لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. ناوی کتێب وڵاتێکی نوێ لە دەرەوەی پەنجەرەکەمدا. نووسینی تیۆدۆر کلیفتدیس. بابەت ڕۆمان. وەرگێڕانی لە سویدیەوە بەیان ناسێح. مۆنتاژی کۆمپیوتەر سەیران عەبدوڕەحمان فەرەت. هەڵەچنی سارا عەبدوڵڵا. تیراژ 700 دانە. ژمارەی سپاردن 2477 ساڵی 2008. دەزگای چاپ و پەخشی سەردەم. چاپی یەکەم ساڵی 2009. کوردستان سلێمانی. زنجیرەی کتێبی دەزگای چاپ و پەخشی سەردەم. کتێبی سەردەم ژمارە 474. سەرپەرشتیاری گشتی زنجیرە ئازاد بەرزنجی. کۆی لاپەڕەکانی 164 لاپەڕەیە. بەرواری تۆمارکردن 19/9 2013. لە خوێندنەوەی چیا هادی. جێبەجێکاری دەنگ بێستون مستەفا. بیسەری خۆشەویست، ڕۆمانی وڵاتێکی نوێ لە دەرەوەی پەنجەرەکەمدا پێک هاتووە لە 37 تڕاک. تڕاکی یەکەم کورتەیەک لە سەرژیانی نووسەر. تڕاکی دووەم بەشی یەکەم. تڕاکی سێیەم بەشی دووەم. تڕاکی چوارەم بەشی سێیەم. تڕاکی پێنجەم بەشی چوارەم. تڕاکی شەشەم بەشی پێنجەم. تڕاکی حەوتەم بەشی شەشەم. تڕاکی هەشتەم بەشی حەوتەم. تڕاکی نوێیەم بەشی هەشتەم. تڕاکی دێیەم بەشی نوێیەم. تڕاکی یازدە بەشی دێیەم. تڕاکی دوازدە بەشی یازدە. تڕاکی سێزدە بەشی دوازدە. تڕاکی چواردە بەشی سێزدە. تڕاکی پازدە بەشی چواردە. تڕاکی شازدە بەشی پازدە. تڕاکی حەوتدە بەشی شازدە. تڕاکی هەژدە بەشی حەڤدەم. تڕاکی نۆزدە بەشی هەژدەم. تڕاکی 20 بەشی نۆزدە. تڕاکی 21 بەشی بیستەم. تڕاکی 22 بەشی 21. تڕاکی 23 بەشی 22. تڕاکی 24 بەشی 23. تڕاکی 25 بەشی 24. تڕاکی 26 بەشی 25. تڕاکی 27 بەشی 26. تڕاکی 28 بەشی 27. تڕاکی 29 بەشی 28. تڕاکی 30 بەشی 29. تڕاکی 31 بەشی 30. تڕاکی 32 بەشی 31. تڕاکی 33 بەشی 32. تڕاکی 34 بەشی 33. تڕاکی 35 بەشی 34. تڕاکی 36 بەشی 35. تڕاکی 37 و کۆتایی بەشی 36. کورتەیەک لەسەر ژیانی نووسەر. تیۆدۆر کلیفتدیس لە گوندێکی بچووکی یۆنان بە ناوی مۆلایی لە ساڵی 1938 لەدایک بووە. لە ساڵی 1956 خوێندنی ئامادەیی لە ئەسینا تەواو کردووە. سەرەتای ڕێبازی ژیانی وەک ئەکتەر دەست پێ کردووە لە ئەسینا. لە ساڵی 1964 لە تەمەنی 26 ساڵی کۆز دەکات بۆ سوید. لە هەمان کاتدا کاری قاپشۆرین و ڕۆژنامە بڵاوکردنەوە و چەندین کاری تر دەکات. بۆ خۆشیاندن فەلسەفەی خوێندووە. لە ساڵی 1967 دەبێت بە مامۆستای فەلسەفە لە دانشگای ستۆکهۆڵمدا. لە ساڵەکانی هەفتادا کاری نووسینی ڕۆژنامەوانی کردووە لەسەر بابەتی فیلم و شانۆ و تەلەڤیزیۆن و سەرنووسەری ڕۆژنامەی ڕۆشنبیری بووە. یەکەم بەرهەمی بە زمانی سویدی کۆمەڵە شعرێک بوو لە ساڵی 1969 بڵاوکرایەوە بە ناوی بیرەوەری لە غەریبیدا. تیۆدۆر کلیفتدیس چەندین کاری ئەدەبی وەرگێڕاوە لە سویدیەوە بۆ یۆنانی و بە پێچەوانەشەوە. لە ساڵی 1982 خەڵاتی ڕۆمانی گەورەی وەرگرت لەگەڵ چەندین خەڵاتی تر. لە 2000 دەوڵەتی سوید شەرەفی ناوی پرۆفیسۆریان پێبەخشی. دوا کتێبی لە ساڵی 2007 دەرچوو بە ناوی دایک و کوڕ کە بە قوڵی باز لە ژیانی خۆشەویستی دایکی دەکات.
ئەم دوا بەرهەمەی خەڵاتی ئەدەبی سیری وەرگرت. کتێبەکانی نووسەر بۆ چەندین زمانی ئەوروپی وەرجێردراوە. ڕەنگە ئێستا زوو بێت سبەینێش بە دڵنیاییەوە درەنگە. سیمۆن دی بۆڤار. بەشی یەکەم. بارانێک ئەباری، بارانێکی هێمن، بەڵام دلۆپەکانی گەورە. بەڕێگاوە بووم بەرەو کارەکەم ئەڕۆیشتم. کڵاوێکم لەسەر بوو تا سەر ئەبرۆ هێنابووم. لە سەروی کڵاوەکەشەوە چەترێکم هەڵدا بوو. پێم وابوو ژنەکەشم بەو شێوەیە نامناسێتەوە، کەچی ئەو ناسیمیەوە. تەمەنی لە 35 ساڵ ئەچوو، چاویلکەی لە چاو بوو، سەر ڕووتاوە، ورجێکی زل، چاکەتێکی بارانی لەبەردا بوو، زنجیرەکەی دانەخستە بوو. تۆ کابرا لەم وڵاتە نەخۆشخانە هەیە؟ چەند چرکەیە پێش ئەوە نەرم کۆکیم. قسەکەیم بەگاڵتەوە وەرگرت. تۆ پێت وایە پێویستیم بە نەخۆشخانە هەبێت؟ وەک بڵێ دەرگای دۆزەخم لەسەر کابرا کرد بێتەوە. ئیتر دەستی پێکرد. بڕۆ مەمێنە لەم وڵاتە، ون بە لێرە هەی تورکی نەعلەتی. لەم دەمە بەیانیەدا بە تەواوی خەبەرم نەبووەوە، نە بەلەش نە بەهۆش، بۆیە حەپەسام و نەمزانی چی بڵێم لە بەرامبەر جنێوەکانی. کچوو کوڕێکی گەنجیش لە دوامانەوە ئەڕۆیشتن، بێ سێودوو هەڵوێستیان وەرگرت. کوڕەکە بە دەنجێکی بەرز پێیوت: بەسە واز بێنە بەم بەیانیە زووە. کچەکەش وتی: ئیتر بەسە و بیبڕەوە. پیاوەکە هەر وازی نەهێنا لە جنێودان پێم، بەڵکو ئەوەندەی تر تووڕەتر بوو. بەڕووم هات و بەڕقەوە هاواری کرد بەسرمدا. وەک تورکێکی پیس و گەندەڵ چیم داوە لە وڵاتی سویدا، بۆ ناڕۆمەوە بۆ وڵاتی خۆم؟ بە کچوو کوڕە گەنجەکەم و دوازی لێبێنن، با هەڵی ڕێژێت، گوێم لێ نییە. ئەم قسەیەم ئەوەندە کابرای تووڕەتر کرد و هەنگاوێکی تر لێم نزیک بووە. لێرەدا هەڵوێستەیەکم کرد و پێم وت: لاچۆ لە بەرچاوم تا لێت تووڕە نەبوومە. ئەوەی چاوەڕوانی نەبووم ڕوویدا، وەک سەجێکی ترسنۆ کلچی خستە ناو گڵی و بەدەم بۆڵە بۆڵەوە لێی داوڕۆی. دوو گەنجەکە لەم کاتەدا ڕۆیشتن بێ ئەوەی فریا بکەوم سوپاسیان بکەم. ئەو ڕووداوە دوو پرسیاری لام ورژاند: باشە ئەو پیاوە چۆن زانی سویدی نیم؟ ئەی بۆ وازراوی چوو؟ خۆ دەرەقەتی نەهاتم بەم لاوازەی خۆمەوە 6 کیلۆژ نابم. لە ڕاستیدا ناتوانم وەڵامی ئەو پرسیارە بەمەوە. بەڵام بۆ پرسیارێکی تر کە زۆر جار لێمەکرێت، ئەویش ئەوەیە: ئایا ئێستا زیاتر هەست بە سویدی بوون ئەکەم وەک لە جاران؟ وەڵامەکەم ئەمەیە: ئەتوانم بڵێم هەستکردنم هیچ مانایەکی نییە لە کاتێکدا هەموو کەس ئەوە ئەبینێت سویدی نیم. هەندێکیش ئەیانەوێت لێرە بڕۆم و بگەڕێمەوە ئەو شوێنەی لێوەی هاتووم. ئەمە ناڵێم بۆ ئەوەی خوێنەر بەزەی پێم بێتەوە. بە هەموو پێوانەیەک ژیانم لە سوید سەرکەوتوو بووە، بەڵام ڕووداوی ئەم بەیانیە هەموو ڕۆژەی لێتاڵ کردم. چاوزەقکردنەوەکەیم هەرگیز بیر ناچێتەوە، وەک مێشە سەگانە پێمەوە نووسابوو. وەک چۆن دەربڕین یان شاردنەوەی ئەو هەستە بەقەد یەک ئازار بەخشن. پاسا و پاکانی عەقلانیش هیچ لە ئازارەکەیان کەم ناکەنەوە. زەنگم لێدا بۆ منداڵەکانم. کچەکەم لە ماڵ نەبوو، کوڕەکەم بەهێمنی وەریگرت. هیوادارم تووڕە نەبیت لەوەی پێی وتووی تورکی نەعلەتی. بڕیارمدا چیتر لەوە زیاتر بیر لە ڕووداوەکە نەکەمەوە، بەڵکو لە ڕوانگەیەکی ترەوە سەیری ڕووداوەکە بکەم. کابرا کەسێک نەبوو لەوانەی بە دوای شوێنێکەوە بێ لە لووتکەدا، وەک لانەوازێک با ئەو پەڕی شوێنێکی دەستکەوێت لە ئوتێلێکی هەرزاندا. دیارە زۆر دەمێکیشە هیچ ژنێک دەستی بە قژیدا نەهێناوە و نەک لەبەر ئەوەی سەری ڕووتا بووە، بەڵکو لە تەنهاییدا. جلەکانیشی پیس و لۆچاوی بوون، هەناسەشی سەجی تۆپیوی زیندووە کردەوە، هەنگاوەکانیشی نادیار بوون، چونکە بەرەو شوێنێکی تایبەتی نەڕۆی. کابرا هۆی نەکبەتی خۆی لە خەڵکی تردا ئەبینێت و بە چاوی دوژمنەوە تیان ئەڕوانێت. هیچی تری لەدەست نایەت لەوەی نائومێدی خۆی بەیەکێکی وەکو من دەربڕێت و بانگم بکات تورکی نەعلەتی. دیارە کابرا لەوە زیاتر ناتوانێت هەڵگیری کێشەکان بێت و ڕوبەڕووی نوشستی خۆی بێتەوە. نائومێدی کابرای تووشی بەرپرسیاری کردووە. بێهیوایی وا ئەکات هەست بە ئەرکەکانی خۆمان نەکەین. ئەو خاوەنی هیچ نییە. ئەو خاوەنی ئەوەیە کە سویدیە، مافی ئەوەی هەیە بە شەقام و کۆڵانەکاندا بسوڕێتەوە. ئەو هەرچیەک بێت لەم وڵاتەدا نامۆ نییە. سویدی بوون تەنها مافێکە کەس ناتوانێت لێی زەوت بکات و هەر ئەوەشی بەدەستەوە ماوە. ئێمە هەموو تاوانبارین ئەگەر کۆمەڵگایەکی وا دروستکەین سویدی بوون بۆ هەندێک کەس تەنها شتێک بێت بیان بەستێتەوە بە ژیانەوە. ئەم بەشە کۆتایی هات. بەشی دووەم. ئەو ڕووداوە بیرخستنەوەیەکی جەرگبڕ بوو بە شوێن مەنزڵم و ژیاندا. من لێرە مافی لێرە بوونم نییە.
ئەمە لە تێڕوانینێکی جێلانە ئەچێت بەڵام بۆ خۆی ئاوهایە. ئەبێت من بە ناچاری لەگەڵ ئەو بیرۆکەیەدا بژیم کە ئەبێت خۆم لەگەڵ ئەم شوێنەدا بگونجێنم بێ ئەوەی مافی ئەوەم هەبێت. بە مانایەکی تر ئەبێت وەک دز بژیم، ئەبێت حەقیقەتی خۆم بشارمەوە. ئەمە چۆن ئەبێت؟ پێش هەموو شتێک ئەبێت هەوڵ بدەیت لەم وڵاتەدا تاکتیکێکی وا بدۆزیەوە بەرچاو نەبیت. لەمەیاندا زۆر سەرکەوتوو نەبووم، هەرزوو بینرام کتێبم نووسی، خۆم لە قەرەی کێشەکاندا خەڵات کرام، بوومە بێگانەیەکی سەرکەوتوو لە وڵاتی سویددا. ئیتر ئەو ناوە پێمەوە نووسا هەتا ئێستا. چەند هەوڵمدا لە کۆڵم بێتەوە بەڵام بێسوود بووە. تا زیاتر لە کۆمەڵ و کەلتوری سویدی نزیک ئەبوومەوە ئەوەندەی تر ئەخرامە خانەی بێگانەوە. لە دوای نووسینی 3 کتێب بە زمانی سویدی ئێستاش لە ناو بەشی نووسەرانی بێگانە ڕێز ئەکرێم. ئەمەش بۆ خۆی بەشێکی تایبەتە و ڕای تری لەسرە. ئایا ئەمە ئازارم ئەدات؟ زۆر نا، تەنها ئەوە ئەپچڕێنێت بە گوێچکەمدا کە تۆ لە ئێمە نیت. ئەو شتانەم نووسیوە و وتووە و خۆم بڕوا پێی هەبووە. هیچ کەس ناچار نەبۆ گوێم لێ بگرێت، هەموو توانی ویانە چێژیان لێ ببینن. لەم ڕێگا دوور و درێژەدا ئێستا زیاتر هەست بە نامۆیی ئەەکەم وەک لە جاران. نامۆیی لەوەی تۆ لە دەرەوەی بازنەکەی، هەستی ئەوەی بە جیاواز تەمشا ئەکرێی. بە کورتیەکەی ئێستا زیاتر هەست بە غوربەت ئەەکەم وەک لە جاران. کاتێک هاتم بۆ ئەم وڵاتە ڕووکەشم بێگانە بوو، ئێستا ناخیشم بێگانەیە. ژیانم بە جۆرێک چۆتە پێشەوە لەم وڵاتە وەک ئەو دوو پشتچێی خەریکە بەخۆیەوە ئەدات. هەروەها هێمای تریش هەبوو لە سەرەتاوە بە هەڵە لێیان حاڵی ببووم. دوای ماوەیەک لە سوید پێم خۆش نەبوو لەگەڵ برادەرە یۆنانیەکانمدا بە یۆنانی بدوێم ئەگەر سویدیمان لەگەڵدا بوایە. تەنها لەبەر ڕێزگرتن نەبوو، بەڵکو شتێکی زۆر لەوە قوڵتر و پڕ ئازاری لە پشتەوە بوو. نەم ئەویست خۆم وەک بێگانە نیشان بدەم، کەچی ئەو یۆنانیانەی تازە هاتبوون بە پێچاوانەوە پێیان وابوو قسەنەکردن بە یۆنانی لەگەڵ هاوزمانی خۆتدا جێی شەرمە. لە سەرەتاوە منیش هەمان هەستم هەبوو زۆر گرینگە نەبێتە بێگانە لە بەرچاوی هاوزمانی خۆت. ئەوەش گرینگ بوو نەبیتە بێگانە لە بەرچاوی سویدیەکانیش. چارە نووسم بەوە کۆتایی هات بووم بە بێگانە لە بەرچاوی هەردووچیان. هەر ئەمە نەبوو، هەنگاوێک بەو لاترەوە کە ببی بە بێگانە لە بەرچاوی خۆتدا، ئەمەیانم ناوێت چونکە ئەزانم چیەگەێنێت. مرۆ لەو کاتەدا چێژی ژیان لەدەست ئەدات، وەک ئەوە وایە کەسێکی تر لە شوێنی تۆ بژی. ئەگەرچی هەموو کاتەکان ئەو هەستت نییە، بەڵکو ساتەوەختی واش هەیە گەرمی ئەبەخشن بە ژیان. بەڵام ئەو ساتەوەختانە کورتن. ژیانە ڕاستەقینەکە شتێکی ترە. بۆ خۆم ئەو چرکانە ئەناسمەوە و تیایدا ژیاوم. تازە هاتوبووم بۆ سوید و تەنها ڕووکەشم بێگانە بوو. ناچار بووم بە خۆمدا بچمەوە و قاتێک جلی سویدی پەیدا بکەم بۆ هەموو بۆنەکان بگونجێت. ئەو ماوەی سەرەتا هەستێکی ئارامی دەرونی پێبەخشیم، وەک جەژن وابوو، کەوشەی تازە، شتی تازە فێرە بووم، هەستم بە بوژانەوە ئەکرد. ئێستاش وەک بڵێ لە ئاو بچم وایە. ئەو باسانم لەگەڵ برادێکی نزیکدا کرد. ئەو پێیوا بوو پەیوەندی بە غوربەتەوە نییە، بەڵکو بە تەمەن و پیریەوە هەیە. ئەو برادەرەش بۆ خۆی هەمان هەستی هەبوو. بێ سێودوو ڕاستیەکی لەو چەشنەی تایە، بەڵام لە بنەڕەتدا هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت. ئەزانم لە تافی پیریدا ئەبێت بە مشتێک لە غەریبی بۆ جیهانەکەی دەوروبەرت. باسی ئەوە ناکەم چۆن نام و ئەبید لەو تەمەنەدا، بەڵکو پیربوون وەک نامۆیەک ئەمەیان شتێکی ترە. چەند مانجێک لەمەوە بەر سەفەرێکی ئەسینام کرد. لە فڕۆکەخانەکە کاتێک چاوەڕوانی جانتاکان بووین ئەو برادەرەم بینی. تەمەنی سەرووی 70 بوو، ئەوەندەی بزانم لەش ساغ بوو، بە حەپەساوی بە تەنها وەستا بوو، سەیری دەوروبەرەکەی خۆی ئەکرد، جارێک بە یۆنانی و جارێک بە سویدی هاواری ئەکرد. من ناوم ئۆدیسۆس پیە، لە سویدەوە هاتووم. ئەبێت یەکێک بۆ پێشوازی هاتبێت و ئەترسێت نەیناسنەوە. ئەویش هەمان گرفتی هەبوو کە ئۆدیسیس هەیبوو لای هۆمیرۆس. پینلۆپە و خزمەتکارەکەی چاوەڕوانی ئۆدیسیس بوون بگەڕێتەوە لە سەفەرەکەی، بەڵام هیچیان نەیان ناسیەوە، تەنها سەگە پیرەکەی نەوێت. کاتێ مرۆ گەنجە نامۆیی بەڕێگردا ئەنێت لە ژیانیدا، کە پیریش بوو نامۆیی ئەبێتە بەرهەم و سەرنجامی ژیانی. لێرەدا پێویستیت بە زانینی میتۆلۆژی خودی خۆتە تا بتوانێت ڕوبەڕووی ئەو تەنهاییە بیتەوە کە بە خشپە پێتەوە ئاڵێت. بۆیە زۆرم بۆ گرینگە بزانم چ جۆرە کەسێک بووم وەختێک هاتم بۆ ئەم وڵاتە. باشترین ڕێگاش بۆ ئەوەی بسازێت لەگەڵ ئەو مرۆڤەی ئەمڕۆ هەی کە بزانیت تۆ چێ بوویتە لە ڕابردوودا. ئەم بەشەش کۆتایی هات. بەشی سێیەم. چی ئەزانم لەسەر ئەو کوڕەگەنجەی 36 ساڵ لەمەوبەر لە یۆنانەوە هات بۆ سوید؟ بەگشتی هەموو شتێک، زۆربەی کاتەکان لە یەکەوە نزیکین، جاروبار نەبێت ڕای جیاوازمان هەیە لە شێوەی حاڵی بوونمان لە شتەکان.
بەگشتی هەموو شتێک زۆربەی کاتەکان لە یەکەوە نزیکین. جاروبار نەبێت ڕای جیاوازمان هەیە لە شێوەی حاڵیبوونمان لە شتەکان، هەڵوێستەکان، پێکاتە ڕۆشنبیریەکان، ناسنامەی مرۆڤ، خەیاڵ و هێنانە بەرچاوی ڕابردوو، ئاواتەکان، مەراق و ناخۆشیەکان، دواشتیش خۆشەویستی یان ئیرۆس. لێرەدا وشەی ئیرۆس ئەنووسم چونکە هەمیشە هەستێکی وام هەیە و ئەو وشە جوانەی سویدی هەیەی بۆ خۆشەویستی. شارلیک شتێکی نزیکە لەوەی بە یۆنانی پێی ئەوترێت ئاگاپا. ئەمەش زیاتر مانای هاوڕێیەتی ڕاستەقینە ئەبەخشێت وەک لە ئیرۆس. ئەو ئیرۆسەی خڕۆکە سوورەکانی خوێنمان ئەکوڵێنێت و ئەمان کات بە ئاسماندا. پێویست ناکات پەلە بکەم، منی ڕابردوو هەرگیز جێم ناهێڵێ، لە دەستم ڕاناکات. هەروە بە ئاسانی لێم جیا نابێتەوە وەک چۆن ڕۆژێک لە ڕۆژان توانیم لێ هەڵبێم. وا باشترە لە سەرەتاوە دەست پێ بکەم، ئەگەرچی ئەمە بۆ خۆی سەرێشەیەکی زۆرە. کام سەرەتا؟ باسی بیرەوەریەکانی منداڵیم بکەم یان بیرەوەری کەسانی تر لەسرم؟ باوکم هەرگیز بۆی باز نەکردم چی بە خەیاڵدا هاتووە ئەو کاتەی لەدایک بووم. دایکیشم هەر ئاوها. بەڵام دوای ئەوەندە ساڵە کە گەیشتمە ئەو قەناعەتەی دایکم تۆزێک دڵگیران بووە بە لەدایک بوونم، ئەو چاوەڕوانی ئەوە بووە کچێکی بێت، بە تایبەتی لە دوای یەکەم منداڵی کە کوڕ بووە و لە پاش لەبارچوونی 4-5 منداڵ ئەوەندەی تر تامەزرۆی کچ بوو. بە هەر حاڵ منی بوو لە جیاتی کچ. باوکم کوڕێکی تریشی هەبووە لە ژنی یەکەمی. دایکم زۆر جار باسی ئەوەی ئەکرد کوڕ بێنێ بۆ خەڵکی ئەیهێنێت و کچ بۆ خۆت. ئێستاش زیاتر بە مێردی هاوسەرەکەمدا ئەنێت وەک لە کوڕی خۆی. دایکم بە شتێک واقی ورماوە و سەری لێ دەرناکات. ئەو دوو برایم کە لە یۆنان ماون بە مناڵی زۆر هاربوون، سەریان ئەکرد بە کونی هار و ماردا. هەرزوو پەیوەندی ترسناکیان هەبوو بەوانەی نەنچی دایکم ناوی لێ نابوون شەڕواڵ پیس. من هیچێک لەوانە نەبووم. بە پێچەوانەوە زۆر بێدەنگ و هێمن بووم. بە قسەی براکانم بێت تۆزێکیش هێڕ و جێش بوومە. هەرگیز مەترێک لە کراسەکەی دایکم دوور نەئەکەوتمەوە. هەنووکەش کاتێک بە تەلەفۆن قساکەین جاروبار ئەڵێت ئەوە هەر تۆ بووی ئەوەندە لێم دوور کەوتیتەوە. هەموو جارێک ئەو چەنووشەیە لە دوای بێدەنجیەکەوە دێت. هەندێک جارێش گوێم لە لۆشمەی گریانی ئەبێت. من و دایکم ڕێکەوتنێکمان لە نێواندا هەیە. هەموو پێشنیوەڕۆیەکی ڕۆژانی شەمە لە هەر شوێنێکی ئەم دنیایە بم تەلەفۆنی بۆ بکەم. قسەکردنمان چوارچێوەیەکی تایبەتی هەیە. لە سەرەتاوە بە دەنگ و باسی خێزان و هەموو لایەک دەست پێ ئەکەین. یەکەم شت ئەوێت بزانێ ژنی کوڕەکەی چۆنە، لە جیاتی ئەوەی بڵێت تۆ چۆنی، وەک بڵێ ژنەکەم بۆ ئەو نزیکترە تا لە من. پاشان هەواڵی مناڵەکانمان ئەپرسێت چی ئەکەن و چۆنن. لە ڕاستیدا هیچ خەمی کوڕ و کچەزاکەی نییە و بڕوایەکی زۆری بەتوانە و لێهاتوویان هەیە. کوڕەکەم بە زرنگ و تێگەیشت و دائەنێت بۆ ڕەگەزی ژن بەپێی ئەو پێوانەی فێری بووە کە باو نییە بەتوانە و لێهاتووی ژندا هەڵبدرێ. کەمتر هەست و ڕای خۆی ئەڵێت لەسەر کچەکەم. هەندێک جار بە کچەکەمان بانگی ئەکات، هەندێک جاریش ئەڵێ پارتیزانەکەمان. لەبەر هەر هۆیەک بێت پێی وایە کچەکەم لە نەچی ئەچێت کە بەگەنجی بێوەژن ئەبێت. ئەڵێن زۆر ئازا بووە و باسی ئەو خوازبێنی کەرانەی ترساندووە کە مەبەستیان نەبووە بیخوازن. کاتێک بە دایکم ئەڵێ منداڵەکان خەریکی خوێندنن بە نەرمیەوە ئەڵێ چاوەڕوانیەکی ترم لێت نییە وەک باوک. جیا لەسەر بنجی خۆی ئەڕوێت. لە بیرەوەری دایکمدا تەنها دەروێشی خوێندن بوومە و بەس. پێی وایە منداڵەکانیشم بە شوێن خۆمدا هاتوون. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 4. ئایا من دێوانەی خوێندن بووم؟ شتی وام بیر نایەتەوە ئەوەندە نەبێت زۆر حەزم لە خوێندنەوە بوو. بەڵام کتێبی قوتابخانە نا. عاشقی کتێبی تر بووم. دایکم ئەیجێڕێتەوە ئەڵێ ئێوارەیەکیان پێش ئەوەی بڕۆم بخەوم ئەو کتێبەم لێون ئەبێت کە خەریکی خوێندنەوەی بوومە. تومەز براکانم لێیان شارد بوومەوە. ئەوان لە من گەورەتر و بەهێزتر بوون، لە حەقیان نەئاهاتم. ئەم ئێوارەیە تا ئەتوانم ئەگریم. هەر بەدەم گریانی شەوە خەوم پیا ئەکەوێت. لە نیوەی شەودا خەبەرم ئەبێتەوە و ئەچم بۆ لای دایکم و پێی ئەڵێم ئەزانم کتێبەکەیان لەکوێ شاردۆتەوە. خەوم پێوەی بینیوە. هەرواش ئەبێ کتێبەکە لە پشت قەنەفەیەکی قورسەوە ئەدۆزینەوە کە پێم وابوو لەوەیە. ئەمە دایکم باسیەکات. ئەجینا بیرم نایەتەوە. خەونێکی دیم بیر ناچێتەوە. لەوانەیە هەر لەو کاتەدا بوو بێت. خەوم بە ڕەوڕەوەیەکی سێقاچەوە ئەبینی. کاتێک لە خەو هەستام و سەیری ناو باخچەکەم کرد، بینیم ڕەوڕەوەیەکی سێقاچی لێ لە هەمان شوێندا کە لە خەونەکەدا بینیم. دایکم ئەڵێ هەرگیز ڕەوڕەوەمان نەبووە. ئەبێت ئەو ڕاست بکە من هەڵەبم. بەڵام بە گەورەی لە سویدا 3 پاسکیلم دۆزیەوە. هەوڵم دا تەسلیمی پۆلیسی بکەمەوە. بەڵام شوێنیان نەبوو.
پاسکیلەکانیان دایەوە خۆم، ئێستاش هەر ماون. نەنکم دایکی دایکم بیرەوەریەکی تر بازەکات لە کاتی داگیرکردنی گوندەکەمان لەلایەن نازیەکانی ئەڵمانیاوە. ئەو کاتە 3 ساڵان بوومە. نەنکم ئێواران پێش ئەوەی بخەوم لە بەردەم پەیکەرەکەی حەزرەتی مەریەم دایناوم بۆ ئەوەی دوعای نانی سبەینێ بخوێنم. دوعاکە ئەوها بوو: پاکیزە پیرۆزە بچکۆڵەکەم، براکانم و دایکم و باوکم بۆ بپارێزە، هەموو مرۆڤەکانی سەر ئەم دنیایە بپارێزە و نانی سبەینیان بدەرێ. دوای ئەوە ڕوون کردۆتە نەنکم و وتومە نانەکە هات. چەند خۆش بوو ئەگەر ئەوم لەبیر بوایە، بەڵام مەخابن بیرەوەریەکی تر هەیە بەڕوونی لە یادمە کەچی هەمویان ئەڵێن وانییە کە ئەڵمانیەکان هاتنە ناو گوندەکەمانەوە. باوکم یەکەم کەس بوو دەستگیریان کرد. یەک ئیخباری کردبوو کە کۆمینیستە، لە ژێرزەمینێک زیندانی کرابوو، بەڕێکەوت سەرەوەی کتێفرۆش بوو. خواردنم بۆ برد، بە چاوی خۆم بینیم لەشی خوێناوی بوو، ماندوو، لێوەکانی ئەلەرزین، پێپەتی بوو. باشە ئەمەم بۆ لەبیرە ئەگەر ڕووی نەدابێت. تۆ بڵێ کەسێکی تر بۆی باس کردبم؟ پێم وانییە لە کەسی ترۆک جێم لێ ببێت کردبم بەهی خۆم. ئایا ئەوە خەون بوو یان نا؟ ئەگەر وا بێت چۆن دڵنیابم شتەکانی تریش خەون نین؟ چێ ناڵێ هەر هەمووی خەون نییە؟ ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 5. کاتێک خزمەتی سەربازیم ئەکرد لە یۆنان، کوڕێکی خەڵکی باکوور بوو بە هاوڕێم. لاوێکی زۆر خۆشخەیاڵ بوو. سنووری نێوان خەون و ڕاستی بە ئاسانی تێکەڵ ئەکرد کە بە شان و باڵای خۆماندا هەڵ ئەدا یەکی چەندەها دەنگمان هەبووە. ئەو لە هەمومانی ئەبردەوە، بە قسەی خۆی گوایە لەگەڵ سەدەها ژندا بووە تا ئەو ڕۆژەی لە نهێنەکەی تێگەیشتم. مەرەخەسیمان هەبوو، لە ناو شاردا پێکەوە ئەسوڕاینەوە و پیاسەمان ئەکرد. سەرنجی خەڵک و دەوروبەرمان ئەدا، هیچ کەس سەرنجی ئێمەی نەئەدا، هەر ئێمە تەماشای ئەوانمان ئەکرد. ئەو برادەرم وێنەیەکی ناسراوی شاجوانی مارلی مۆنڕۆی بینی. ئەو وێنەیەی بە کراسێکی سپیەوە بابەرزی کردوتەوە. بەدەستی ئاماژەیەکی بۆ وێنەکە کرد و وتی لەگەڵ ئەوەشدا بوومە. دەستم بە پێکەنین کرد و پێم وت ئادەی بۆم باس بکە بزانم چۆن لەگەڵی بوویتە. دەرکەوت ئەو برادەرە هەموو خەیاڵەکانیشی ئەژمێرێت. هەروەها ئەوانەی بە خەیاڵیش لەگەڵیان نووسووە. تەنها گرفتی ئەو برادەرە ئەوە بوو ئەو ژنە بەناوبانگانە نازان لەگەڵ ئەم جوود بوونە. هەوڵمدا ئەوەی پێ بڵێم هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ و زۆر گرنگ نییە ئەو ژنانە ئاگادار نین ئەم لەگەڵیان جوود بووە. ئێستاش ئەتوانم بڵێم گرفتی ئەو برادەرە سەربازە لەو کاتەدا وەسفێکی پڕ بە پێستی غەریبایەتیە. زیندەجیکردن وەک بێگانەیە، زیندەجیکردنە لەگەڵ خەڵکانێکدا کە پێت نازانن. ئەمە لەوە ئەچێت زیادەڕۆیی تێدا بێت. پێچەوانەکەی ئەوەیە تۆ لەگەڵ خەڵکیدا بژیت هیچیان دەربارە نەزانیت، بەو جۆرە ئەوان ئەبن بە بێگانە. ئەمەش لێکدانەوەیەکی دروست و بەجێ نییە. ناکرێت بڵێ سویدەکان لە وڵاتی سوید بێگانن، وەلێ بێگانەکە منم، ئەمەش ئەتوانرێت بسەلمێنرێت. دایکم هەندێک جار پێم ئاڵێت کوڕەکەی وڵاتی غەریبایەتیم، هەست ئەەکەم ئەو قسەی گازاندەیەکی تایە. تۆ بڵێت لەبەر ئەوە بێت کوڕەکەی بۆتە غەریب. بیرمە کاتێک بۆ یەکەم جار لە دوای 7 ساڵ گەڕامەوە بۆ یۆنان. هەمان ڕۆژ بوو کە دەسەڵاتی سەربازی ڕووخا. ئەوە بوو فریان نەکەوتم ژنەکەم ئاگادارکەمەوە. هەر لە فڕۆکەخانەی ستۆکۆڵمەوە تەلەفۆنم بۆ کرد. لێم تێگەی و بۆ وا بەپەلە ئەڕۆمەوە، بەڵام پرسیارێکی لێکردم لە ناخەوە هەژاندمی. ئەگەڕێیتەوە؟ لە پڕێکدا هەستم کرد ژیان و دواڕۆژم چەند ئاڵۆزە. باجی بێگانەی خۆم داوە، بەڵام هاوسەرەکەشم بازی داوە. براکەم لە فڕۆکەخانەی ئەسینا چاوەڕێی ئەکردم. هەر وەکو جاران جلێکی ڕێکوپێکی لەبەردا بوو، تەنها مووی سەری تەنکتر ببوو، ناوچەوانیشی بەلۆچەکانیەوە هاتبوونەوە یەک. هەر وەک خۆتی هیچ نەگۆڕاویت. ئەمە یەکەم قسەی بوو کردی. ئەوە ڕوویەکی تری بێگانەبوونیم بۆ دەرکەوت، وەک خۆت ئەمێنیتەوە و ناگۆڕێت. ئەوانەی لێرەن لەگەڵ ڕۆژگاردا ئەگۆڕێن، گەورە ئەبن، پیر ئەبن، لە جوڵەدان. ئەو قسەیم چەندین جار گوێ لێ بووە. لە ڕاستیدا هەر کاتێک ئەچمەوە بۆ یۆنان یەکێک پێم ئەڵێ تۆ وەک خۆتی. وەک کێ؟ وەک ئەو وێنەی هەیەە لەسەر من. ئەمە ڕاز نییە. هیچ کەسێک وەک ئەوە نامێنێتەوە کە لە بیرەوەریەکاندا هەیە. یادەکان سەر بەکات و شوێنی جیاوازن، کەچی هەر پێم ئەڵێن تۆ وەک خۆتی. 15 ساڵ لەمەوبەر بە سەفەرێک چوومە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا. دەمە و عەسرانێک لە قاوەخانەیەک دانیشتە بووم، خەریکی خوێندنەوەی ڕۆژنامەیەک بووم. پیاوێکی تەمەن مامناوەندی لێم هاتە پێشەوە. ئەو پیاوەم نەئەناسی و لە هیچ شوێنێک نەمبینی بوو. ئەرێ تۆ کوڕی مامۆستاکە نیت؟ بەڵێ من کوڕی مامۆستاکەم. ئەی چۆن ناسیمیەوە؟ خۆ 30 ساڵ بەر لە ئێستا منی بینی بوو. لەو گوندەی باوکم تیایدا مامۆستا بوو.
لەو کاتەوە کابرا چاوی پێم نەکەوتووە، چۆن پێم ئەڵێتۆ وەک خۆتی؟ ئاخر ئەو بە 7 ساڵی بینیومی. تایبەتمەندیەک لە غەریبایەتیدا هەیە، هەر وەک خواردنی ناوقوت و ئەمێنیتەوە و گۆڕاند بەسەردا نایە، کەواتە کەسی غەریب بەوە ئەناسرێتەوە وەک خۆی ئەمێنێتەوە و ناگۆڕێت. ئەمە نزیکی کردوینەتەوە لەوەی بڵێ نەگۆڕان هێمای بێگانەبوونە و وەک نیشانە پێتەوە دیارە. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 6. لە ئوتێلی میوسکۆکسین لە سڤێک دانیشتە بووم. ئەم وشانە ئەنووسم. مانجی ئەیلولە و تا ئێستا شنەی بایەکە گەرمی تێدا ماوە. دارەکانی لای باکوور ڕەنگی پاییزیان پێوە دیارە. تۆزێک پێش ئێستا زەنجی تەلەفۆنی ژوورەکەم لێیدا. ژنێکی فینلەندی بوو. هەواڵی کەسێکی پرسی بە ناوی مارکۆز لیۆهۆتنن. بۆ چرکەیەک بە خەیاڵم داهات بڵێم بەڵێ ئەوم بۆنا. وای دانێ ئەو ژنە بێتە ئێرە و بە کۆڵی خۆشەویستی گرگرتووەوە. شتێکی ئاوهام پێویستە لە دوای شەوێکی پڕ لە خەیاڵ و حەز و ئارەزوو. ترسی ئەوەشم هەیە نەبادا ئەو کەشتەی بەنیازم لێرەوە سواری بم بۆ شوێنێکی تر کە خۆشم نازانم کوێیە بەجێم بێڵێ. ئەمە لە خەونێکی نابەجێ ئەچێت. ئەجینا چێ لەم ڕۆژانەدا بە کەشتی سەفەر ئەکات بۆ شوێنێکی نادیار. ئەوە نامۆکەی ناخمە ئەو خەونانە ئەبینێت. زۆربەی کاتەکان سەفەرکردن لە یۆنانەوە بەڕێگەی دەریاوەیە. سەفەری ڕاستەقینە ئەوەیە دەریا بخەیتە نێوان خۆت و وڵاتەکەت. کە یۆنانم بەجێهێشت بە شەمەندە فەر سەفەرم کرد، بەڵام ناخم ئەوەی بەدڵ نەبوو. مانای وایە سەفەرکردن و ژیان لە وڵاتێکی تر لەو وێنەیە جیا ناکرێتەوە کە لە ناخمدا و هەیە و هەمومان لێی هاوبەشین. وێنەیەک بۆمان ماوەتەوە لە ژیانی ڕابردووماندا و لە مێشکمان تۆمار کراوە. لەگەڵی گەورە بووینە. باشە ئەگەر ئەو ژیانەی ئەژین مێشکمان نەیناسێتەوە و پێی نامۆ بێت، سەرنجامەکەی چی دەبێت؟ ئەو دەم وەکو شەمەندەفەری لە سکە دەرچوو لێ دێت، ڕێگات لێون ئەبێت، یاخود ئەبیت بە نامۆ لە بەردەم خودی خۆت. ئەگەر بەختت باش بێت ئەوە ئەتوانی بەرگە بگری. ئەڵێم بەخت، لە ڕاستیدا هیچ شێوەیەکی تری پێ نازانم بۆ ئەوەی بتوانی خودی خۆت بێت و نەبیت بە نامۆ. بەڵام بە شێوەیەک هەیە پێی ئەڵێن شیکردنەوەی دەرونی. بۆ خۆم تاقیم نەکردوتەوە. بۆیە هیچی وا ناڵێم لەسەری ئەوەندە نەوێت لێرە گرفتێکی گەورە ئەبینم. ئەگەر ئامانجی شیکردنەوەی دەرونی ئەوە بێت بوونی ڕاستی خود بدۆزێتەوە، ئەوە چۆن دەرئەکەوێت؟ کامە خود ڕاستیەکەیە. مەبەستم ئەوەیە ئەگەر ناخی مرۆ لە چەندەها ڕیز و چین پێکات بێت، وەک چینەکانی ئارەزوو، حەزەکان یان پێشبینی، باشە لەو کاتەدا کام لەو چین و ڕێزانەی ناو دەروون نمایندەی ڕاستی ئەو مرۆڤەیە؟ وا ئەبینم مرۆ لە سەرەتاوە بڕیار ئەدات چۆن و چی بێت. ئەمەش پرۆسەکە وەک ڕێگایەکی بازنەیی لێ ئەکات و ئەهێنێتەوە سەر هەمان ڕێباز. ئەکرێت مرۆ پرسیارێکی بنەڕەتی لە خۆی بکات. باشە چۆن بزانین کام چینی ناخمان ڕاستەیە یان ڕاست نییە؟ وەڵامەکەی ئاسانە. مرۆ ناتوانێت ئەمە بزانێت. تەنانەت لە ڕێگای توێژینەوەی دەرونیشەوە ناتواندرێت درک بەمە بکرێت. وا باشترە قەڵەم ڕەوی ئەم باسە بگۆڕین لە ڕێی ڕەوشت و ئاکارە و لێکی بینەوە. کێشەی سەرەکی توێژینەوەی دەرونی پرسیارەکانی زانستین، بەڵام وەڵامەکانی ئەخلاقین. ئەمە بۆ خۆی کارێکی باشە و خەڵکی هەیە سوودیان لێبینیوە. خۆم تا ئێستا بۆم ڕێک نەکەوتووە سوودی لێ ببینم. من بەرپرسیاری ئەوە نیم چۆن هەز دەکەم، بەڵام بەرپرسیاری ئەوەم چی ئەڵێم. شیکردنەوەی دەرونی پێچەوانەکەی ئەوێت کە بەرپرسیاری ئەوە بم چۆن هەز دەکەم و کەسی لێکۆڵەرەوەش بەرپرسیاری ئەوە بێت چۆن بێت باشە. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 7. ئەوەی لێرە داماوەتەوە بەختە. ئەتوانم بڵێم لەو کاڵایە زۆرم هەیە. دوجاریش دوێنێ بوو لە ناوچەی سڤیگەوە ئۆتۆمبیلم لێ ئەخوڕی بەرەو شاری ئۆیستەرسۆند. لە ڕێگا چەندین جار ئەچوویتەوە سەر دەریاچە گەورەکە. دنیایەکی قەشەنگ و دڵڕفێم بوو. لە دنیایەکی ئاوهادا من ئەچمەوە قاوغی خۆم. دەمە و ئێوارەی هەمان ڕۆژ لە شاری ئۆیستەرسۆندەوە لێم خوڕی بەرەو گوندی هامەرستراند. ڕێگاکە هاوتەری بوو لەگەڵ ڕووباری ئینداڵ. لەو بەریشەوە باڵای ئەسپیندارەکان ئەشەکانەوە. ڕووناچی ڕووبارەکە و ئەسپیندارەکان وای لە ڕێگا قیرتاوە ڕەق و ڕووتەکە کردبوو وەک مارێک بدرەوشێتەوە لەو ناوەدا. ئەو کاتەش خۆم بووم، بەهێمنی بیرمە کردەوە. دڵم لە ناو دەستمدا هەڵگرت بوو. ئەندامی پیاوەتیم وەک تاڵەقژی نەبینراوی هەتاو ڕاکشا بوو. لەو کاتەدا نامۆ نەبووم، لە ناوچەیەکی نامۆدا نەبووم. ڕوحم نامۆ نەبوو لە ناو لەشێکی نامۆدا. ئەوەیە بەخت کە بەهرەمەند بیت لە هەستێکی ئاوها. شتێکی تر ئەوە بوو
من هیچ کێشەیەکم نەبوو لەگەڵ خۆمدا، هەروەها بەختت هەیە ئەگەر عاشقێکی دڵخۆش بیت. ئەو کاتەی هارمۆنی لە نێوان خود و جیهاندا دروست ئەبێت، لە خودی خۆت و کەسانی تریش نزیک ئەبیتەوە. گرفتەکەم لەوەدایە کاتێک باسی عەشق ئەکەم زیاتر لە خەیاڵەوەیە. لە کاتی عاشق بووندا بە چاوێکی تر ئەڕوانینە خۆمان و کەسانی تریش. بۆیە یەکێک لە یاساکانی عەشق ئەوەیە تووشی سەرسوڕمان ئەبیت. لە خۆت ئەپرسیت چیم بینی لەو کەسەدا؟ چۆن عاشق بووم؟ دروست دوایە ئەو سەرسوڕمانە خۆشمان بگرێتەوە. ئەو کەسە چێ بوو عاشق بوو؟ لە دوای لەدەستدانی عەشقێک، لە دوای نوشستی و سەرسوڕمانەوە تا گلەیی و گازاندە لە یەکتر ئەگەیتە ئەو ئەنجامەی عاشقی کەسێکی نامۆ بوویت و ئێستا نایناسیتەوە. ئەمە بابەتێکی ناسراوە لە دنیای ئەدەبدا. وەختێک میدیای ئێڕۆپی تووشی عەشقی نامۆیەکی وەک جانسۆن ئەبێت، ئاواتەخوازە هەموو ژیانی لەگەڵ بەسەر بەرێت. کاتێک جانسۆن پەیمانەکەی ئەشکێنێت، مێدیا ئەوەندە لە جانسۆن تووڕە ئەبێت، منداڵەکانی ئەکوژێت بۆ ئەوەی هیچ شتێک بە جانسۆنەوە نەیبەستێتەوە. ئەمەش بۆتە پێوانەیەک چەند سنووری ژنێکی دڵشکێنرا و خۆی ڕائەکێشێت. ئەم هەموو ڕقە بۆ یان بۆ منداڵەکانی ئەکوژێت، بۆ ئەوەی ئازاری خۆی بدات، یان ئازاری ئەو بەشەی لە ناخی کە عاشق بوو بە جانسۆن. ئەوەی بڕوای بە نامۆیەک کرد، ئازاری ئەو بەشە بدات لە ناخیدا کە نایناسێتەوە، ئازاری نامۆکەی ناو دەرونی خۆی دەدات. ئەمەش پەنجەرەیەکی تر ئەکاتەوە لە دیدەماندا کاتێک تووشی عەشق ئەبین، لەوانەیە هەر نامۆکەی ناخمان بێ عاشق. ئەمە ژوامان لێ ئەکات تەنها لەو بەشە نزیک بینەوە. مانای وایە لە کاتی عاشق بووندا لەگەڵ خودی ڕاستی خۆماندا یەک ناگرینەوە، بەڵکو لەگەڵ نامۆیەکەی ناخماندا. هەر بۆیە ئەڵێم ناکرێت عاشق بوون بکرێت بە پێوانەیەک بۆ نزیک بوونەوە لە ڕاستی خود، بە پێچەوانەوە لەوانەیە دوورکەوتنەوەیەک بێت لێی. ئەم بەشەش کۆتایی هات. بەشی هەشتەم. بابین پرسیارەکە لە گۆشەیەکی ترەوە تاوتوێ بکەین. با لە خۆمان بپرسین مانای چییە ئەگەر تۆ نەزانیت تۆ چێی؟ ئایا ئەگەر نەزانیت تۆ چێی جۆرێکی تر ئەژیت؟ یاخود هەڵسوکەوتت جیاوازتر ئەبێت ئەگەر بزانیت تۆ چێیت؟ لەو بڕوایەدا نیم ئەمە وابێت. ئێمە بە یەک شێوە دیاریکراو ناژین، بەڵکو هەڵسوکەوتمان بەستراوە بە پێوانە و ڕەوشتی ئاسایی ناو کۆمەڵەوە. هەروەها ڕێگە و پایەی خۆشمان لەناو ئەو کۆمەڵەی تیایدا ئەژین. هەر هەنگاو هەڵێنانێک لە پەیژەی کۆمەڵایەتیماندا گۆڕانی لە دواوەیە. کەچی ئەوانەی تا ترۆپک سەرکەوتون هەوڵ ئەدەن بۆ خۆیان و کەسانی تریش بسەلمێنن، نەگۆڕاون وەک خۆیانن. یەکێک لەو سەرگوزشتانەی زۆر بڵاوە ئەوەیە کەسێکی سادە و ساکار بە سادەیی ئەمێنێتەوە لە دوای سەرکەوتنی، وەک چیرۆکی ئەو دەوڵەمەندە ملیۆنێرانەی گوایە بۆ نانی نیوەڕۆ نان و ماست دەخۆن، یان ئاوی گوڵی باخچەکانیان بەدەستی خۆیان ئاو ئەدەن. باشە خەڵکی بۆ ئەفسانەی وای پێخۆشە؟ چونکە ئەترسین ڕوبەڕووی ئەو نامۆیە بینەوە لە ناخی خۆمان و خەڵکی تریشدا هەیە. ئامادەنین دەست بخەینە سەر شتە گۆڕاوەکان لە ناخەوە. پێمان خۆشە نەیگۆڕین تا بتوانین بەردەوام بین لە سەر یاریەکە، وەک ئەوەی نەبامان دیبێ و نەباران. لە لایەکی ترەوە ئەتوانین پێوەر و یاسای نوێ بدۆزینەوە بۆ یاری تازە. بەڵام ئەمە لەوانەیە تااقەتێکی زۆرتری بێت لەوەی هەمانە. بۆیە حەز ئەکەین هەموو گۆڕانکاریەک بە خەیاڵ بزانین، ببینە ئەو کەسەی خۆمان و کەسانی تریش پێیان وایە ئەوەین. ئەگەر ئەمە لە ڕاستیەوە نزیک بووایە خاڵی دەستپێکردنێکی ئارامبەخش ئەبوو. ئێمە لەم ژیانە تێناگەین، بۆیە ئەمانەوێت لە ژیانێکی تر حاڵی ببین کە تیایدا ناژین، وەلێ ئەمە ئاسان نییە. ئەم بەشەش کۆتایی هات. بەشی نوێیەم. ئەوە 3 ڕۆژە پاڵم لێداوەتەوە لەم ئوتێلەی شاری ئۆیستەرسۆن. پیاوێکی پیری لاوازی دەم و چاو درێژ و کۆڵەی سەرسپیشی لێیە. ڕووناچێکی تایبەت لە چاوەشینەکانیدا هەیە. سیمایەکی ژیر و ڕۆشنبیری هەیە. وا ڕێکەوت نانی بەیانیمان بەیەکەوە خوارد لە چێشخانەی ئوتێلەکەدا. هەر من و ئەو بووین. لەوە ئەچوو میوانەکانی تر زووتر یان درەنگتر نانی خۆیان بخۆن. ئەم پیاوە بەرچاییەکەی وەک مەیدانی شەڕ ڕێک خست. خۆ ئامادەکردنەکەی پێکات لە شەربەتی پرتەقاڵ، شیر و کۆڕن، فلێکس و کوپێک چا، دوایی 2 هێلکە و 3 بابۆڵەی پەنیر و کەرەی لەگەڵ هەندێک کاڤیار و چەند پارچە ماسیەک هێنا. ئەم جا چایەکی تر. هەر تۆزێک لەو لای منەوە دانیشتە بوو بە بێدەنجی هەر ئەی خوارد. ئێستا کاتی هێرشە گەورەکەی هاتووە. ئەمەیان بۆ سەر گۆشتەکان بوون، هەر لەو شفتە و پارچە گۆشتی زۆر تەنک، باسرما، گۆشتی ئاسک و هەندێک پارچە پەنیری تریشی هەڵگرت. هەموو ئەمانەی خستە سەر چەند پارچەقانێکی ڕق و
بە شێوەیەکی تایبەتی کە سرم لێدەر نەدەچوو بەڕێزەوە لە سەرقاپێک داینان. جارێکی تر چای و قاوەی پێکەوە هێنا، دەمیشی بێوەستان هەر لە جوڵەدا بوو. وەختێک نیوەی خواردنەکەی بەردەستی تەواو بوون، دەستی کرد بە زەمزەمەکردن. بەڵام هەر ئەی خوارد و ئەی خواردەوە، دیارە سەرکەوتن نزیک بۆتەوە. دوجار سێرەی خستە سەر داندۆک و جۆرەها مەڕەبە و نانی نەرم لە هەمان کاتیشدا چاوی ئەخشان بە ڕۆژنامەیەکی ناوچەییدا. ئەوە ئێستا تێگەیشتم بۆچی کوردە کۆنەکان بە پێخینۆفن، پێیان وابوو نان خواردن بە بەرچاوی خەڵکەوە حرامە. چێژوەرگرتنی ئەم پیاوە لە نان خواردنەکەی کاری تێکردم و حەپەساندمی. لە ڕووی فیزیکیشەوە سرم سوڕما بوو، ئەم خۆم خواردنە بۆ کوێ چوو. وتم پیاوەکە پیر و لاواز بوو، لەوە زیاتر نەمتوانی خۆم بگرم. بۆیە لە یەکێک لە کرێکارەکانی ئوتێلەکەم پرسی، لەوانەیە ئەوان شتێک بزانن لەسەر ئەوەی بە چاوی خۆم بینیم لەم پیاوەدا. ئەوە جادوبازێکی خانەنشینە؟ کەواتە بە جادوو ئەو هەموو خواردنەی لە ناوداولوشی کرد، وەلێ خۆ هیچ جادوویەکم نەبینی. تۆ بڵێ ئەو خۆناواندنەی بۆ من بوو بێت؟ منیش پێم وابوو ڕاستیە. ئەی باشە سیحرەکەی کەی کرد لە خواردنەکان؟ پێش ئەوەی بیان خوات یان دوای خواردنیان؟ هەمان پرسیار ڕوبەڕووی خۆم ئەبێتەوە، کەی جادوم لە خۆم کرد، پێش کۆچکردن یان دوای کۆچکردن؟ ئەم بە 6 کۆتایی هات. بەشی دێم. جارێکی تر ئەگەڕێمەوە بۆ سەرەتا. دایکم پڕ بەدڵ پێی خۆش بوو کچی بێت. کەچی منی بوو، بەڵام نەجلی کچانەی لەبەرکردم و نەقژی بۆ هۆنیمەوە. ئەوەندە نەبێت ئەو چاوەڕوانیەی لە منی هەبوو هەمان چاوەڕوانی بوو کە لە کچێکی بکات. هەرزوو بڕوایەکی تەواوی پێم هەبوو، دەردەدڵی خۆی لای من ئەکرد. هەرچی خەم و ناڕەحەتیەکی هەبوایە بۆی باز ئەکردم. ئێستاش هەروە ئەکات. ئەوە منم لێی تێ ئەگەم و گوێی بۆ ئەگرم. تۆ بڵێ ئەمە چ مانایەکی تایبەتی هەبوو بێت لە ژیانمدا؟ ئەگەر وایە بە چ جۆرێک؟ پێم وایە وەڵامی ئەم پرسیارە ئەزانم. زوو هەستم کرد ئەو پیاوەم ژنان ئەتوانن دڵی خۆیانم بۆ بکەنەوە، وەک هاوڕێی خۆشیان بوێم و قسە و گاڵتەم لەگەڵ بکەن. بەڵام عاشقم بن نەخێر، هەرگیز تێنەگەیشتم بۆ وابوو. لەو بڕوایەدا نەبووم ژنێک بتوانێت خۆشی بوێم. بیرمە هەر لە کاتی قوتابخانەوە لەوانەی جیمناستیکدا هاوڕێکانم ئەکردە دوو بەشەوە. بەشێکیان ئەوانەی کچان حەزیان لێ ئەکەن و بەشەکەی تریش ئەوانەی حەز لە کچانەکەن. بێگومان خۆم یەکێ بووم لەم بەشەی دواییان. زۆر بۆم گرنگ بوو کچان تۆزێ ڕوون بدەنێ. ئەوەی لە توانامدا بووایە ئەم کرد بۆ ئەوەی سەرنجیان بۆ لای خۆم ڕاکێشم و خۆمیان پێنیشان بدەم. ئەگەر سەریشی بگرتایە وەک کوڕەکانی تر خۆم هەڵ نەئەکێشا، بەڵکو زۆر مەمنون بووم کەسێک منی بوێ. خۆشەویستی ژنان لەو کاتەدا وەک دیارەکی تایبەت وابوولام. بۆ ماوەیەکی کورت بۆت هەبوولات بێت. هەر کاتێکیش بیان ویستایە داوایان ئەکردەوە و ئەیان بردەوە. کاتێک ئەمەش ڕووی ئەدا بەلامەوە شتێکی ئاسایی بوو، وەک بڵێ میوانێکی بانگ نەکراو بم لە ئاهەنگی خۆشەویستیدا. ئایا ئەو وەسفکردنەوەی سەرەوە چەند دروستە؟ خۆ من وا بەجارێ بەخت سوتاو نەبووم لەسەر مێزی خۆشەویستی. کچ بەجێ هێشتوم و منیش کچم جێ هێشتووە. کەچی هەر جارێک لەگەڵ دۆستێکدا ئەمەم باس کرد بێت وا دەرکەوتووە ئەوان منیان جێ هێشتووە و نەیانویستم. دیارە ئەوەی ئەیڵێم لای خۆم ڕاستە، بەڵام ڕاستیەکی بێناوەڕۆکە. ئەگەر بێت و ئەوەی لەسەر خۆمان ئەڵێن بەڕاستی لە قەڵەمی دەین، ئەوە ڕاستی ئەبێتە گەمەی مناڵان و هیچ مانایەکی نامێنێ. ڕاستی ناکرێ ببێتە موڵکی تاکە کەس. مانای وایە ئێمە هەموو خاوەنی ڕاستیەکانی ژیانی خۆمان نین و هیچ کەسێکی تریش بۆی نییە ئەمە بکات. بەڵام خاوەنی بەسەرهات و چیرۆکەکانی خۆمانین. تۆ بڵێت ئەمەیان وابێ؟ تا ڕادەیەک وایە خۆمان خاوەنی بەسەرهاتەکانین، تا ئەو شوێنەی هیچ کەسێکی تر نەتوانێت وەک خۆمان بیان جێڕێتەوە. بەڵام ناتوانین بڵێن خاوەنی جۆری جێڕانەوەکانین. جێڕانەوەی بەسەرهاتەکان پڕن لە بیر و تێڕوانین و ئاکاری کەسانی تر کە سەر و سیمای بەسەرهاتەکان دیاریەکەن، کەواتە نەخاوەنی ڕاستیەکان و نەبەسەرهاتەکانین. ئەمە لە خۆیدا سەرنجامێکی دڵتەزێنە و دەستکورتی ژیانە لە ڕاستیە بەهادارەکان. ئەوەش ئەخاتە بەرچاو ژیانی مرۆڤ چەند پێکاتوە لە پەیوەندی بە مرۆڤەکانی ترەوە و نرخی ئەو پەیوەندیانە لە ژیانی هەر یەکێکدا. لە هەمان کاتدا ناتوانێ بڵێت ئەو ئەرک و پەیوەندیانە دروستە یان نا. هەنیان نین. لەوە ئەچێت بوونمان لە ژمارەیەکی تەواو بچێت، بەڵام وەک ژمارەی ناتەواو کەسر ئەژین. ئەگەر ڕاستیەکان و بەسەرهاتەکانی ژیانمان لە یەکتر نەچن، ئەوە ناگەینێ ئێمە لە درۆدا ئەژین، یان کەڵک لە خۆمان و کەسانی تریش ئەکەین، بەڵکو ئەوە ئەگەینێ ئێمە بە مەزەنە ئەژین.
ئەو مەزەنەیەش ئەبێت نزیک بێت لە ناوەڕۆکی خۆمانەوە. ویست و ئارزووی گەیشتنمان بە لووتکەی ڕاستیەکان ناچارمان ئەکەن بارێ هەڵگرین لە توانای خۆماندا نەبێت. گەڕانیش بە دوای ڕاستیەکاندا ناچاری درۆی گەورەترمانەکەن. پێم وایە بێمانایە کاتێک کەسێ پشکێنەر و خودی شتە پشکێنراوەکە هەر هەمان شت ئەبێت. بە کورتی منیش لە هۆشی ئەوەدا هەم کەوا مەترسی هەیە لەوەی ژیانێک بۆ خۆم داڕێژم تیایدا نەژیابم. تەنها هۆیەکیش بۆ ئەمە ئەوەیە ژیانێکی دروستکراو لەوانەیە ڕاستتر و بەبەهاتر بێت. هیچ چارەیەکی تر هەیە لە بڕی ئەمە؟ ئەم بەشەش کۆتایی هات. بەشی 11. یادی مناڵیم زۆر کەمە لەگەڵ براکانمدا. بیرم نایە خۆشم ویست بن یان نا. بەڵام ئەوەم بیرە چۆن ئەو برایی لە خۆم گەورەترە زۆری لێ ئەکردم پێشبڕچێ لەگەڵ پشیلەکەماندا بکەم بۆ ئەوەی بزانێ چێمان تیشتر ڕاکەین. بە ئاستەم ئەو هیوایانەم بیرە کە تیایدا ڕامە کرد. جارێکیان بە پشتابەر بوومەوە و سەر ئاگردانەکە و لەشم سوتا بیرمە سوتانەکەی بە مەرەکەبی شین تیمار کرد. جارێکی تر هەر ئەو برایەم ناچاری کردم سواری پشتی کەرێکی شێت بم. بێگومان یەکسەر هەڵتی زاین و فڕەی دامە خوارەوە. سەفەرێکی تر قایلی کردم بەبان دیوارێکی زۆر باریکدا بڕۆم. بەربوومەوە و ژێر چەناگەم برینێکی قوڵی لێبوو. لەگەڵ ڕۆژگاردا برینەکە بچووک بووە. بەڵام ئێستا شوێنەواری ماوە. زر براکەم حەقی نەبوو بەسەرمەوە. سەری نەئەخستە سەرم. ئەڵێن کاتێک لە پێشکەدا بوومە ئەو برایم چاوی لێم بووە و ڕایژەندوم کە 3 ساڵان بوومە و خۆی و براکەی ترم ئەرچی ئەوەیان لەسەر بووە بمبەن بۆ ئەو ئەشکەوتەی حەشارگەی دەیەکە بووە لە کاتی بۆمبارانی ئینگلیزدا. جارێکیان منیان بیر ئەچێت و ژناچی دراوسەی یارمەتیم ئەدات. تەنها شتێکی ئەو کاتەم بیرما بێت ئەوەیە دەنجی تەقینەوەکانم پێخۆش بوو. هیچ شتێکی ئەو ساڵانەی دایکم بیر نییە. بەڵام ئەو چیرۆکی زۆری لایە لەسەر من. یەکێک لەوانە سەدەها جار باسی کردووە کە چۆن چیلۆیە خوێی زبرم کردوتە ناو ئەو چێشتەی خەریکی لێنانی بووە. بیرم نایە دایکم لەو کاتەدا ڕەنگ و ڕووی چۆن بووە، چۆن لە باوەشی کردوم، بۆنی چۆن بووە، کەچی زۆر بەڕوونی نەکەم بیرە. ژنێکی زۆر پیر بوو، هەموو جارێک لەسەر کورسێک دانیشت لە ناو حەوشەکەدا و گۆچانێکی درێژی پێبوو. ئەو گۆچانەی بۆ ئەوە بوو لە ئێمە بدا. نەوەی کچی کچەکەی ئەو کاتانەی چاوقایمیمانە کرد. ئەو پیرێژنە زۆر دەمبەڕەڵا بوو. هەرچی بە سەرزاریدا بە هاتایە پێی ئەوتین و لە باش و خراپ. ناوی یەکێک لە براکانی نابوو ئەختەبوت، چونکە ئەیتوانی شوێنەواری خۆی بسڕێتەوە لە دوای کەتنەکانی ئەی کرد. براکەی ترمی ناو نابوو دەم گەورە، بەڵام نەم ئەزانێ بووە پێ ئەڵێت. من نازناوێکی ترم وەرگرتە بوو کە هیچ مانایەکی نەبوو. لە کاتێکدا تەنها 4-5 ساڵان بووم. بیرەوەری تری نەنچی دایکم کە زۆر ڕوونە لام هەمیشە جلی ڕەشی لەبەرە کرد و بەقیتی داهانیشت. نیگاکانیشی تیژ و ڕاست ئەیان ڕوانی. نیوە خەندەیەکی هەبوو نەئەگەیشتە لێوەکانی، چونکە ڕێزێک ددانی نەمابوو. ئەوەشم بیرە کاتێک مرد نیان هێشت بچم بۆ سەر قەبران بۆ ناشتنی. نازانم بۆ نیان هێشت. بۆ ماوەیەکی زۆر وێنەکەیم هەڵواسی بوو لە ژوورەکەم، بەڵام ئێستا لام داوە. تەنها هەندێک کات دەری ئەهێنم و تەماشایەکی ئەەکەم. تۆ بڵێت ئەو خەندەی سەرلێوی بۆچی بوو؟ نەنچی دایکم قەت ڕۆژێک گوشەیەکی خۆشی لەدەم نەهاتۆتە دەر لەسەر یەکێک لە خێزانەکەی. ئێمەی وەک کەسی لاواز و سەجیلات سەیر ئەکرد، کەچی ئەمە ڕێگر نەبوو لەوەی خۆشی بوین. لەوانەیە خەندەکەی سەرلێوی بۆ ئەوە بوو بێت. نەنچی دایکم لەگەڵ خۆیدا نەرمونیان بوو، بەڵام بۆ هیچ کەسێکی تر وانە بوو. زۆرێکی پێخۆش بوو بە من ڕابوێرێت. بۆی سەلماندە بووم گوایە خوێ لە بنچکەدارەوە دروست ئەبێت. بۆیە منیش چەند بنچکەدارێکم هێنابوو لە باخچەکە چاندبووم بۆ ئەوەی خوێ بگرێت. دوایش هەر کەسێک بەهاتایە بۆ ماڵمان بێعەقلی منی بۆ ئەگێڕایەوە. ئەکرێت بڵێ کەسێکی ئالۆز بوو، بەڵام هەر بە گەرمیەوە یادی ئەەکەمەوە. نەنچی خۆم دایکی دایکم هەر هەمان خەندەی بۆ مابووە، بەڵام تەنها لە نیگاکانیدا. نەنکم کەسێکی زۆر خواپەرست بوو، شووی بە پیاوێک کردبوو وەک ئەڵێن دڵی لەسەری گەورەتر بوو. نەنکم هەموو ژیانی کۆشش بووە لەگەڵیدا. باپیرەم نەک تەنها بڕوای بەخوا لەرزۆک بوو، بەڵکو باری ئابووریشی لەرزۆک بوو. زۆر دەست بڵاو بوو، توانایەکی سەیری هەبوو لە ناوبردنی پارەدا. هەموو کەس خۆشیان نەویست تەنها کوڕەکەی خۆی نەبێت. ئەو خاڵم بە بەردەوامی گلەیی لە باپیرەم ئەکرد و وەک کەسێکی بێبەرپرسیار تەماشایە کرد. تەنانەت دوای مردنیشی گازاندەی لێیە کرد. ئێستا ئەویش مردووە. کاتێک منداڵ بووین ئەو خاڵم تەنها کەسێک بوو لە ناو خێزانەکەماندا لێی ئەترساین. بیرکردنەوە لێی مایەی دڵتەنجیە. ئەم بەشەش کۆتایی هات.
بەشی 12 لەو دێی تیایدا گەورە بووم ژیان لە بازنەی چەند وشەیەک کۆبووبەوە وەک خێزان، ئەرتۆدۆکس، کۆماری، شەرەف، ئابڕوو لەگەڵ وشەیەکی تر پێ ئەڵێن فیلۆتیمۆ. ئەگەر لە یۆنانیەوە وەریگێڕیت بەمانای ئەوە دێت شەرەفی خۆتت خۆش ئەوێت. ئەم وشەیەم لە هیچ کام لەو زمانانەی ئەیزانم نەبینیوە، وەلێ مانای ئەوە نییە نەبێت. فیلۆتیمۆ ڕەفتارێکی تایبەتی نییە، بەڵکو زیاتر لە قوتابخانەیەکی ڕەوست ئەچێت. مرۆڤی بێ فیلۆتیمۆ جێی بڕوانیە و متمانەی پێناکرێت، چاوەڕوانی هەموو کارێکی خراپی لێەکرێت. باشترین شت کەسێکی وابی کات ئەوەیە ڕوونەکاتە هیچ دیوەخانێ. زاراوەی فیلۆتیمۆ زیاتر بۆ پێیاوی یۆنانی بەکاردێت وەک لە ژن. بۆ ژنان وشەیەکی تر هەیە، ئەویش وشەی شەرمە. جیاوازی نێوان ئەو دوو وشەیە بێبایەغ نییە لە بنەمای کۆمەڵگای یۆنانیدا. پیاوێکی بێ فیلۆتیمۆ بە پیاوی تەواو چاو لێ ناکرێت، هەروەها ژنێکی بێ شەرمیش ژنی تەواو نییە. پیاوێکی بە فیلۆتیمۆ ڕقی لە ژنی بێ شەرمە و ژنی بە شەرمیش بێزی لە پیاوی بێ فیلۆتیمۆ ئەبێتەوە. بەمانەیەکی تر شەرەف و ئابڕوو بۆ پیاوانە و ژنانی شەرم و عیبەیان بۆ ماوەتەوە. شەرەف و حەیای ژنەکە پیاو لێ بەرپرسیارە. ئەمەش چەمچێکە لەسەر و سیماکانی بە کەمزانینی ژنان کە کۆمەڵگای یۆنانی تەنها نییە لەم تێڕوانینەدا. سویدیەکان دیموکراتی ترن لەم مەسەلەیەدا و شەرەف و ئابڕوو ئەوەیە مرۆ چ ژن چ پیا و کار و ئەرکی خۆی بە شێوەیەکی دروست ئەنجام بدات. ئەمەش بۆ خۆی تەنها لایەنێکی فیلۆتیمۆیە. لە دێیەکدا گەورە بووم گرنگترین شت بۆ کوڕی ئەوە بوو فێری ئەو ڕەوشت و بۆچوونە ئاڵۆزانە بێت کە فیلۆتیمۆ لە خۆ ئەگرێت. ئەوە تەنها ڕێگایەک بوو لە پیاوەتی نزیکت بکاتەوە. با تۆزێ بە وردی بۆتانیشی بکەمەوە. ئەم قوتابخانەی ڕەوشتە لە چی پێکاتوە؟ هەرگیز پاکانە نەکەی. لە هەر شوێنێک بیت ئەبێت جوامێری خۆت بنوێنی، بە تایبەتی لە کاتی میوانداریدا نابێ ڕێگە بدەی هەڵبخەڵەتەی. ناوگەڵت شتی زۆری تایە، بەڵام مێشک و دڵی تیانە. لێبوردن شتێکی گەورەیە، وەلێ تۆڵە سەندنەوە لەوە گەورەترە. هەرگیز کۆڵ نەدەی و ڕانەکەی، تەنها لە پشتەوە بریندار نەبی. ئەمە ئامۆژگاری دایکەکان بوو بۆ کوڕەکانیان کە بەرەو مەیدانی شەڕ ئەچوون. ئەمانە بنەڕەتی فیلۆتیمۆ پێک دێنن و پێوانەی جیاوازیان لێ دروست ئەبێت لە باش و خراپ. کارێکی ئاسانیە فیلۆتیمۆی دروست بدۆزیتەوە لە بازاڕی ڕەوشتە، بەڵام ناچاری بۆی بگەڕێی. ئەجینا نابی بە پیاوێکی تەواو. ئەمەش خراپترین چارە نووسە بۆ کوڕێ بیەوێ ببێ بە پیاو. بۆ خۆم نازانم ئەگەر پێوەرەکانی فیلۆتیمۆ یارمەتی دابم بۆ ئەوەی پیاوێکی تەواوم لێ دەرچێ، بەڵام کوڕێکی خۆشکرا و ئامادەکراو بووم بۆ ئەوەی سەر هەڵگرتوویەکی سەرکەوتوم لێ دەرچێ. ئێستا ئەزانم کللتوری ڕابردووم ڕێکخۆشکەر بوو بۆ ئەوەی خۆگونجاندن لە سویددا زووتر بچێتە پێشەوە. کاتێ هاتم بۆ سوید ئەو سابووم بە فیلۆتیمۆ. پاکانم بۆ خۆم نەکرد. هەرچی شتێ باشم پێ بکرایە ئەم کرد. شانازیم بەخۆوە ئەکرد. شتم لە ناوگڵدا هەبوو، بەڵام هەموو شتێ نەبوو. چەند جارێک خەڵکم بەخشیوە، بەڵام زیاتر تۆڵم کردوتەوە و هەرگیز ڕام نەکردووە. چاوەڕوانی چ پاداشتێ بووم؟ تا هەست بە سویدی بوون بکەم یان وەک سویدی چاو لێ بکرێم؟ نەخێر، تەنها شتێ چاوەڕوانی بووم ئەوە بوو بە بێگانە سەیر نەکرێم. ئەمما فەڕەوایە بەدەست بێنم لەم شوێنە دابم کە لێیم. کللتورە یۆنانیەکەم ڕێگر نەبوو بۆ ئەو خواستە بەرزەم. ئەی کللتورە سویدیەکە، ئایا بە چاوی نوقاوەوە تەماشای ئەو خواستە مەکرا؟ بە پێچەوانەوە وەک بڵێ لە مندا نامۆیەکی ساختەیان ئەهاتە بەرچاو. نامۆیەک خۆی بە نامۆ نازانێ. بە گومانەوە تەمەشایان نەکردم. گومان و دوودڵیەکی وا لە جاران گەورەتر بوو. چەند نزیکتر ئەبوومەوە لە کۆمەلگای سویدی ئەوەندەی تر پەنجا خرایە سەر بێگانە بوونم. منداڵەکانم لێرە لەدایک بوونە و لێرەش گەورە بوونەوە. دایکیشیان سویدیە، کەچی بە مناڵی پەناهەندە ناو ئەبران و ئەبوایە زمانی زگماک بخوێنن کە تایبەت بوو بە منداڵی بێگانە لە وڵاتەدا. منیش وەک مێرو لە ئاسا چۆن بار ئەکێشێ بۆ شارەکەی ئەوها هەوڵ و تەقەڵام ئەدا بۆ ئەوەی زمانی سویدی فێر بم. لەو لاشەوە منداڵەکانم ئەبێت زمانی یۆنانی بخوێنن و منیش لە ماڵەوە بە یۆنانی قسەیان لەگەڵ بکەم بۆ ئەوەی فێری کللتورەکەی من بن. ئاخر لەگەڵ ئەوەدا نەبووم لە سویددا دانیشم بەچکە یۆنانی پەروەردەکەم، بە مانایەکی تر بیان کەم بە بێگانە لە وڵاتەدا. لەبەر ئەوەی بڕوان پێ نەبوو ئەو کارە بکەم، بۆیە هەرگیز ئەو ڕۆڵەم نەبینی کە چاوەڕوان ئەکرا لێم. ئەمە ژوای کرد ئەوەندەی تر گومانیان زیاتر بێت. ئەم زارە لەلایەن خەڵکی پەناهەندەوە. فەرم و تەماشاکە، ئەم پەناهەندەیە نایەوێت خۆی بە پەناهەندە دانێت. سەیری ئەو یۆنانیە بکە، نایەوێت یۆنانی بێت.
کابرا بێگانەیە کەچی نایەوێ بێگانە بێت. لێرەدا سویدی و پەناهەندە یەکیان گرت بەرامبەر بە من و کردیانم بە بنشتە خۆشەی سەرزاریان، بەڵام هەر ڕازی نەبووم. ئەوە بۆ 35 ساڵ ئەچێت قبوڵم نەکردووە، کەچی لەوە زیاتر ناتوانم بەرگە بگرم. وا دانی پێدا ئەنێم لە هەموو خاڵەکاندا تاوانبارم، پەناهەندەم، یۆنانیم، هەروەها بێگانەشم. ئەم بە 6 بە کۆتا هات. بەشی 13. پێشینان وتویانە هەموو ناخۆشیەک خۆشی لە دوایە. ژیانی هەندەران و بێگانەبوونیش تەنها نامۆیی نییە، بەڵکو لە هەمان کاتدا توانا و هیمەتێکت تیا زیندوو ئەکاتەوە کە ئەکرا لە شوێنی خۆیدا بێت جوڵە بمرێت. لە سەرەتاوە بێگانەیەکی وابووم کە هەموویست زاڵ بم بەسەر بێگانەییدا. بۆیە خۆم فرێدایە ناو ئەم زمانە نوێیەوە، وەک سەجێکی برسی پەلاماری گۆشتێکی تازە بدات. ئەوها پەلاماری زمانی سویدیمدا و ئەم خوارد. دەمم پڕ بوو لە وشە و ئەم جوون، هەندێکم هەرقود ئەدا، هەندێک جاریش ئەوەندە زۆر ئەبوو مێشکم دا ئاوسا و تەقەی سەرمە هات. هەندێ وشەی کورتی سویدی هەبوون ئەوەندەم پێخۆش بوو وەک نوقڵ ئەم کرۆشتن. بۆ نمونە وشەی ڕەز، ڕووبار، جۆگە، شاخ، پێدەشت، دەریا، کەنداو، هەتاو، هەور، باران، بەفر، ڕۆژ، شەو. بە تەواوی عاشقی سروشتی سویدی بووم بە وشە کورت و یەکبڕگەکانیەوە. کاتێ یەکەم کۆمەڵە شعرم لەدایک بوو، هەر وەک پارویەک لە ژەمێکدا وەک پاکیزەیەک وابوو. ئەو کاتە لە مانای وشەکان بە تەواوی حاڵی نەئەبووم، بەڵام هەر ئەمنووسی بێ ئەوەی بزانم مانایان چییە. هەندێک جار وشەی وام ئەنووسی تەنها بۆ خاتری ئەوەی وشەی تازە بوون بە ئارەزووی خۆشم مانام بۆ دروست ئەکردن. وەک نووسەرێک هیچ کاتێک ئەوەندە بە ئازادی شتم نەنووسیوە وەک لە کاتی یەکەم کۆمەڵە شعرم. ئەو کاتە نەبەسترابوومەوە بە مانا و ناوەڕۆکی وشەکانەوە، هەرچیم بۆ ئاهات ئەم نووسی. پێم وایە تەنها جارێک لە ژیاندا ئەتوانی بەو شێوەیە بنووسی، وەک چۆن تەنها جارێ بۆ تێتامی سێوی زانست بکەیت. دوای ئەوە مرۆ کەسێکی ترە، ئەو ناسچێت جارێکی تر هەڵۆ ئاسا بەسەر شانتەوە نانیشێتەوە. وەک وتم ماوەیەکی کورد لەگەڵ سربەستی وشەکاندا تێکەڵ بووم. مەخابن ئەو ماوە کورتە وەک کاتی دەستگیرانی کورد بوو، زوو تەواو بوو. دوای ئەوە بێ زویری لە وشەکان جیابوومەوە و تێکەڵ بەڕستەکان بووم و بوومە هاوسەریان. فێربوونی وشە تازەکان شتێکە و فێربوونی ماناکانی شتێکی ترە. ئەمە لەوە ئەچێت زۆر نەچێت عەقڵەوە، بەڵام تێگەیشتنی زۆر سادەیە. یەکەم جار وشەکان دانە دانە فێر ئەبیت. ئەگەر بیرێکی باش هەبێت هیچی ترت ناوێ، وەلێ ئەو وشانە بێلایەن نین. ئەو وشانە داپۆشراون بە قوڕی سەدەها ساڵ لە ڕەوشت و ئەندێشە و خەیاڵ و هەست و نەستی مرۆڤەکانیەوە. فێربوونی زمانی نوێ وەک سەفەرێکی درێژ بۆ ناو ڕوانگەی هەست و نەستێکی تر وایە بەرەو ژیان و جیهانێکی تر. ئەکرێت مرۆڤ تەنها بە فێربوونی ناوی وشەکان قایل بێت. من ئەمەم بۆ نەکرا. ئەگەر بێت و وام بکردایە وەک ئەوە وابوو چۆکدا بدەم لە بەردەم نامۆییدا. ئەو کاتە بێگانەبوون لە وڵاتەدا ئەبووە بنەمای ژیانم. من ئەو بنەمایم هەڵنەبژارد لە وڵاتە نوێیەدا، چونکە میتۆلۆژیای ژیانم ڕێی پێنەدام پەنا بەرمەبەر ئەو جۆرە چارە سەرا. هەروەکو ئەو پیاوە یۆنانیەی لە غوربەتدا بە پاشای فارسەکانی وت لە هەر سوچێکی ئەم دنیاە گۆڕێکی باش دەست ئەکەوێت بۆ کەسێکی چاک. ئەم وشانە لە مێشکمدا ئەزرینگانەوە، ئەبێت ببم بەو پیاوەی شایانی گۆڕێکی باش بێت لەم سویدا. ئابە و شێوەیە هەنگاوی ئەو سەفەرە دوور و درێژەم دەست پێ کرد. بڕیارمدا فێری جیهانەکەی سوید بم. هەتاوی سویدی چۆنە؟ ئەی مانجی؟ دەریای سویدی مێیە یان نێرە؟ یان هیچیان؟ دەریای یۆنانی مێ و کەشتیوانە دڵشکاوەکان لە باوەشی مردوودا ئەنون. ئەی کەشتیوانە دڵشکاوەکانی سوید لە باوشی کێدا سەرخەو ئەشێنن؟ سویدی بوون بە ڕووبارێکی هەرگیز وشک نەبوو. لێوان لێ و پڕ لەو جۆرە پرسیارانە. سەر بەرەو ژوور لە ڕووبارێکی ناوڕۆکی وشەکان مەلەم ئەکرد. ناوی سادەی وشەکان تەنها بەردی ژێرکەوتووی ئاوەکە بوون. قورسترین شت لەم زمانەدا ئەوە بوو لە مانای هەستەکان تێبگەم. بۆ نمونە جیاوازی نێوان ئەوەی یەکێکت خۆش بێ یان حەز لە کەسێکە چییە؟ لە سەرەتاوە وابیرم ئەکردەوە ئەکرێت کەسێکت خۆش بێ ئەوەی حەز لە کەسایەتی ئەو کەسە بێت، بەڵام ئەژبێت حەز لە یەکێ بێت بێ ئەوەی خۆشت بێ. هێدی خەریک بووم و لەمە تێ ئەگەیشتم کاتێک گوێم لە شتی تازەتر بوو، وەک ئەوەی نۆبەرەی بەرهەمی پەتاتەیان خۆش ئەوێ، ئیتسە لە نوێشتەکانم لێ ئاڵۆز بووە. یانی چی پەتاتەی تازە؟ بەرهەمیان خۆش ئەوێ یان پەتاتەکە؟ چەند خۆشیش بێت؟ تۆ بڵێ مانایەکی بەهاتر نەبێ بۆ وشەی خۆشم ئەوەی؟ سەرسوڕمانەکەم کەمتر نەبووە.
کاتێ بیستم لە سویددا وشەی خۆشەویستیکردن بەکاردێت بۆ جوودبوون. ئەمە دەرکای ڕستەی تری کردەوە وەک دوێنێ خۆشەویستیم کرد لەگەڵ ژنێکدا بێ ئەوەی خۆشم بوێ. ئێمە یەکترمان خۆش ئەوێ، بەڵام خۆشەویستی ناکەین، یان شێتی ئەوەی بەیەکەوە خۆشەویستی بکەین بەڵام یەکترمان خۆش نایە. ئەمە وەک بنێشتی لێدێ، هەر بیجوی و بیجویتەوە. ئەگەر مانە و ناوەڕۆکەکان ئەوها هەڵبژێری، وەک ئەوە وایە ژیانیش بەو جۆرە هەڵبژێری، بۆیە ئاسانیە زمانێکی تر فێر بیت. هەندێک جار دڵی خۆمان خۆش ئەکەین گوایە ئەو بڕیارانەی داومانە بڕیاری گرنگن، کەچی لە ڕاستیدا ئەوە هەڵەبژێرین کە لە خودی خۆمانەوە نزیکە. مەبەستم ئەو وێنە نەگۆڕاوەی هەمانە لەسەر خۆمان. ئەگەر بێت و سویدی بەم شێوێ ئێستا فێر نەبوومایە، وەک ئەوە وابوو هەرگیز تەماشای خۆم نەکەم لە ئاوێنەدا، ئەو کاتە خۆم نەئەبینی بەڵکو وێنەی کەسێکی تر ئەبوو. بێگومان ئەو کاتە ڕقم لە خۆم ئەبووە. ئەکتەرە پسپۆڕ و لێهاتووەکان پێیان خۆشە ڕووی خۆیان لەژێر ڕۆشناییدا نیشاندان، بەڵام ناپسپۆڕەکان گلۆپەکان ئەکوژێننەوە بۆ ئەوەی دەرنەکەون، حەزیش ئەکەن لە سێبەردا بمێننەوە. نامەوێت لێرە ئەو کەسە تازە دەست پێ کردووە بم لە ژیاندا، سێبەری نەزانین فێنکم ناکاتەوە. چونکە بە پێچەوانەی زۆری پەروەردەکردنمەوە بوو، پێچەوانەی هەتاوی یۆنانی. ئەو ڕەوشتە یۆنانیە کۆنەی هەمانە لە هەوڵدان بۆ ڕوونی و تیژبینی. لەسەر ناوچی زەوی نووسراوە خۆت بناسە، ئەمە تەنها ڕێکەوت نییە. بە پێچەوانەوە پێویستیە. ئەڵێن درێژترین سەفەری مرۆڤ بە هەنگاوێ دەستی پێکردووە، بەڵام من پێم وایە زۆر لەوە زووتر دەست پێکات، هەر لە دابوونەریتەکانەوە لە بەسەرهات و پاڵەوانی چیرۆکەکاندا. درێژترین سەفەر ئەوەیانە بۆ ناخی خۆمان ئەیکەین، هەمیشەش بە فێربوونی شتێکی نوێ دەست پێکات. شتێکی نامۆ سوید بوو بەو ڕووبارەی ئەمیست بیبڕم. تەنها ویستێکم هەبوو بگەمە ئەو بەری ڕووبارەکە و لە قەراغەکەی پاڵکەوم و لە خۆم ورد بمەوە، بزانم چیم لێماوەتەوە و چیم پێماوە. تێزی کارکردنم سادە و گەشتبین بوو. منی نوێ لە وڵاتە ئەبێت بەهێزتر بێت لە منی کۆن. ئەوەی لێرەدا چاوەڕوانی نەبووم ئەوە بوو ئەو هەموو هەوڵ و تەقەڵایەنەی ئەمدا لە دژینامەوەی تا ئاهات لەگەڵ وەختدا زیاتر ئەیان کردم بەنامۆ. هەمیشە ترسی ئەوەت هەبوو ببی بەو کەسەی خۆت شەڕ لە دژی کردووە. لە ئەنجامدا کۆشەکەم بێهودە بوو لە بەرامبەر نامۆییدا. نامۆبووم بوو بە سەرنوێشتم. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 14. ئەمەی بەردەستان گازاندە نووسین نییە. بۆ ئەوەش نییە پەنجە بخەمە سەر کەسێک و بڵێم تۆ بەرپرسیاری، بەڵکو خواست و ئارەزوویەکی وایە کە بزانم چیم بەسەر هاتووە لەو کاتەی هاتوومەتە ئەم وڵاتە. تەنها لەبەر خاتری خۆم نا بۆ ئەوەی بتوانم بەردەوام بم لەم ژیانە، بەڵکو بە هیوای ئەوەش ببێتە کۆمەچێک بۆ کەسانی تر کە خۆیان لەناو هەمان بارودۆخدا ئەبیننەوە. ماوەیە لەمەوبەر ناسیاوێکی یۆنانیم توش بوو. سڵاوی کرد بە یۆنانی، بەیانی زوو بوو، نەم ئەویست درێژە بە قسەکردن بدەم. بەڵام سڵاوکردنەکەی بە هەڵەوت، ئێوارە باش لە جیاتی بەیانی باش. ئیتر خۆم پێڕانە گیرا و پێم وت، دەستی بە قسەکردن کرد و بۆی گێڕامەوە چۆن ژنێکی یۆنانی خواستووە لە یۆنانەوە، بەڵام ژنەکەی دڵی بە سوید ناکرێتەوە. ئەویست بزانێ دڵخۆشم لە سویدیان نا. ژنەکەی گلەی لەوە ئاکات گوایە سویدی تەنها بۆ کارکردن ئەژین، بەڵام یۆنانی کار ئەکەن بۆ ئەوەی بژین. کابراش هەمان ڕاوبۆچوونی هەبوو. لێرەدا شەرمم بەخۆدا هات، نەک لە بەرامبەر ئەو ناسیاوەدا، بەڵکو لە بەرامبەر تێگەیشتنی هەڵام لەسەر ئەو دوو بۆچوونە. ماوەیەکی زۆر پێم وابوو سویدی لە هەموو ئەوروپیەک کەمتر کارەکەن، یۆنانیش خەڵکێکی کارکەرن. ئەگەر بۆ کاریش نەژین ئەوە زۆربەی کاتیان لە ناو کاردا بەسەر ئەبەن. لە ژیانمدا کەسێکی تەمبەڵ نەبوومە، ئەوەندەش ڕۆژە پشوەکانم پێخۆش نییە. هەندێک جار ئەڵێم ڕۆژەکانی پشوو بۆ ئەوە باشن تا لە سەرخۆ کاریان تێدا بکەی. هەمیشە لە ماڵەوە وا ئامۆژگاری منداڵەکانم کردووە لە ڕێی کارکردنەوە ئەگەنە ئامانجی خۆیان. گاڵتەشم بەوە ئاکرد چۆن ئەو ڕۆژانەیان بە زۆر کردوتە پشوو کە کەوتونەتە نێوان دوو ڕۆژی پشووەوە. ئامۆژگاریەکانم کاری خۆی کردووە. منداڵەکانم هەردووچیان تا ئێستا زۆر بەباشی هێناویانە. ئالەوێ داوەستا بووم وەک کرمێک لەناو ئەو تێگەیشتانەدا خولم ئەخواردەوە. تااقەتی وتوێژم نەبوو، بە تایبەتی کاتێ لەلایەکی ترەوە سەیری ئەو گرفتەمە کرد چ میکانیزمێ بەکارەهێنن بۆ ئەوەی تووشی پێکدادان نەبین لەگەڵ خۆمان و کەسانی دەوروبەرمان، هەروەها بەرامبەر ژیان بەگشتی. سویدیەکان پەنا ئەبەنە بەر کار و یۆنانیش بەگەمەوە و بەزم. لە هەردوو حاڵەتدا میکانیزمی ڕاکردنە. ئەو ژنە هاوشاریان بیری تام و چێژی ژیانی یۆنانی ئەکرد. ئەمەش ئاسانە لی تێبگەی، بەڵام ئەوە نابینی ئەوە ژیان نییە ئەو بیری ئەکات، بەڵکو شێوەیەکی ڕاکردنە لە ژیان. ئەو تەنها خۆی پێناساکات بەو جۆرە ژیانکردنە،
بە کورتیەکەی ئەو ژنە هیچ بەهرەیەکی پەناهەندەبوونی تیا نەبوو. ئەمەش ئەوە ناگەیەنێت بۆ خۆی کەسێکی بێبەهرەیە. لە یۆناندا قسەیەکی نەستەقمان هەیە ئەڵێ باڵندەی وریا لوتی لە داو گیر ئەبێت. بەو مانایە دێت هەڵەی کەسە لێهاتووەکان ئاسانتر چاوپۆشی لێکرێت. هەڵەی ئەو ژنە هاوشاریەشم نەک تەنها ڕووبەڕی خۆی نابووە، بەڵکو خۆشی بە مۆدێلەکەی سوید بەراورد ئەکرد. بەو جۆرە تەنها لوتی بەداوەکەوە ئەبوو. ئەو لە سوید نەئەژیا بەڵکو هەر لە یۆنان مابووە. ئەو شێوە ژیانەش قازانجێکی تیانیە. بەداخەوە کەسانێکی زۆر هەن ئاوها ئەژین. ئەوانەی بەهرەی ئەوەیان تیانیە ببن بەنامۆ. تا ئێستا وەڵامی پرسیارەکەی ئەو پیاوە هاوشاریەم نەداوەتەوە. چی بڵێم؟ ئایا دڵخۆشم لە سویدیان نا؟ لە پڕێکدا پرسیاری قوت بۆ لە ناو مێشکمدا وای دانێ دڵخۆش نیم لێرە. چی ئەگەیەنێت؟ یان بڵێ دڵخۆشم، کەواتە هاتووم وڵاتێک بە دڵخۆشی و ناخۆشی خۆم ئەپێوم. هەرگیز ئەو پرسیارە ناکەم. هەروەها ئەو هەڵوێستەی لە دەیەکەی خۆمانەوە هێنابووم لەگەڵ خۆمدا تا ئەو کاتە بیرم لێ نەکرد بووە. بۆ من شتێکی ڕوون و ئاشکرا بوو. پێم وابوو کەسانی تریش هەروە بیرەکەنەوە. پرسیاری وەک بەختیاری یان نا، دڵشادی یان نا، تەنها لە ناو چیرۆک و شیعرەکاندا هەبوون. لە ژیانی ڕاستەقینەدا کێشەکانی مرۆڤ شتێکی تر بوون، وەک ئەرک و بەرپرسیاریەت بەرامبەر کەسە نزیکەکانت، بە تەنگەوە هاتن و پاراستنیان، کێڵان و چاکردنی چێڵگەی دارزەیتون و میوەکان، خۆشی و ناخۆشی، بەختەوەری جیان نەئەکرایەوە لە ئەرکە سەرەکیەکانی ژیان. لەوەی ئادەمیزادێک بیت لە ناو ئادەمیزادەکانی تر ببیتە مایەی خۆشی و سوودبەخشین. بەختیاری خاڵی دەستپێکردن و هۆی ئەو سەفەرەم نەبوو. لە باشترین باردا لەوانەیە ئەنجامەکەی خۆشی بێت، بەڵام مەرجی ژنیەوە بێت. گرنگترین شت ئەوە نییە بە بەختیاری بمریت، بەڵکو وەک مرۆڤێکی چاک بمریت. ئەوە فەلسەفەی دەیەکەمان بوو. نەنکم هەموو ئەو شتانەی بە ڕستەیەک دەرئەبڕی کە هەرگیز بیرم ناچێتەوە. گۆڕی مرۆیەکی باش بۆنی خۆشی لێوە دێت؟ ئەرێ هیچ کەسێک ئەزانێت بۆنی گۆڕی کەسێکی بەختیار چۆنە؟ ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 15. زۆر جار ئەگەڕێمەوە بۆ ڕنگدانەوەی تافەکانی منداڵی لەسەر ژیانی ئێستام. تا دێ زیاتر بۆم دەرئەکەوێت چەند کاتێکی پڕ بە نرخ و بەها بوونە. تۆ بڵێی بۆ 7 ساڵان بووم دەیەکەمان چۆڵ کرد، بەڵام لەوە ناچێت بە گیان جێم هێشت بێت. هەرچەندە لەگەڵ تێڕوانین و هەڵوێستی دەیەکەدا زۆر جیاوازیم هەبوو. لە ڕووی سیاسەتەوە دەیەکی کۆنسەرڤاتیڤ بوو. منیش هەرزوو مەیلی چەپم هەبوو. دەیەکە بڕوای بەخوا هەبوو، کەچی پێشەوەی ببم بە 7 ساڵ وازم هێنا. دەیەکە خوێندنی زۆر بەلاوە گرنگ نەبوو. منی شێتی خوێندنەوە و کتێب بووم. هەرچیم بەردەست بکەوتایە ئەم خوێندەوە. نمونەکان زۆرن بۆ ئەوی بڵێم سەرپێچی کۆمەڵگایەکەم ئەکرد کە تیایدا ئەژیام. لەوە ئەچێ بەرەنگاریم زیاتر شتە بینراوەکانی گرتبێتەوە وەک لە شتە شاراوەکان. وەک چۆن عەترێکی گرانبەها وایە ئەتوانی پێکاتەکانی بژمێریت، بەڵام هەرگیز ناتوانی وەسفی خودی بۆنەکە بکەی. ئێمەش بە هەندێک شت خۆشحاڵ یان نیگەران و سەرگەرم ئەبین. هەندێک جاریش بەسەرماندا ئەگوزارێت و بێ ئەوەی کارمان تێبکەن. هەروەک بۆنی ئەو میتۆلۆجیەی بۆمان ماوەتەوە و ڕێگای چوونە پێشەوەمان بۆ دیاری ئەکات. لە سەرەتاوە مرۆڤ هەستی پێناکات، بەڵام تا دێ زیاتر ڕوون ئەبێتەوە، هەتا ئەگاتە ئەو شوێنەی هەموو ژیانت لەوێوە ئەبینیت. بە شێوەیەکی تر ئەمەوێت ئەوە بڵێم زیاد لە 40 ساڵی ویستا بگەمە ئەو قەناعەتەی هەمیشە لە قوڵایی ناخمدا شوێنەواری ئەو ڕێگایە هەبووە کە دەبوو بمگرتایە بەر لە ژیانمدا. وا دەرئەکەوێت هەوڵێکم نەداوە بۆ گۆڕینی ئەو ڕێگایە. ئەو ڕێگا نەبینراوەی لە سەرەتاوە شوێنەواری هەیە لە ناخی هەر کەسێکماندا، هەروەکو بۆنە نەبینراوەکەی عەترەکە. ئەمەیە ناوەڕۆکی ئەوەی پێی ئەڵێن سەر بە کەلتورێکی تری. لەوانەیە پێم بڵێن کەسێکی ڕەشبینی لەسەر ئەم بۆ چونەم کاتێک ئەڵێم ساڵەکانی منداڵی و جۆری پەروەردەبوونمان زۆر بە قوڵیتیاماندا ڕەنگ ئەداتەوە لە ژیانی گەورەییماندا. بۆ ئەبێت پێما وابێ کە ئەتوانین بەسەر هەموو پردێکدا تێپەڕین، هەموو سنوورەکان ببەزێنین. ئەگەر ئازادی مرۆڤ وەک توانا بێ سنووری وابێت بۆ گۆڕین، ئەو کاتە کۆمەلگا چۆن بەڕێوە ئەچێت؟ کاتێک ساتێکی ناسک دێتە پێشەوە، ئازادی ئەگۆڕێت بۆ بەربەریەت و بە پێچەوانەش نەبوونی ئازادی ئەبێت بە کۆیلایەتی. پێم وابێت ئەو خاڵە هۆی ئازاردانی 4 کۆڵگەی کۆمەلگا گەورەکان بووە لە پلاتۆنەوە تا ئەمڕۆ بێ ئەوەی پێی بزانن. هەر کۆمەلگایەک میکانیزمی بەرهەڵستی خۆی هەیە کە کارکتەرەکەی کۆمەلگا دەرئەخات وەک میکانیزمی گۆڕین. ئازادی و سنوورەکانیشی نیشانەی تایبەتی ئەو کۆمەلگایان. ئۆتۆپی ئەم سەردەمە ئەوەیە ئازادی لە خۆیدا بەبەهاترە لە سنوورەکانی. لەوە ئەچێت پێداڵی بەنزینی ئۆتۆمبیلمان لەلا گرنگتر بێت لە برێکەکەی.
لەسەر ئەم جۆرە بۆچوونانەش ئەبێت باج بدەین. مەبەست لە کام باجە؟ تۆ سەرنجی زۆری پەیوەندی نێوان مرۆڤەکان بکە. کەس متمانەی بە کەس نەماوە، کەچی لەم سەردەمە ئێستادا لە هەموو شت زیاتر پێویستمان بە متمانە هەیە بە یەکتر. تەنانەت زۆر شتی ژیانی ڕۆژانەمان لەسەر ئەو کۆڵەکەیە وەستاوە. ئەبێت بڕوامان بە بانکەکان بێت کە پارەکانمان لاداناون، بە کارمەندی تەکنیک و ئەندازیارەکان، بە فڕۆکەوان و شۆفێرەکان، بە کرێکاری خانوبەرە و پرد و ڕێگاوبانەکان. ئەبێت بڕوامان بە دایان و مامۆستای منداڵەکانمان بێت، بە دکتۆرەکانی نەخۆشخانەکان و سیاسیەکان. لە کۆیتاییشدا ئەبێت بڕوامان بە کەسە نزیکەکانی دەوروبەرمان بێت، لە خزم و دۆستان. بە کورتیەکەی کۆمەلگا لەسەر کۆڵەکەی بڕواهێنان وەستاوە. ئەو ئازادیەی ئەمڕۆ هەیە بۆ خۆپەرستی و گوێپێنەدانی کەسانی تر پایەی بڕواهێنان بە یەکتر لەق ئەکات و ئەیخاتە مەترسیەوە. ئەگەر بێت و هەر هەمومان پێمان وابێت بەرژەوەندی باشی خۆمان لە پێش هەموو ئەوانی ترەوە دێت، ئەگەر هەست بە بەرپرسیاریکردن و مافی یەکسانی بۆ هەمووان و بۆ دەرمانیش دەست نەکەوێت، ئیتر خەڵکی چۆن ئەتوانێت خۆی لە دڵەڕاوچێبوون و نەبوون و بێهیوایی بپارێزێت؟ کوێرەوانە بە پەیژەیەکی پێچاوپێچ ئاوا سەر ئەوکەوین و پێمان وایە بەرەو بەهەشتی تایبەتی خۆمان ئەڕۆین بێ ئەوەی بیر بکەینەوە. کاتی ئەگەینە شوێنی مەبەست تەنها خۆمان ئەبینینەوە لەگەڵ دەروونێکی بێ ئارامدا هاودەمیشمان ئەبێت بە ماریش بڕوای پێ ئەکرێت کە چۆن کاری خۆی بەباشی ئەنجام ئەدات، ئەویش پێوەدانە. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 16. تەمەنم 12 یان 13 ساڵان بوو کاتێک لە دەرەوەی ئەسینا لە قەراق دەریا نەهەنگێکی مردوم بینی. لەبەر ئەوەی زۆربەی خەڵکی هەرگیز نەهەنگیان نەبینی بوو، بۆیە بوو بە ڕووداوێکی زۆر گەورە، وەک شتێکی خۆش خەڵکی ئەهاتن بۆ سەیرکردنی. ئەمەی بۆتانی بازەکەم لەوە ئەچێت مێشک جارێکی تر دروستی کردبێتەوە. دڵنیانیم ئەمەی بیرم ماوە 100% وابوو یان نا. هەر چۆنێک بێت ڕووداوەکەم ئەوها بیرماوە. ڕۆژێکی هەتاو بوو لە سەرەتای پاییزدا بای باکوور جارێ دەستی پێنەکرده بوو، بەڵام کزەیەکی سارد لە بایەکەدا بوو. لە دەنجێکی نەرم ئەچوو بیەوێت ئاگادارمان بکاتەوە کە لە ژێر ئەو بایە نەرمەدا ترسێک خۆی مەڵاز داوە. خەڵکێکی زۆر چواردەوری نەهەنگەکەیان دابوو، تەنها توانیم سەری ببینم. دوو چاوی ئێجگار بچووکم بینی ڕووناکی ژیانیان جێهێشتە بوو. لە ناکاو خەمێکی قورس دایگرتم و هەموو گیانم کەوتە لەرزین. بیرم کردەوە تۆ بڵێ دەریا ئەوەندە بچووک ببێتەوە شوێنی ئەو ئاژەڵە گەورەی تیا نەبێتەوە. لەوانەیە ژیانیش بۆ ئێمە بچووک بێت. هەر ئەو کاتە پەیمانمدا بەخۆم هەرگیز لە ئاوی تەنکدا مەلە نەکەم، چیتر ناچمە سەر قەراغی دەریا. ئەو ئاوەتەی تیایدا کە لێیان ئەدەم بە ئاگاداریەوە هەڵیان ئەبژێرم. ئەبێت لە ژیانێکدا بژیم بۆم بچووک نەبێت. تێ ئەگەم ئەگەر ئەو پرسیارە بکرێت چۆن کوڕێکی 13 ساڵان بەو جۆرە کێشەکانی ژیانی لێک داوەتەوە لەو کاتەدا. بۆ خۆشم ئەمە پرسیارە. تۆ بڵێ هەر ئەو کاتە هەستم کردبێت ڕۆژێک لە ڕۆژان لە دەریایەکی نامۆ ئەدەم؟ زۆر بە سەیری مەبینە. ئەگەر ویست و خەونی ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان وڵاتەکەت جێبێڵیت، بەردێک لە دوای خۆتەوە فڕێدەیت و تۆزی وڵاتەکەت بە پێڵاوەکانتەوە بسڕیتەوە لە سەرەتاوە تیاتا بێت. هەندێک لە ئێمە بۆ ئەوە لەدایک بووینە سەر هەڵگرین. بێگومان خۆم یەکێکم لەوانە کە هاتمە هەندەرانی ژمانای ئەوە نییە بۆ ئەوە لەدایک بوومە، بەڵکو نیشانەی بوونی حەزی ڕۆیشتن بووە تیامدا. ئەوانەشی ئەم ڕێگایە ئەگەر نەبەر ناتوانن بەرەنگاری کۆنترین شوێنەواری حەز و ئارەزوو ببنەوە لە ناخیاندا. ئەو نەهەنگە مردووە سەر هەڵگرێکی سەرکەوتوو نەبوو، بۆیە بەڵێنمدا نێڵم تووشی هەمان چارە نووس بم. ئەو وێنانەی لە ناخدا ماون لەسەر خۆت، ئەو شتانەی لە ڕابردوو ڕوویانداوە لە ژیانت ئەکرێت بە بەشێک لە میتۆلۆژی تایبەتی بژمێردرێت و بە پێچەوانەی ئەوەی بۆت ماوەتەوە کە پێشتر وەسفم کرد بە بۆنی عەترێک. لە سەرەتاوە ئەوەندە ڕوون نەبوو لام کە میتۆلۆژی تاکە کەسی ئەوەندە گرینگە لە ژیانی ئادەمیزاددا تا بەشداریم نەکردبوو لە سیمیناری لە دانشگای لۆنت. لێکۆڵەرەوەکان لەسەر ئەوە ڕێکەوتون ئەو وێنەی لەسەر خۆتەتە و لەگەڵ خۆت تێناوتە باشترین یارمەتیدەرە بۆ ئەوەی ڕووبەڕووی تافی پیری ببیتەوە، بە تایبەتیش ئەگەر بێگانە بیت. وێنەی خۆت تەنها شتێکە لە پیربووندا دام و دەستگا بەرپرسەکان ناتوانن دەستی تێوەردەن. لەوە ئەچێت گرنگترین شتیش بێت تێگەیشتن لە شتە گرنگەکانی ژیانت، چۆن و چی وای کرد بەو جۆرە بیت کە ئەمڕۆ هەیت. تێگەیشتنی ئەمە ئەوەندە گرینگە وەک باوایە بۆ کەشتیوان، بۆ بەخێرهاتنی پیری و تەنانەت مردنیش بەهێمنیەوە پێویستیت بە میتۆلۆجیەکی کەسایەتیەکی بەهێز هەیە تا مانە بۆ شتەکان دروست بکاو بەیەکەوە بیان بەستێتەوە. ئەمە لە پلەی یەکەمدا ژیانی پەناهەندە ئەگرێتەوە، چونکە لەلایەن زۆربەی کۆمەلگاوە ژیانیان لە پلەی دووەمدا دێ.
مەبەست ئەوەیە بە ژیانی ڕاستەقینە ناژمێردرێت. لە هەمان کاتدا ئەتوانین ژیانی پەناهەندەیەکی سەرکەوتوو بەکاری 3 جۆر لە مێتۆلۆجی تەمشا بکەین. یەکەم ئەوەی لە ڕابردوو بۆمان ماوەتەوە، دووەم ئەوەی بەدەستی خۆمان دروستی ئەەکەین، سێمیش ئەوەی تووشی ئەبین. لە زۆر لاوە داشم سوار بوو، دەیەکەم کردبوومی بە کۆچەر و خۆشم ئامادە باشیم بۆ کردبوو. میتۆلۆجی سوید بێ هیچ گرفتێک بووە هاوسەری میتۆلۆجیەکانم. وەک پەناهەندە گرینگە ئەو وێنەی پێشاتنمان هەمان بووە لەسەر ئەم وڵاتە نوێیە دەستنیشانی بکەین. لەوانەیە لە وتار و ڕۆژنامەوە بیست بێتمان، یان لە ناو کتێب و جێرانەوەی خەڵکی تر. کاتێ دێیتە وڵاتێکی نوێ، ژیانە ڕاستەقینەکە نابینی، بەڵکو تەنها ئەوە ئەبینی لە مێشکتا هەیە لەسەر ئەو وڵاتە. کە هاتم بۆ سوید چیم بینی؟ با هەموو چیرۆکەکەتان لە سەرەتاوە بۆ بجێرمەوە. لە ناوەڕاستی ساڵانی 60ەکان بوو، باری سیاسی یۆنان ئێگزار شلۆغ بوو، ڕۆژانە خۆپیشاندان ئەکرا. لە یەکێک لەو ڕۆژانە بوو لەلایەن پۆلیسەوە تاقیب ئەکرام. فریای ڕاکردن کەوتم و خۆم لە سینەمایەکی کەلتوری شاردەوە. کاتێ هەناسەم خواردەوە و هاتمە سەرخۆم، چاوم بە بەهێزترین کلیپی فیلم کردەوە. پیاوێکی تەمەن مامناوەندی بە تووڕەبوونەوە خەریکی هەڵکەندنی دارێک بوو بە ڕەگ و ڕیشەوە. ئەم فلیمە چەندی جار بینیەوە. لە سەرەتاوە تا کۆتایی فلیمەکە ناوی ئۆنگ فرۆ شێلان بوو، لە دەرهێنانی ئینگمار بێرمان. لەبەر هیچ نەبێ لەبەر ئەو بڕگەیەی پیاوەکە دارەکە ئەبڕێتەوە، ئەبێ ئەم فلیمە بەکارێکی شاکار دابدرێت. تا ئەو کاتە هیچ فلیمێکی سویدیم نەبینی بوو، هەرگیز گوێم لەو زمانە نەبوو. کەچی تا سەر ئێسقان ئەو وشە کورتانینا ئەو زمانە کاری تێکردم. وای کرد بیر لە دەیەکەم بکەمەوە، وای کرد تامەزروی ژیانێک بم وشەکان مانای هەبێت. بە پێچەوانەی ئەو ژیانەی تیای بووم لەو کاتەدا، وشەکان لە مەزاد دابوون و قسە و باسی ڕسمی وڵاتیش بازاری گەرمی درۆزن و بەڵێن شکێنەرەکان بوو. ئەو کاتە لاوێکی خوێنگەرم بووم. ئەگەر بێت و وەک لاوێک لەو سەردەمەی یۆناندا خوێنگەرم نەبوویتایە بۆ ژیان و بۆ وڵاتەکەت، ئەوە بێئەقڵ یان سەر بە چینی دەسەڵات بووی، یاخود هەردووچی پێکەوە. هەڵوێست و ڕام لەو کاتەدا ئەوە بوو خاوەن دەسەڵات لە دەستەیەکی مشەخۆر و نەزان بەو لاوە هیچی دی نەبوون. کاسێتێکی لنگافۆنی سویدیم بە قەرز هێنا و لەگەڵ کچێکدا کە ئەو کاتە عاشقی بووم پێکەوە گوێمان لێگرت. وەختێک کاسێتەکە تەواو بوو، کچە دۆستەکەم وتی ئەم زمانە هی ئەوەیە چیرۆکی پێ بنووسرێت. ئالەوێدا پەیوەندیم بە زمانی سویدیەوە بۆ یەکجاری گۆڕا. عاشقی ئەو زمانە بووم. ئەگەر ئەو زمانەم خۆش نەویستایە، هەرگیز بەم جۆرە ئێستا فێری بوومە فێر نەئەبووم. مرۆ چۆن فێری زمانێ ئەبێت ئەگەر خۆشی نەوێت؟ ئەی چۆن ئەمتوانی زمانێکم خۆش نەوێت کە چیرۆکی پێ بنووسرێت؟ کاتێ هاتم بۆ ئێرە ئەو سویدەی بینیم هیچ پەیوەندیەکی بە ناوڕۆکی فلیمەکەی ئێنگمار بێرمانەوە نەبوو، بەڵام ئەمە ساردی نەکردمەوە بەرامبەر بە سوید و زمانی سویدی. وەک یۆنانیەک ئەمە ئەناسمەوە و جاری تر بەسەرمان هاتووە. هەموو دنیا بە ئێمەی یۆنانیان ئەوە هۆمێرۆس و پلاتۆن، پەیوەندیمان بە یۆنانەوە نییە. ئەدی باشە ئەوە چۆنە هەر ئێمە تەنها ئێمە بە زمانەکەی هۆمێرۆس و پلاتۆن ئەدوێن؟ بە کورتیەکەی تروسکەیەکم لە ناخ و هەستی سویدی بینی و پێی خۆشحاڵ بووم. ئەمە لەوانەیە لەلایەن هەندێک پەناهەندە و سویدیەوە بە پاساوکردن دابدرێت. بۆ ئەمە ئەتوانم تەنها شتێک بڵێم، من بۆ ئەوە نەهاتم تا سوور بم لەسەر ئەوەی نە زمانی سویدی و نە سویدیم پێخۆشە. بۆ ئەوە هاتوم ژیانێک دروست بکەم لە ناو ئەم خەڵکەدا و بەم زمانە. نەهاتوم باشترین ڕێگا لە خۆم تێک بدەم، ئەویش پێخۆشبوونی زمانەکە و خەڵکەکەیەتی. بۆ ئەوەی بتوانم ئەم ژیانە دروست بکەم کە خۆم ئەمەوێت، لەوانەیە هەندێک کەس ئەم هەڵوێستن بە دووڕوویی یا ماساوکردن لە قەڵەم بدەن، بەڵام خۆم وەک ئەو بۆنە لێ ئەەکەم کە لە گوندەکەمەوە بۆم ماوەتەوە. وا وتراوە ئەگەر چاکەی ئەو ماڵەی دەرگات بۆ ئەکاتەوە داڵدە دەدات پێ نەزانیت، وەک ئەوە وایە ئاوەتەخواز بیت خانوەکەی بەسەردا بڕوخێت. ئەم وتەیە ئەوەندە باوبوو لە گوندەکە بە جۆری تریش بەکار ئەهێنرا. ئەگەر یەکێک ڕێزی ژنەکەی نەگرێت، ئەوە بە پێچەوانەی نمونەی خانوەکەوە هیوای ئەوە ئەخوازرێت ژنەکە بەسەر پیاوەکەدا نەکەوێت لەگەڵی جوود ببێت. ئاخر ئەوە بۆ چوونە باشانەی هەم بوو لەسەر سوید و سویدیەکان تێکەڵێک بوون لە خوڕەوشت و شوێنەواری ئەو جۆرە. ژیانێک کە بە تەنها دروستم نەکردبوو، بەڵکو دەیەکەم تۆوەکەی تیاتاند بووم. بۆیە گەیشتمە و ئەنجامەی لەسەریان بڕۆم و سویدیان لێوەربگرم لە ژیانمدا. لە ڕاستیدا هیچ هۆیەکی وانییە تا جارێکی تر هەوڵ بدەیت ئەوە بدۆزیتەوە کە پێشتر مرۆڤایەتی سەلماندوویەتی و دایهێناوە. چینیەکان ڕاستیان کردووە کە ئەڵێن خەڵکی سادە لە هەڵەکانی خۆیان شت فێرە بن، بەڵام خەڵکی زیرەک لە هەڵەی کەسانی تر. ئەم بە 6 کۆتایی هات.
بەشی 17 لەم وڵاتە نوێیەدا خۆم دوورەپەرێز نەگرتووە لە ڕەخنەگرتن، بەڵام قەناعەتم بەوە هەیە پێشەوەی ڕەخنە بگرم ئەبێت مافی ڕەخنەگرتن بەدەست بێنم. دڵم بەوە خۆش نەبێت ڕەخنە لەسەر ئەو شتانی سەرم لێ دەرئەچێت بگرم. هەمیشە لە تەقەڵای ئەوەدام بنسینەیەکی بابەتی بۆ ڕەخنەکانم بدۆزمەوە. من هەموو کاتێک تەریق ئەبمەوە لە بەرامبەر پرسیارێک کە لێم ئەکرێت: سویدی چۆنن؟ ئایا لە سوید بەختەوەرم؟ وە لەبەر چی؟ ئایا پیاوی سویدی لە ناو جێگادا باشن؟ لەگەڵ چەندەها پرسیاری تر چۆن وەڵامی ئەو جۆرە پرسیارانە بدرێتەوە؟ بۆ خوا چۆن هونەری خۆشەویستیکردن پیاوی سویدی بزانم؟ بۆ ئاگاداری لەگەڵ هیچ پیاوێکی سویدی نەخەوتومە. لەگەڵ ساڵاندا جیاوازیەکی گرنگم هەست پێ کرد لە نێوان سویدی و یۆنانیدا، بەڵام لە نێوان هەموو یۆنانی و سویدی نا. سویدی بەگشتی پێویستی بە شوێنی فراوان هەیە. هەرزوو هەستم بەمە کرد. من و ژنەکەم یەک گەشتمان بوو پێکەوە، ڕۆیشتین بۆ دوورگەی فۆرئۆوەی. ئەو زۆری پێخۆش بوو، کەسی تری لێ نەبوو، تەنها من و ئەو، کەچی بەلای منەوە ناخۆش بوو، هەر لەبەر ئەوەی کەسی تری لێ نەبوو. بەڵام وردە وردە خەڵکی تر پەیدا بوون، شتێکی خۆش بوو سەرنجم ئەدان چۆن شوێنەکانی خۆیان بە وردی هەڵەبژێرن، چەند بۆیان بکرایە دوور لە یەکتردا ئەنیشتن، نایەنەوێت کەس بێزار بکەن و کەسیش بێزاریان بکات. لە یۆناندا ئەمە بەکارێکی نەشازدا ئەندرێت. پێت ئەڵێن بە تەنها چی ئەکەی لەو دوورە؟ خۆ کوونەپەپوو نیت، وەرە بۆ ئێرە لەگەڵ ئێمە دانیشە وەک بوونیادەمی خوا. یۆنانی تێکەڵبوون و نزیکایەتیان پێخۆشە و حەزیان لە دوورەپەرێزی نییە. لە ڕاستیدا ئەبێت ئەوە بڵێم هەموو یۆنانیەکی جوانیە، یەکێک لەوانە خۆمم، بۆیە ئەو خۆ سویدیەم پڕ بە پێستم بوو، منیش پێم خۆش بوو بەلایکەمەوە چەند مەترێک دوور بم لەوانەی ترەوە. کە سوکار و هاوڕێکانم لە یۆنان زوو هەستیان بەم خۆ تازەیەم کرد، بۆیە ناوی قنگساردیان لێنام، بە مانای کەسێکی سارد و سڕ دێتەوە. بەداخەوە قنگساردی چارەنووسێکی خۆش نییە، چونکە وشەی تریش هەیە هەر بەم ناوەڕۆکە. لە ئەنتیکدا باز ئەکرێت چۆن مایە گاڵتەپێکردن بووە ئەگەر کەسێک بیویستایە بە تەنها بێت. هەر لەوێشەوە وشەی جێڵ و جێڵایەتیمان بۆ ماوەتەوە. لە دەیەکەماندا هیچ کەسێک حەزی لە تەنهایی نەبوو، ڕەوشتی لەو جۆرە زوو دەرئەکەوێت لە ناو خەڵکەکەیدا. دەربڕینێکی تایبەتیان بەکارەهێنا لەمەڕ ئەمەدا، گوایە ئەو کەسەی حەزی لە تەنهاییە تەنها تااقەتی هەناسەی خۆی هەیە، کەسی واژ لەگەڵیدا هەڵناکرێت. ئەو جیاوازیە لە نێوان سویدی و یۆنانیدا هەیە، بەڵام ئەوە ناگەیەنێ یەکی چەند خەڵات بکرێت و ئەوی تریان بخەیتە لاوە. نەخێر، لەگەڵ ئەوەدا نیم، هەر کەسێ پێی خۆش بێت مەودایەکە بێت لە نێوان خۆی و کەسانی تر. ئەوە پێویست ناکات وەکو ماسی ناو قوتوبەتەنیشت ئەوانی ترەوە بێت. ئەگەر یەکێکیش دڵی ئەوە ئەخوازێت وەک ئەو ماسیانە بە تەنیشت ئەوانی ترەوە بێت، ئەوە پێویستە قوتوویەکی گونجاوتر و ماسیەکی گونجاوتر بدۆزێتەوە بۆ خۆی. ئەلتەرناتیڤێکی تر ئەوەیە فێری ئەوە بیت بە مەودایەکی کورتتر و نزیکایەتیەکی کەمتر لەگەڵ ئەوانی تردا بژیت. ئەمەیە پێی ئەوترێت چوونە پێشەوە و گەشەکردن، بەمانای ئەوەی مێشک ڕوبەڕووی شتی نوێ ئەبێتەوە، هەڵسەنگاندنی نوێ، ئاوات و ئارەزووی نوێ. ئەگەر پەناهەندە ئامادە نەبێت بە سینجێکی فراوانەوە ڕوبەڕووی شتە تازەکان بێتەوە، بە دڵنیاییەوە ئەکەوێتە پەراوێزی کۆمەلگاوە و پشتگوێ ئەخرێت. ئەگەر هاتوو ئەو کۆمەلگایەش کە دەرگا لە خەڵکانی تر ئەکاتەوە، ئامادە نەبێت ڕوبەڕووی ئەو شتە تازانە بێتەوە کە خەڵکی ئەیهێنێت لەگەڵ خۆیدا، مسۆگەر ئەو کۆمەلگایە تووشی گیر و گرفت ئەبێت. ئەگەر بێت و سەرنجێکی سوید و پەناهەندەکانی بدەین، چەندەها کێشە و گیر و گرفت ئاشکراو لە بەرچاون، بەداخەوە ئەڵێم پێویست ئەکات ئەم جۆرە قسانە ئەبێت دووپات بکرێتەوە. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 18 بگەڕێینەوە سەر ئەو پرسیارە ناخۆشەی ناچارین بیکەین: ئایا کۆمەلگای سویدی ئامادەیە ڕوبەڕووی شتە نوێیەکان ببێتەوە؟ داوای پشوو درێژی لە خوێنەرەکەم، چونکە ئەو پرسیارە بە بەڵێ یان بە نەخێر وەڵام نادرێتەوە. لە ڕووکەشدا هاتنی پەناهەندە بۆ سوید ژیانی ڕۆژانەی خەڵکی سویدی گۆڕیوە. ئەگەر پێشتر تەنها باسرمە فرۆشراوە، ئەوە ئێستا دۆنەر و کەباب و تکەش ئەفرۆشرێت. ئەتوانیت نانی تایبەتی یۆنانی، فەڕەنسی، فینلەندی و کۆلێرەی عەرەبیش بکڕی لەگەڵ چەندەها شتی تر. باباسی ئەو گۆڕان و شتە تازانەی لەم 30 ساڵەی دواییدا ڕوویدا لە گەڕەکی ماریا تۆریەت بکەم لە ستۆکۆڵم. ساڵی 1968 بوو. بارم کرد بۆ فرێد مانسگاتان کە تەنها چەند شەقاوێ لەوێ گۆڕەپانی ماریا تۆریۆتەوە دوورە. ئەو کاتە تەنها ساڵۆنێکی قژبرین، گەراجێک، ئوتێلێک، هەروەها سینەمایەکی لێبوو.
هیچ چێشتخانەیەکی لێ نەبوو. ئێستا 2 دوکانی قژبڕینی لێیە. ئەو کچانەی کاری تیاکەن لە عێراق و ئێرانەوە هاتوون. چێشتخانەیەکی چینی، هەنگاری، ئیتالیشی لێکراوەتەوە. هەروەها کافتریایەک کە خاوەنەکەی ژنێکی سەر بە دوکانێکی تری باسرمە و شوێنێکی ڕۆژنامە فرۆشیشی لێکراوەتەوە. لە مەیدانە گشتیەکەی ماریا تۆریەت خەڵکی بە هاوینان یاری بۆڵ ئەکەن و لە ناو نافورەکەی تووردا منداڵان خۆیان فێنک ئەکەنەوە. ئەم گۆڕانکاریانە زۆر بە بێدەنجی هاتن وەک بڵێ لە خەوندا ڕوویدا بێت. ژیانی ڕۆژانە پێکاتەیەکی کراوەیە بۆ پەناهەندە. بۆیە لەم جۆرە نمونانە زۆرن. دەرگایەکی کراوەتر لە بەردەم پەناهەندەدا وەرزشە. لۆدمیلا هەموو خەڵکی سوید باوەشیان بۆ کردبەوە. ڕێزی لێ ئەگیرا و خۆشیان ئەویست. دەرگایەکی تری ئاوەڵای هونەرە، بە تایبەتیش هونەری تازەی مۆسیقای سەردەم. دوای ئەوەی هیچ نامێنێ و دەرگاکانی تر داخراون وەک سیاسەت، بانکەکان، کاری پاراستنی وڵات، پۆستە بەرزەکانی کۆمپانیاکان، دەستگا ئەکادیمیەکان و خوێندنی باڵا، رادیۆ و تەلەڤیزیۆن، ڕۆژنامەکان، ئەدەب، پلەی وەرگرتن لەو زۆرە شوێنانەدا کەم و زۆر ئەگۆڕێن. بەڵام زۆر نا، لەو پەڕی بەرزیەوە تا بەرزیەکی زۆر. ئەگەرچی کون و کەلەبەر جاروبار لەملا و لەملا پەیدا ئەبێت و ئەو دیوارانە درزی تێەکەوێت تا پەناهەندەیە خۆی پێدا بکات، من یەکێکم لە ئەنجامی بوونی درزێ لە ژووری ئەدەبدا شوێنێکم دەست کەوتووە. ئەوەمان بیر نەچێت ئێمە باسی کون و کەلەبەرەکەین. ئەگەینا بڕینی ئەو ڕێگا داخراوانە ئاسان نییە. کاتێکی زۆری ئەوێت تا بگەینە ئەو شوێنەی کەسێک بە ناوی ئەحمەدەوە یان نیبوسیان لە کۆمیتەیەکی بانکی ئەسکەندەنافی یان سویدی ببینین. ئایا پەناهەندە چەندە بەمە ئەتڵێتەوە؟ بەڕای من زۆر نا، چونکە لە زۆربەی شوێنەکانی دنیا کەم تا زۆر هەروایە. کام ڕێگا کراوەیە یان داخراوە لەسەر پەناهەندە جیاوازی هەیە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر، بەڵام لە هەموو شوێنێک هەیە. 30 ساڵی خایەن تا لەمە تێبگەم. گرفتی گەورە لەسەر ئەو ڕێگا داخراوانە ئەوەیە هیچ شتێکی دەرەوە کاریان تێناکات. گرنگ نییە چەند ڕەخنەیان لێ ئەگیرێت، باکیان پێ نییە. تەنها کاتێک نەبێت خۆیان بیانەوێت ئاوڕ لە ڕنگدانەوەی کارەکانیان بدەنەوە و بیانەوێت بیگۆڕن. ئەمەش درەنگی هازوو هەڕوو ئەدات. کڵێساکان لەلایەن پیاوانی کڵێساوە ڕیفۆرم کرا و گۆڕانی بەسەرداهات. کارگەکانیش لەلایەن کرێکارەکانیەوە، بانکەکانیش لەلایەن کەسانی بانکەوە هەر بەو جۆرە شتەکانی تریژە گۆڕێت. چاوەڕێ بکە و بڕوانە. لەو کاتی چاوەڕوانکردنەدا ئەتوانیت لە باخچەکەت گوڵ بچینیت. بۆنەکان و بڵاو ئەبنەوە و هیچ شتێک ناتوانێت پێشیان پێ بگرێت. بەو جۆرە پرۆسیسی ئینتیگراسیۆنی پەناهەندە بە سویدەوە هەر بەردەوامە، بەڵام بە بێدەنجی. ئەگەرچی هەندێک لە پێکهاتەکانی کۆمەلگا هەر بە داخراوی ئەمێنێتەوە لە ڕوویاندا. بۆ ئەوەی ڕێخۆش بکەن بۆ ئەو ئاوێتەبوونە ئەبێت ئاراممان هەبێت. ئەبێت بە چەمچی دەیەها ساڵ بیر بکەینەوە، نەک تەنها ساڵێک یان دوان. یەکێک لە گرفتەکانی وتوێشکردن لە سەرهاتنی پەناهەندە بۆ سوید نەگرتنە بەرچاوی فاکتەری کاتە. ئێمە پێمان وایە شتەکان ناگۆڕێن. ڕۆژنامەکانیش جار ناجارێک جار ئەدەن گوایە سوید کەم تا زۆر بۆتە وڵاتێکی ڕەگەز پەرست یان دەرگای خستۆتە سەرپشت بۆ پەناهەندە. ڕاستی ئەوەیە سوید هەمیشە لە گۆڕاندایە. هەروەها زۆربەی پەناهەندەش کێشەش لە داهاتوودا لەناو ئەوانەدا دروست ئەبێت کە نایانەوێ بگۆڕێن. ئەوانە چێن نایانەوێ بگۆڕێن؟ هەرچی جۆرە توندڕەوی و سەلەفی هەیە ئەگرێتەوە لە توندڕەوی ئیسلامیەوە هەتا ڕەگزپەرستەکانی سوید. پرسیار ئەوەیە چی بکرێت بۆ ئەمە؟ زۆر شت. پێم وایە هەموو زۆرێکی توندڕەوی لە ئەنجامی بوونی کەم و کوڕیەکە لە لای خودی ئەو کەسە خۆی. ئەبێت هەوڵ بدرێت لەوە تێبگەین کەم و کوڕی ئەو مرۆڤانە لەکوێدایە. ئەو کاتە ئەتوانیت ڕوبەڕوویان بیتەوە. ئەکرێت شتی زۆر جیاواز بێت، هەر لە گرفتی دەرونیەوە تا ئەگاتە کۆمەڵایەتی و ئابووری. چارەسەرکردنیشی ئەبێت زۆراوجۆر بێت، هەر لە سەرپەرشتی و چاودێری بە تەنگەهۆ هاتن هەتا گۆڕانی یاسا. لێرەدا لەم کاتەدا ئامادەنیم بچمەنا ئەو وتوێژەوە. تەنها ئەمێد ئەوە بخەمە بەرچاو لە غەریبایەتی فێری ئەوە بووم بە شێوەیەکی لە خۆبردوو بژیم. سەری نەوازش دانێم بۆ ئەو هێزە کۆمەڵایەتیانەی کار ئەکەن بۆ ئەوەی کۆمەلگا زیاتر کراوەتر و سنگفراوانتر بێت. ئەمە کارێکی ئاسان نییە، بە ڕۆژ و دوان ناکرێت، بەپەلەش ناچێتە پێش، بەڵام هەر بەردەوامە و هەموو کاتێک هەروە بووە. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 19. پێشتر باسی ئەوم کرد زیندەگیکردن وەک بێگانە مانای وایە کەسانی تریش تووشی ئەوە ئەبن لەگەڵ بێگانەدا بژین. ناوەڕۆکی ئەمە چییە و چی ئەگەیەنێت؟
هەرگیز ئەو ڕووداوم بیر ناچێتەوە لە ساڵانی سەرەتادا ڕوویدا لە سوید. ئەو کاتە تازە لەگەڵ ئەو کەسەی بوو بە هاوسەرم ئاشنای یەکتر بووبووین. ئێوارەیەک چوینە دەرەوە بۆ باڕێک. من بیرەم خواردەوە و ئەویش شەراب. دانیشتبووین قسەمانە کرد. ئەمانوی زیاتر یەکتر بناسین و لە دنیای یەکتر تێبگەین. پیاوێک کە هەر لە تەمەنی ئەو سای ئێمەدا بوو، نێوان 25 و 30 هاتە پێشەوە و دەستێکی خستە سەرشانی گونیلە. پاشان هێمایەکی کرد ڕوو لە من و پێی وت: ئەمەد لەکوێ دۆزیوەتەوە؟ هەر ئەو پیاوە وای کرد 5 ساڵ دوای ئەوە دەست بکەم بە وەرزشی بۆکسێن و کاراتی. زۆر زاریش ئاوات ئەخوازم ڕۆژێک تووشی ئەو پیاوە ببمەوە تا ئەوەندەی تێ هەڵدەم ناوی خۆی بیر چێتەوە. بەڵام ئەو کاتە زۆر لاواز بووم، کێشم نەئەگەیشتە 56. لە دوای هاتنم بۆ سوید 8 کیلۆ دابەزیم. ئەو پیاوەش دوو بەقەد من ئەبوو. هیچم نەوت، هیچم نەکرد. ئەو گاڵتە پێکردنەی وەک ناوکەیەکی وشق قوتدا. گونیلەش سوور هەڵگەڕاویستی ئەو هەستە ناخۆشە بە پێکەنینێکی دەستکرد و کورد لە خۆی بتەچێنێ. لە دوای تۆزێ ئەو شوێنەمان جێهێشت و ڕۆیشتین. ئەمە بۆ گونیلە چمانایەکی هەبوو. ئەو لەگەڵ کەسێکدا هەڵسوکەوت ئەکات، هەموو کەس مافی ئەوەی هەیە بە چاوی گومانەوە سەیری بکەن، هەر لە هاوڕێ و ناسیا و خزم و کەسوکار و دایک و باوک، خوشک و برا، ئەبێت چەند وزە و توانای ویست بێت لە بەرامبەر ئەو هەموو کەسەدا تا پارێزگاری لەو هەڵبژاردنە بکات کە کردبووی، هەڵبژاردننی هاوسەری ژیانی. ئەبێت چەند زار تووشی دوودڵی بوو بێت لەوەی ئایا هەڵبژاردنێکی دروستە یان نا. ئایا ئەو هەموو سەریەشەیە ئەهێنێت؟ نەک لەبەر ئەوەی من ئەو کەسە بووم، نەخێر، بەڵکو لەبەر ئەوەی کەسێکی بێگانە بووم. ئەمە هەر چۆنێ بێت تا ڕادەیەک ئاسانە لێی تێبگەی، بەڵام مەسەلەکە دیوێکی تری هەیە کە زۆر گرینگە، ئەویش بێگانەبوونم چەند کاری کردوتە سەر هەڵبژاردنەکەی گونیلە. ئەوە بە دوای چیەوە بوو کە لە سویدیەکانی دەوروبەری نایدۆزیەوە؟ کام بەشی ژیانی ئەو بە منی ئەخوارد؟ ئایا خەونی بەوەوە ئەبینی وڵاتەکەی خۆی جێبێڵێت؟ ئەویست لە دەوروبەرەکەی ڕزگاری بێت؟ خەونی بە عەشقێکی بێ سنوورەوە ئەبینی؟ لە مندا دۆزیەوە؟ یان بە پێچەوانەوە ئەویست مەودایەک دروست بکات لە نێوان خۆی و ئەو کەسەی داهاتوودا لەگەڵی ئەژیت؟ ئەکرێت ئەمە بێ، بەڵام مەرجیش نییە. لە ڕاستیدا خۆشم نازانم، هەرگیز ئەو پرسیارەم لێ نەکردووە، لەبەر هیچ نا، تەنها ئەوە نەبێت پێم وانییە خۆشی بزانێت. زۆر زار بیرم لەوە کردوتەوە ئەگەر لە شوێنی گونیلە بوومایە هەر ئاوهام ئەکردیان نا. ئەگەر خۆم بناسم جۆرێکی ترم ئەکرد. بە ئەدگاری سروشتیم لەوانەیە ئەبێت هەموو شتێک بێگرفت بێت. هەڵم پێ قبول ناکرێت و ناتوانم چاوبۆشی لەکەم و کوڕی بکەم. کە زۆر گەنج بوون وازم لە کچێ هێنا، هەرچەندە زۆرم خۆشەویست، تەنها لەبەرەوەی لە نووسیندا هەڵەی ئەکرد. نەمتوانی چیتر لە بەرامبەر هەڵەی ناونامە دڵداریەکانی بوەستم کە بۆی ئەناردم. ئیتر چۆن بتوانم لەگەڵ کەسێکدا بژیم بە زمانێکی شڕ و شەق قسە بکات، شتی هەڵە بڵێ لە کاتی هەڵەدا، بە هەڵە لەگەڵ خەڵکیدا بدوێت. ئاوها بووم کاتێک گونیلەم ناسی. دان بەوەدا ئەنێم و بە خۆشحاڵیەوە شانازی ئەکەم بە ئازایەتی و بڕوا بەخۆبوونی ژنەکەم کە لەو کاتەدا نیشانیدا بڕوا بەخۆبوونێکی بێباکانە بوو. ئەوەی ڕوویدا گەورەمان نەکردەوە، قەیدی نییە. با بڵێن لەبەر خاتری بوونی ئامور بوو لەو ناوەدا. ئەتوانین وا بکەین، بەڵام تا ئێستا ناتوانم و نەمتوانیوە قەناعەت بەخۆم بێنم کە ئێمە بەڕێکەوت عاشقی یەکتر ئەبین. ئێمە هەڵبژاردنێ ئەکەین، هەڵبژاردنێکی بێڕادە ئاڵۆز. هەندێک بەشی ئەو هەڵبژاردنەش زۆر کات بە شاراوەی ئەمێنێتەوە. ئەش بێت هەڵبژاردنەکەی گونیلە وەک سیمبولێ سیر بکرێ، سیمبولی ئەو کچەی حەز لە بێگانە ئەکات، هەر وەک جاسۆن و مێدیا، سێسیۆس و ئاریاندا، پاریس و هێلین. ئەمانە کەسانی ناسراوی ناو ئەفسانەکانن. ئەوەی جێی سەرنجە لێرەدا ئەوەیە کەسە بێگانەکە وەک کەسەکەی تر عاشق نابێت. بەڵام منی بێگانە وابووم. ئەکرێت هەمان پرسیاریش لە من بکرێت بۆ عاشق بووم، بۆ ژنێکی سویدی، بۆ کچێکی جوانی یۆنانیم نەهێنا لە یۆنانەوە وەک زۆربەی ئەوانی تر کردیان و ئەیکەن. تۆ بڵێ هەنگاوێکی تر بوو بۆ دوورکەوتنەوە لە ڕابردووم، یان دروستکردنی مەودایەک بوو لە نێوان خۆم و هاوسەرەکەم. لەوە ئەچێت ئەمەی دوایی بێت. بە تایبەتی کاتێک خۆم ئەبینم چۆن ئەو پەیوەندیە نزیکانەی گیانیان بەسەر یەکەوە دەرئەچێت و کارم تێیەکات. بۆ چەند ساڵێ ئەچێت هەموو ڕۆژێک تووشی ژن و پیاوێکی پیر ئەبووم. پیاوەکە خانە نشینە و ژنەکەی کارەکات. پیاوەکە هەموو ڕۆژێک ئەجێت بۆ وێزگەی شەمەندەفەرەکە و چاوەڕێی ژنەکەی ئەکات. پاشان دەست لە ناودەست بەدەم قسەکردنەوە بەرەو ماڵەوە ئەگەڕێنەوە. ئەوەندە شیرینن پێکەوە کە ئەیان بینم خەریکە زراوم ئەتەقێت. بە جۆرێ شپرسە ئەبم
هەناوم خەریکە وەک دوو ماری لە یەک ئاڵا و پێچ پێدادێت. هەموو کاتێ دەست لە ناودەستی ئەو کەسەدا بێت کە لەگەڵی ئەژید لە توانای مندا نییە. لەوانەیە هەناسەم پێ نەدرێت ئەگەر ئەوها بژیم. یەکەم پەیامم بۆ ئەو کەسەی لەگەڵی ئەژیم ئەوەیە من تۆ نیم، تۆش من نیت. مێشک و لەشی خۆم هەیە و هی منن، تۆش مێشک و لەشی خۆت هەیە و هی تۆن. گۆرانیەکی ناسراوی فەڕەنسی هەیە ئەڵێت نازانم لەکوێوە دەست پێ بکەم و تۆ لەکوێوە کۆتایی پێبێنیت. ئای خودا، ئەگەر لەو دیدەوە تەمەشای بکەین لە پڕێکدا وا دەرئەکەوێت نامۆیی بوون مەرجێکی پێویستە بۆ ئەوەی ڕاستی خۆتت بۆ دەرکەوێت و بتوانیت خۆت بیت. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 20. لەم ڕۆژانەدا هاوڕێیەکی کۆنی یۆنانی میوان بوو لەگەڵ کچەکەیدا. بۆ 20 ساڵ ئەچوو کچەکەی ئەو ژنەی هاوڕێم نەبینی بوو. کاتێک باسی ئەوەمان کرد کە دوجار بە قژی کورتەوە بینیومە بەبێ سڵکردنەوەی یەکسەر وتی کەواتە ئەبێت لە ساڵی 1970 بوو بێت، چونکە تەنها ئەو ساڵە قژم کورد بوو. لەم 20 ساڵەدا کچێکی گەنجی جوانی قژدرێژی لێ دەرچوو بوو. پێستێکی گەنم ڕەنگ و خاوەن کارێکی پڕ لە ئەرک بوو. دکتۆری SOS بوو لە جنێف. لەبەر ئەوەی باوکی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان کاری ئەکرد، ئەم کچە لە چەندەها وڵاتی جیاواز گەورە بوو. زمانی فەڕەنسی، ئینگلیزی، یۆنانی، ئیسپانی، ئیتاڵی، هەروەها ئەڵمانی ئەزانی. هەستی بە نامۆبوون نەئەکرد لە هیچ شوێنێک و هیچ شوێنێکیشی بە ماڵی خۆی نەئەزانی. لە پڕێکدا وتی من تێئەگەم بۆ مرۆڤ کەسێکی بێگانە هەڵئەبژێرێت. ئەو جارێ شووی نەکردبوو. بێگانەکان ونن لە دنیادا، بەڵام پەریزادە خاوەنی دنیای خۆیەتی. بڕیار لە دەستی ئەودایە. ئەو بێگانە لە خۆی ئەگرێت و بە جیهاندا ئەگەڕێنێت. ئەیکا بەهی خۆی بێگانەکە تا ڕادەیەک ئەبێتە دروستکراوی دەستی شازادە، بەڵام بە یەکجاری ناتوانێت داگیری بکات. شازادە وا ئەزانێت بێگانەکە هەرامەیەک لە کۆڵەکەیدایە و ئەو بۆ خۆی لێی بێبەشە. بێگانەکە سەرڕۆیە و ئەوێرێت. ئەگەریش دەستی بە ڕوومە دابێنێت وەک ئەوە وایە سەر لە نوێ لەدایک بێتەوە. هەر بۆیە ژنە زیرەکەکان هەمیشە بێگانە سەرنجی ڕاکێشاون. پێنیۆلۆپا کە چاوەڕوانی ئۆدێسیۆسی ئەکرد زیرەکترین ژنی دنیا نەبوو، بەڵکو ژنێکی وا بوو لەوانەی پیاو ئاواتی بۆ خوازێت. پێنیۆلۆپا هەرگیز وەک خۆی لێ نەهاتەوە، بەڵام دولسۆزی ئۆدیسیۆس بوو بە پێی جێڕانەوەی هۆمیرۆسی کوێر ئەگەر بڕوای پێ بکەن. ئەمە لێکدانەوەیەکی نوێ بوو، تۆزێکیش فێمینیستانە. پێم سەیر نییە ئەگەر ژنان هەمیشە هەر فێمینیست بووبن. لە چێشتخانەیەکی ئیتاڵی دانیشتبووین و نانمان ئەخوارد لە ناو شاردا. هاوڕێکەم تا ئەو کاتە بێدەنگ بوو، بەڵام لە پڕێکدا دەستی بە قسەکردن کرد. کاتێک گوێی لە گوفتوگۆیە ئێوە ئەگرم زۆر شتەیە ئێستا لێی تێ ئەگەم کە پێشتر درکم پێ نەکردووە. ژنەکەی هاوڕێم شووی بە پیاوێکی ئەمریکی کردبوو. ئێستا جیابوونەتەوە، کەواتە ئەو بێگانەی خۆی دۆزیەوە و ونیشی کرد، یاخود لێی گەڕا بڕوا بەڕێی خۆیدا. ئەو تەنها بە بێگانە شووی نەکردبوو، بەڵکو وڵاتەکەی خۆی لە دەمێکدا جێهێشتبوو. هاوڕێکەم وتی هەرچۆنێک بێت دڵدانەوەیەکە کە ژیانی خۆ لە ڕووناچی ئەفسانەدا ببینی، بەڵام ئەترسام پیا هەڵدانێکی زیاد لە پێویست بێت. بە چ شێوەیەک؟ کچەکە بەدەمی پڕ لە خواردنەوە لە دایکی پرسی کە ببی بە بەشێک لە ئەفسانە وەک ئەوە وایە ببی بە بەشێک لە شتە بێماناکان. ژیانی زۆربەی کاتەکان لە وردەواڵەی بێمانە پێکاتووە، وەک ئەوەی مناڵێ دروستکەی لە کاتێکدا مەستی، یان کەسێک بناسیت کت و مد ئەو کاتەی ئەتەوێت بچی بۆ سینەما. چەندەها شتی تری لەو بابەتە. بەیانیەکیش لە خەو هەستی ئەبینیت ئەو کەسە بێگانەیەی لەگەڵی ئەژیت بەڕاستی نامۆیە پێت. ئەو کاتە هیچ ئەفسانەیەک یارمەتیت نادات، بەڵکو پارێزەرێکی لێهاتوو باشتر بەهاناتەوە دێت. هەندێک شت هەیە لەم ژیانەدا لەگەڵ کاتدا فێری ئەبین. یەکێ لەوانە ئەوەیە هەندێک گفتوگۆ بەوە کۆتایی دێت بەشداربووەکان بەسەر و ماڵ پارێزگاری لەو جۆرە ژیانە ئەکەن خۆیان هەڵیان بژاردووە. ئەمە ئێمە لەو جۆرە گفتوگایانە بوو. کچەکە لە بێگانەبوونیدا جۆرێ لە خۆهەڵکێشانی ئەبینی. منیش جیاوازیەکم لە نێوان هەڵوێستی کچەکە و دایکەکە ئەبینی. ئەم توانی تا بەیانی بەو جۆرە دانیشین و بدوێن بێ ئەوەی بگەینە خاڵێکی هاوبەش. ئەمەش ئەوە ئەگەیەنێت هەرسێکمان ڕاست ئەکەین. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 21.
کاتێک لە چێشتخانەکە هاتینەوە دەرەوە باران بە شەستە ئەباری. لێیۆنان بەم بارانە ئەڵێن پشیلە ئەبارێت. بەڕێگاوە بووم بەرە وێزگەی شەمەندەفەرەکە ئەڕۆیشتم. خەیاڵی شملای قسەی کچەکەی هاوڕێم بوو. لە سەرەتاوە بەلامەوە شتێکی ئاسایی بوو پێش ئەوەی بیویری لێ بکەمەوە. کاتێ وتی هەرگیز بە یۆنانی خۆشەویستیم نەکردووە، ئاخۆ ئەبێت چۆن بێت. من و دایکی هەردووکمان ئەمانتوانی بۆ باز بکەین. هەر یەکەمان لای خۆیەوە بە یۆنانی عاشق ببووین. هەوڵم دا تاقیکردنەوەی خۆم لە خۆشەویستی یۆنانی کۆ بکەمەوە. لە هەمان کاتیشدا بۆ پەنایەک ئەگەڕام لە ترسی بارانەکە. بێگومان شتێکی حاشا هەڵنەگرە خۆشەویستیکردن بە زمانی خۆت شتێکی تایبەتیە. لەوە ئەچێت سروشتیترین شت بێت. مرۆڤ گیانێکی هەیە و ئەو گیانەش زمانی خۆی هەیە. کاتێک وەک بێگانە ئەژیت ئەبێت زمانێکی تر بۆ گیانت پەیدا بکەیت. ئەمەش ئاسان نییە. هەستەکان دوای هەندێک شوێنەوار و وێنە ئەوکەون کە بێزمانن. خۆشەویستی یۆنانی بەوە ناسراوە. تیایدا وشە زاڵ و سەروەرە. بە وشە خۆشەویستەکەت ئەکەی بە مناڵێک کە ناسکێشانی ئەوێت. ئەوەی ئەو وشانە بەکاردێنێت بەرپرسیاری ئەو پەیوەندی خۆشەویستی ئەگرێتە ئەستۆ. لێرەدا مرۆڤ هەوڵ ئەدا بیسەلمێنێت نیشانیدا چەند بەرامبەر خۆشەویستە لە جیاتی ئەوەی کەسی عاشق هەستی خۆی دەربڕێت کە چەند عاشقە. لە زمانی سویددا شێوازێکی تر ئەگرێتە بەر. لێرەدا ئەوە زۆر گرینگە ئەوە نیشان بدەیت کە تۆ چەند عاشقت هەیە بۆ ئەو کەسەی خۆشت ئەوێ. ناوەڕۆکی ئەو جیاوازیە بێمانە نییە لە نێوان ئەو دوو جۆرە عاشق بوونە. دراما سویدیەکە ئەگاتە لووتکە کاتێ خۆشەویستەکە ئەمرێت و هەستی خۆشەویستی تەواو ئەبێت. ناتوانێت خۆشەویستی بدەی بە کەسێک هەستت بۆی نەبێت. هەموو ئەزانین هەستەکان دێن و ئەڕۆن. پێویست ناکە خۆ بە خۆوەری بگری. کاتێ یەکێ خۆشەویستی بۆت نەمێنێ پەیوەندی تایبەتی بە تۆوە نییە، بەڵکو ئەو کەسە هەستی خۆشەویستی تێدا نەماوە. ئەگەرچی ئەمە هیچ لە ئازاری جیابوونەوە و دابڕان کەم ناکاتەوە. لە ڕاستیدا ئەو کەسە داماوە هەستی خۆشەویستی تیادا نامێنێ. درامای یۆنانیەکە جیاوازە. لەو شوێنە دەست پێ ئەکات کە سویدیەکە کۆتایی دێت. کاتێ یۆنانیە گەیشتە ئەو شوێنەی خۆشەویستەکەی خۆشی ناوێ وا لێکی ئەداتەوە ئەو خۆی شایانی ئەو خۆشەویستیە نییە. بۆیە زۆر ئەستەمە ئەگەر یەکێ پەسەندت نەکات. خەمەکە هەر ئەوە نییە خۆشەویستەکەت تۆی ناوێ، بەڵکو تۆ خۆت هەست بەبێ نرخی خۆت ئەکەیت. ئالێرەوە کاری تۆڵەسەندنەوە دێتە ئاراوە و ئەبێت بە بەشێک لە خۆشەویستی یۆنانی. ئەمە بە ئاشکرا باز ناکرێت. ئەو کاتەی گەنج بووم لە یۆنان هەفتە نەبوو لە ڕۆژنامەکاندا ئەوە نەخوێنمەوە چۆن ئەو ژنە دڵشکاوانە دەرمانی سوتێنەریان کردووە بە دەموچاوی خۆشەویستەکانیاندا. هەندێک جاریش لە بێهودەییدا بە دوومچاوی خۆیاندا. تۆڵەکردنەوەی پیاوان لە ژنان زۆر وەحشیانەتر بوو. ئەوان چەکی جۆراوجۆریان بەکارەهێنا. لەوانە چەقۆ زۆر باو بوو. جارجاریش گوێت لێ ئەبوو ئەوترا وەک بزن سەری بڕیوە. هەموو ئەمانە وای لێکردم حەز و گەرمیم نەمێنێ بۆ خۆشەویستی یۆنانی، بەڵکو بە پێچەوانەوە پێم وابوو زیرەکیە خۆتی لێلادەیت. تەنانەت پلاتۆنیش چەندین بەڵگە ئەهێنێتەوە لەسەر ئەوەی وا باشترە لەگەڵ کەسێکدا بژیت عاشق نەبێت وەک لەوەی لەگەڵ یەکێکدا بژیت عاشق بێت. لەبەر هیچ نەبێت لەبەر ئەوەی زۆرن لەوانەی عاشقت نین. بە شێوەیەکی تر لە خۆشەویستی یۆنانیدا ئەبێت شتێک گڵ بدەیتەوە وەکو احتیات. ئەمە لەگەڵی دروست کراوە. لە سویددا وا نییە. بە هەر حاڵ ئەوەندەی لێ تێگەیشتوم. ئەو جیاوازیەش لە نێوان خۆشەویستی یۆنانی و سویددا کارتێکردنێکی خۆی هەبووە لەسەر ژیانم لە سوید. لێرەدا نامەوێت باسی بکەم بە چ شێوەیەک، چونکە زۆر تایبەتین. بەگشتی ئەتوانم بڵێم هەمیشە لە پێشبڕکێی خۆشەویستیدا کەوتومەتە لایە هەڵەکەوە. وا تامەشاکراوم کەمتر خۆشەویستیم دەڕبڕیوە. کەچی لای خۆم پێچەوانەوە زۆرم دەربڕیوە. زۆر شت هەیە درکی پێناکەیت کاتێک وڵاتەکەی خۆت جێهێڵیت. لەو بڕوایەدا نیت هەر لەوێەوە بنەمای چەندەها شت لەگەڵ خۆتدا هەڵئەگریت. چەندوین شوێنەوار و وێنە هەیە لە ناو ڕۆح و گیانت کە لێت جیانابێتەوە. ئەمانە لە کۆتاییدا واد لێ ئەکەن ببیتە نامۆ لە وڵاتە تازەکە. کاتێکیش وەک نامۆ نەمایتەوە ئەوە ئەبێتە نامۆ لە بەرامبەر خۆتدا. ئەو کاتەش لە هەموو شوێنێک نامۆیت. ئەم بەشەش کۆتایی هات. بەشی 22. بەهار و پاییزی ساڵی 1999 چەند سەفەرێکم کرد بەناو سویددا لە باشوورەوە بۆ باکوور. شوێنی وان بینی هەرگیز لەو بڕوایەدا نەبووم هەیە. وڵاتێکم بینی لە گۆڕاندا بوو.
چێ بڕوا ئەکات خۆشترین زەڵاتەی تەماتەم لە ڕیستۆرانتی ئانە خواردبێت لە ناوچەی ڕێدڤیک یان بەتامترین ماسی لە میوانخانەی ماتس لە شاری سترێمسۆند. سویدیەکان فێری خواردن دروستکردن بوونە. ئەمەش پەیوەندی بە بۆشە تایبەتیەوە هەیە کە لە قوتابخانە ئامادەییەکاندا کراوەتەوە بۆ خواردن دروستکردن. بەشێکی تریشی ئەگەڕێتەوە بۆ بوونی پەناهەندە لە وڵاتە. ئەو سەفەرانەم بەناو سویددا سوودی زۆری هەبوو. ئەگەرچی حوسەڵەم کورد بوو بۆ ناسینەوەی جۆرەها گوڵ و گوژ و گیا و دار و درەخت وەک چێشتی مجەوەری تێکەڵ ئەبوون لەم لاو نەم ئەتوانی بەباشی دارسنەوبەرەکان لێک جیا بکەمەوە. لە یەکێ لەو سەفەرانەمدا دارێکی زۆر گەورەی بەهێز و بەرزم بینی بە ئاسماندا چوو بوو وەک سوارەکانی سەردەمی ناوەڕاست غەمگین وەک شەرکەرەکانی خاچ. ئەو دارە سنجووی ناو دارستان بوو. بۆ یەکەم جار ئەو دارەم لە شێوێکی پڕ لە ئەستێرە بینی. بەڕێوە بووم بەرەو فرێمەستات ئەو شوێنەی هەرێمی خواروی ڕۆژئاوای بوو هیسلاند بە هێواشی ئەبوو بە هەرێمی ڕۆژئاوای ڤێستەریۆتلاند. بەڵێنم دابوو لەو سەفەرانەمدا بە بەردەوامی تێبینیەکانم بنووسمەوە. لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بەکەڵکم بێن ئەگەر هات و شتێکم نووسی لەسەر ئەم سویدەی بە چەرمەسەریەوە کردومەتە وڵاتی خۆم. بێگومان ئەو بەڵێنەی خۆم نەگەیاندە سەر. تا ئێستا هەرچی بەڵێنم بە خۆمدا بێت شکاندومە. هەرچۆنێک بێت لەم خاڵەدا دڵنیام. هیچ کەسێک بەقەت خۆم دڵی نەشکاندوم. بەڵام لیستێکم کرد لە ناوی ئەو شوێن و ڕووداوانەی لە مێژووی سویددا هەن و پێم وایە شایانی ئەوەن بخرێنە ناو توێی تێبێکی تەواوە. لە دەوروبەری ستۆکۆڵمدا هەندێک شوێن هەیە خەیاڵی بێسنوورم پاراو ئەکەن. پڕ بەدڵ حەز ئەکەم بیان کەم بە ڕۆمانێک. یەکێک لەوانە ناوچەی سکلاتیوسە. لە سەرەتای هەفتاکاندا بوو بۆ یەکەم جار هاتمە ئەم بەشەی ستۆکۆڵم. ئەو کاتە تازە یەکەم ئامێری چاپکەرم پەیدا کردبوو. لە دوای ماوەیەک ئامێرەکە خراپ بوو. وەستایەکم لەم نزیکانە دۆزیەوە بۆ چاکردنی. کاتێک وشەی ناشرینی سلاکت هیوسم بینی یەکسەر خەیاڵم چوو بۆ لای قەساوەکەی دەیەکەمان. ئەو پیاوە هەمیشە کۆمەڵێک مێش و مەگەز دەوریاندا بوو. زۆر حەزیان لە بۆنەکەی بوو. تەنانەت بۆ ناو کڵێساکەش لە کۆڵی نابوونەوە. کاتێک قەشەکە نوێژی بەسەردا ئەخوێند و نیشانەی خاچی ئەکرد بۆ پیرۆزکردنی ئەیوت کوڕی خۆم پیرۆزیت بەراورد ئەکرێت بە پیرۆزی فرانسیسکۆز ئەڤاسیسی قەشە. ئەو ئەیتوانی لەگەڵ باڵدارەکاندا بدوێ و تۆش لەگەڵ مێشەکاندا. ئەم ناوچەی سلاکتیوسە لەلایەکەوە بیرکردنەوەی ئەبردم بۆ پیشەسازی سەردەم و لەلایەکی تریشەوە بۆ ڕۆحیانەتی سەردەمی ناوەڕاست. وەک بڵێ لێرەدا گۆشت بابەتە هاوبەشەکە بوو. کرێکارانی ئێستای قەسابخانەکە لە شوێنی پیاوەکانی کڵێسا لە زەویەکەشدا جۆگەڵەی خوێن شۆڕ ببەوە و هەر وەک مارێکی خەواڵ و بریقەیە هات. ئەتوانی خۆت لە ناو خوێنەکەدا ببینی. هاواری مەمنونی بۆ شوێنێکی ئەوها کە لە جیاتی ئێمە بیر ئەکاتەوە و بیرمان ئەکاتەوە. ئەگەینا ستۆکۆڵم وەک تاجێکی دەرکاوی لێ ئاهات بۆم و گرێم ئەدا بەو چەند ساڵی تەنهایی و ناخۆشەی ئەو کاتە کە خۆی دابوو بەسەر هەست و بیرکردنەوەمدا. تەنانەت هەستەکانی شێوەی تایبەتی خۆیان هەیە لە جوڵەدا. عاشق بوون وەک سپرێنتەری وایە تا دێ پەلەتر و بەگوڕتر ڕائەکات تا ئەگاتە شوێنی مەبەست. هەر لەوێش کۆتایی دێ. هەستی تەنهایی لە ڕاکردنێکی ماراسۆن ئەچێ کاتێ هەنگاوەکانی هاوسەنگن. بێ پەلەکردن لەگەڵ بڕینی هەر کیلۆمەترێکدا لە خاڵی مەبەست نزیک ئەبیتەوە. بێ هەڵەشەبوون ئەگاتە خاڵی کۆتایی. بەڵام ئەوە کۆتایی نییە بەڵکو سەرەتایە. هەستی تەنهایی فێری ئەوەت ئەکات بە تەنیش دیوارەکاندا بڕۆی لە خەڵکی دوورکەویتەوە لەگەڵ خۆتدا قسە بکەی. سەیری خۆت نەکەی لە ئاوێنەدا. ئەخەویت بێ ئەوەی خەو ببینی. بێ هێواش لە خەو هەڵ ئەستیت. ئەو هونەرانە لە ستۆکۆڵم فێر بووم. لە کۆتاییشدا ئەو شارە بوو بە ماڵم. ماڵێک کە زۆربەی دەرگاکانی داخراوە. هەست ئەکەم چی لە پشت ئەو دەرگایانەدا ڕوو ئەدات. بەڵام بەشێک نیم لە ڕووداوانە. تەنانەت سەیرکەرێکیش نیم. بە کورتیەکەی لە دەرەوەی ئەو دەرگایانە وەستاوم کە گەنجتر بووم لە هەندێک لەو دەرگایانەمدا. هەندێک جاریش پیامدا کێشاوە. ئێستا وازم لەوە شێناوە. سەرنجام نازانم کامیان خراپترە. لەو دیوەی دەرگاکانەوە بیت یان ئەم دیوی. ئەمە دوا قۆناغی کاروانسەرای غوربەتە. کاتێک هیچ ئامێر و پێکارێک شک نابێ تا ژیانی خۆتی پێ بخەمڵێنیت. ئەوە لەوە ناچێت گرفتێکی گەورە بێت. بەڵام لای من کێشەیەکی گەورەیە. چونکە هێدی ئەو وێنەی لەسەر خۆتەتە تەنها شتێکە ئەمێنێتەوە و نافەوتێت. ئەم بەشەش کۆتایی هات.
بەشی 23ەم. جاری وا هەیە نازانی نامەوەی چییە و چۆنە، لە هیچ کون و کەلەبەرێکیشەوە هەست بەبوونی ناکەی. پاییزی ڕابردوو بوو لە بەیانیەکی ئۆکتۆبەردا لە شاری یۆنشۆپینگەوە لێم خوڕی بۆ ستۆکۆڵم. بەو ڕێیەدا تێپەڕیم کە لای ئەدا بۆ دوورگەی ڤیسینگوێ. لەم ساڵانەی دواییدا لەوانەیە 3 جار زیاتر بەو ڕێیەدا تێپەڕ بووبم. هەموو جارێکیش وتومە ئەمەوێت ئەو شوێنە ببینم، کەچی هەر بەسەریدا بازم داوە وتومە با بمێنێ بۆ جارێکی تر. ئەم جارەیان وام نەکرد. پێش ئەوەی بیر بکەمەوە خێرا لە ئۆتۆبانەکە لامدا هەتا گەیشتمە دەربەندی گرێنە. لەوێشەوە بە کەشتیەک پەڕیمەوە بەرەو دوورگەکە. هەموو ڕێگاکان نزیک نیوە کاتژمێری خایان. تاو تاو نەرمە باران ئەباری. لەو نێوانەشدا هەتا وەک حاجی لەقلەقێک لە ناو تەمدا سەری دەرەکات و ئاوها دەرەکەوێت. پڕ بەدڵ حەزم لێ بوو سەبیلەکەم پێ بکەم، بەڵام جگەرەکێشان قەدەغە بوو لە ناو کەشتیەکە. ئەرێ بیرم لە هیچ ئەکردەوە؟ نەخێر، هەرچەندە خۆشحاڵ و دڵخۆش بووم. وشە بیرکراوەکان و هێماکان لە قوڵایی ناخمەوە سەریان هەڵهێنایەوە. سروشتەکە وەک چڕینی گۆرانیەکی ئۆپێرا درێژەی هەبوو. شنەیەکی خۆشی لە ڕووناچیەکەدا بوو، وەک خەرمانێک ئاگر بگرێت، ئەوها بە دوای یەکدا ئاهاتن. بەخۆشی و ئەسپاییەوە لێم خوڕی هەتا گەیشتمە کۆشی نێس کە کەوتوبەوە لای تەپۆڵکەی باشووری دوورگەکە. هیچ کەسێک لەو ناوەوە دیار نەبوو. لە دەنجی شەپۆلەکانی دەریاچەی ڤێتەن نەبێت گوێت لە هیچ شتێکی تر نەئەبوو. ئەم نیشانەیەم خوێندەوە وا زانیاری لەسەر نووسرا بوو لەمەڕ کۆشکەکە، لەسەر ماگنۆس و لادۆلۆس و خۆشەویستەکەی. دوایی بە پەیژەکەدا چوومە ژۆرێکی بچووکترەوە. زۆر بە بێدەنجی ئەجوڵامەوە، هەروەک هەموو جارێک کە خۆم لە شوێنێکی نامۆ ئەبینمەوە. نەمەویست کەس هەستم پێ بکات، بەڵکو ئەمویست خۆم گوێم لە کەسی تر بێت. بێدەنجەکەم وای کرد ئەو کوڕکچە گەنجە ئەڵمانیا هەستیان بەبوونم نەکرد لەوێدا و بەردەوام بوون لە ماچوموچی خۆیان. کچەکە خۆی لار کردبەوە و بە قەراق پەنجەرەکەدا و وەک ئەوەی بیەوێ کوڕەکە و دەریاچەکەی خوارەوە بخواتەوە. لە سەرخۆ بە بزەیەکەوە گەڕامەوە دواوە. کوڕەکە لەوە ئەچێ زۆر پەلەی بوو بێت، چونکە جانتاکەی هەر بە پشتەوە بوو. ئەی باشە چۆن زانیم ئەڵمانین؟ لە ڕاستیدا گوێم لە کچەکە بوو وتی ئێس ئێست گۆتەس گێس گەنت. ئەمەش مانای ئەوەیە ئەمە شتێکی خوداییە، لەوانەیە مەبەستی خۆشەویستەکەیان بێت یان سروشتەکە. ئەو ڕۆژە یەکێک بوو لەو ڕۆژانەی نووسین بە تەنیشتمەوە بوو. دەستی بۆ درێژ کرده بووم. تەزوەکانی ڕاموسانم بیرکەوتەوە. پێستم و چورچی خۆشی پێدا ئاهات. پێم وانە بوو جارێکی تر ئەو هەستانم بۆ بێتەوە. هەستێکی هێمن هەروەک هەڵمی سەر دەریاچەکەوا بوو. بەڵام لە پڕێکدا لە جاجمێکی زبری ئاڵاندم و ئەو ئازارەی بە ئاگا هێنایەوە کە خەمی هەموو نووسەرێکە. هەرگیز ناتوانم شتێکی ئەوەندە جوان بنووسم. بە ئاگاهێنانەوەی هەستێکی لەو شێوەیە ویستی نووسینت کەم ناکاتەوە، بەڵکو بە پێچەوانەوە بەهێزتری ئەکات. تێگەیشتن لەوەی مرۆ هەموو کارێکی پێناکرێت لە ترس و لەرزی سەرنەکەوتنی کەم ئەکاتەوە. وەک ئەوە وایە باڵەکانت بشکێت، بەڵام ڕێگە لەوە ناگرێت ڕۆژێک لە ڕۆژان بتوانیت بفڕیت. ئەو هەستەم جارێک کۆتایی پێنەهاتبوو. کاتێک بیرێکی کتوپڕ بە مێشکم داهات، هەروەک هەنارێک دەم بکاتەوە لەبەر تیشتی هەتاودا. وشەکان بەرجەستەترن لە ژیان. کاتێک ئەنووسم هەمیشە بە بەهێزی و پێکەوە بەستراوی وشەکان بە شەڕ دێن لەگەڵم و بەرگری ئەکەن لە خۆیان. ئێستا تێ ئەگەم کەوانیە. مەبەستم ئەوە نییە وشەکان بێبایەخن و کەم ئەڵێن و کەم دەرئەبڕن، بەڵکو بە پێچەوانەوە وشەکان زۆر ئەڵێن. باشە چۆن بتوانم وەسفی ئاوێتەبوونی ئەو دوو لە شەگەنجە بکەم بە هەمان حەز و سروشت؟ ئایا ئەتوانم باسی ئەوە بکەم کە چۆن کچەکە تیشتی ئەدایە و لەو ڕۆژە نیمچە تاریک و پاییزەی ئۆکتۆبەردا؟ هەر وشەیەک بنووسم بینینەکەیم ڕوونتر و کۆنکرێتیتر ئەکات لە بەرامبەر ئەوەی لە ڕاستی دابینم. ئالێرەدا گەیشتمە ئەوەی کاتێک مرۆ هەر وشەیەک بەکارەهێنێت وەک زەنجی کلێسا وایە، زەنگەکان کەسی خواپەرست و خوانەپەرستیش بە ئاگا دێنینەوە. بەو شێوەیەش وشەکان هێمای تایبەتی خۆیان بەرز ئەکەنەوە و لە بەردەم هەر خوێنەرێکدا. لە کەسی هەست ناسک، کەسی ئاسایی، کەسی پڕخەیاڵ و کەسی بێئەندێشەش. نووسین ئەو کاتە وەک یانسیوی لێدێ. تێگەیشتنمان لە وشە نەبینرا و نادیارەکان ئەڤەستراکت لەیەکەوە نزیکە، بەڵام ئەو وشە کۆنکرێت و بەرجەستەکانە
کە بە شێوەیەکی جیاواز لێیان تێگەین. وشە ئەبستراک و نادیارەکان بە منزندە لێیان حاڵی ئەبین یاخود هیچ تێناگەین. ئەمە بۆ خۆی تێگەیشتنیەکی ترسناکە. پێشتر ئەتوانیت دڵی خۆت بەوە بدەیتەوە کە خەتا لە زمانەکەدایە. ژیان ئاسانترە لەگەڵ زمانێک نەتوانیت هەموو شتێک بڵێیت. بەڵام ئێستا مەیدانی جەنگ ئاشکرایە. لە سەرێکی جیهانە و لە سەرەکەی تری مرۆڤ و زمانێکی ناتەواو. کەسیش پەیوانیە بتوانێت لە جێنجێکی وادا سەرکەوتوو بێت. ئێستا زۆر بەڕوونی بۆم دەرکەوتووە. زمان لە جیهان گەورەترە. منیش پێویستە لەگەڵ زمانێکدا بژیم زیاد لە پێویست شت بڵێت. زمانێک لەسەر و هەموو شتێک دەربڕینی هەبێت. کەواتە وەک بڵێ لەگەڵ دوو پشکێکدا نووسبم لە ژێر سەرینەکەم. هەرگیز ناتوانم بڕوای پێ بکەم. ئای خودا، تۆ بڵێ لە نووسینش ببم بە نامۆ. هەناسەیەکم هەڵکێشا و فرمێسکێک لە لێواری چاوم لەنگەری گرت. لەوانە شەهی بارانەکە بێت و وا هەنووکە هێزێکی نوێی دایەوە بەرخۆی. ئەم بەشەش کۆتایی هات. بەشی 24. منیش وەک بارانەکە هێزێکم بەبەر خۆم هێنایەوە. بێبیرکردنەوە لێم خوڕی تا گەیشتمە دووڕیانێ لە چایەخانەیەکی بچووک لامدا. بارانەکەش تا ئاهات تونتر و بەخۆرتر ئەباری. ئەمەش خەیاڵی بردم بۆ لای برادێک لە قوتابخانەی سەرەتایی پێکەوە بووین. مووی سەری ئەوەندە زۆر بوو ناوچەوانیشی داپۆشی بوو. هەر لەبەر ئەوە نازناوی چەتریان لێ نابوو. کچە بەدەکانی قوتابخانەش ئەگەر دلۆ پێ باران بباریایە بانجی ئەمیانە کرد. بەڵام خوا بە دانایی خۆی لە شتێکی تردا تۆڵەی بۆ کردبەوە. ئەو کوڕە خۆشترین و بەسۆسترین دەنجی پێوە بوو. ئەیتوانی هەموو ئاوازێک بخوێنێ بێ ئەوەی سڵ بکاتەوە. هەر وەک ئاوی جۆگەلەیەک چۆن شۆڕ ئەبێتەوە بەرەو دەریا. زۆریش بڕوای بەخوا هەبوو. ئێستا بووە بە پینەدۆز و سێکوڕی هەیە. هەر سێکیان قژەکەی ئەمیان بۆ ماوەتەوە. جاروبار هەواڵیم پێ ئەگات کاتێک ئەچمەوە ئەسینە. هەموو جارێک بەڵێن ئەدەم سەرێکی لێ بدەم. بەڵام تا ئێستا نەم کردووە. لە ڕاستیدا لە بینینی وا ئەترسم. ئەو کوڕە مانایەکی گەورەتری هەبوو لە ژیانمدا بێ ئەوەی خۆی پێی بزانێت. جارێکیان لە پێشبڕچەیەکی گۆرانی وتندا بەشداری کرد. بەڵام وەریان نەگرت. ئەو کاتە تەمەنی هۆردووکمان 12 ساڵ بوو. پێم وابوو زۆر ناڕەحەتە کە وەرنەگیراوە خەفەتبارە. بۆیە ویستم تۆزێک دڵی بدەمەوە و پێم وت بێتاقەت مەبە. بە چاوە کاڵە قاوەییەکانی تێی ڕوانیم وتی تۆ پێت وایە بولبول خەفەت بۆ ئەوە خوات قەڵە ڕەشەکە حەزی لە دەنجی نییە؟ ئەم قسەیەم لەو کاتەوە تا ئێستا لەگەڵ خۆم هەڵگرتووە. هەموو جارێک دووبارەی ئەکەمەوە کاتێک ڕوبەڕووی ڕەخنەگری وا ئەبمەوە کە لێم تێناگەن. بەخۆم ئەڵێم بولبولی نەغمەدار نابێت خەفەت لە قڕەقڕی قەڵە ڕەشەکە بخوات. ئەمە ئەوە نەبوو کە ئەمیست باسی بکەم، بەڵکو ئەمیست ئەوە بڵێم لەوە ئەترسم ئەو برادەرە ببینم. گومانی ئەوە ئەکەم لە دوای نیو کاتژمێر دوای جێڕانەوەی یادگاریە کۆنەکان ناچار بیندان بەوە دابنین هیچمان پێ نییە بە یەکتری بڵێن. ئەبێت دام بەوە دابنین کە بووینەتە نامۆ لە یەکتر و لەوێشەوە بووینەتە نامۆ لە بەرامبەر خۆماندا. هاوڕێی منداڵیمان ئاوێنەیەکیان بەشانەوەیە ئەگەر تەماشای بکەین وێنەی کەسێک ئەبینین کە ئێمە نین. ئەو بیرەوەریەکانمانە جارێکی تر ئەیانەوێت شتەکان دروست بکەنەوە. شتی وامان بیر دێتەوە کە هەرگیز ڕووی نەداوە و نەوتراوە. ئێمە خۆمان دروست ئەکەینەوە کاتێک ئەمانەوێت مەرقەت بۆ یاد و بیرەوەرەکانمان دروست بکەین. بێهیواییشمان لە دەریاچەی ڤێتن قوڵتر ئەبێت کاتێک بۆمان دەرئەکەوێت پەرزگەی بیرەوەریەکان لە ڕاستیدا لە کولانەی مریشک بەولاوە هیچی دی نەبووە. وەک بڵێ بە دەوری خانوویەکدا کۆڵەکەکانی خۆماندا ئەکوتین. ئەو خانووە بۆ خۆی نەماوە. هاوڕێیەکی مناڵیم لە شاری زیورخ ئەژی لە سویسرا. ئەو زوو سەفەری کرد بەرەو دنیایەکی گەورەتر و بوو بە کەشتیوان. جارێک بەڕێکەوت لە ڕۆژێکی زستاندا چاوم پێکەوت لە سلۆت برۆن لە ستۆکهۆڵم. بینینەکەی زۆر چاوەڕوان نەکراو بوو. کەشتیەکەی لە فریهامن ڕاگرتە بوو. هەردووکمان زۆر خۆشحاڵ بووین بەو ڕێکەوتە ئەگەرچی زۆر کورت بوو. تەنها توانیمان بیرەیەک پێکەوە بخۆینەوە. ئیتر ئەو ڕۆی بەرەو دنیایەکی گەورەتر و منیش بە پیاسە شۆڕ بوومەوە بۆ ناو شار. لەو ماوە کورتەی پێکەوە بووین بۆی جێڕامەوە چۆن لە هاوێنی هەمان ساڵدا لەو دورگەیەی تیایدا لەدایک بووە لە قەلاغ دەریا یەکەم خۆشەویستی خۆی ئەبینێت. ئەو یارە کۆنە کێشی 30 کیلۆ چوو بەوە سەرەوە. سەرنجەمدا و بیرم کردەوە ئەمە بۆ تۆ بوو ئەو هەمووە داڵغێم لێ ئەدا؟ ئەمەی جێڕایەوە بۆ خۆی پێ ئەکەنی. ئەی ئەبێت ئەو ژنە چۆن بیری کرد بێتەوە کاتێک ئەمی بینیوە. ئەو باسەمان نەکردەوە. هەر وەک چۆن کاتێک چاومان بە یەکەوت هیچمان نەوت لەوانە شەڕێگامان بە خۆمان نەدابێت بە تەواوی سەرنجی یەکتر بدەین. بەڵکو یەکسەر بووینەوە بە دوو منداڵی 12 ساڵ دڵخۆش بەوەی نیوەی کاتژمێرمان بەسەر برد لە دەرەوەی بازنەی کات و وەختدا. 10 ساڵ دوای ئەوە بینیمەوە لە زیورخ. ژنی هێنابوو، چێشخانەیەکی کردبووە و 2 کچ و 2 کوڕیشی هەبوو.
جارێکی تر توانیمان پێکەوە پێ بکەنین لە ڕاستیدا تەنها شتێکیش بوو کە ئەمان توانی پێکەوە بیکەین ژیان لە یەکدی جیای کردبووینەوە هەردووکمان بە غەمگینیەوە ئەوەمان ئەبینی بەڵام ئەوەی پێمان کردمان زۆر پێکەنینن تەنانەت ئێستاش جاروبار تەلەفۆن بۆ یەک ئەکەین و هەر پێ ئەکەنین کوپێ قاوە بەدەستمەوەیە و لە قاوەخانەیەکی سەر ڕێگا دانیشتوم دیوارەکانی بە چەندەها ئەفیشی هونەرمەندانی ساڵی 50کان و 60کان ڕازاوەتەوە وێنەیەکی قەشەنگی هاریەی ئاندەرشۆن جوانترین وێنەی بیبی ئاندەرشۆن هەروەها ئینگریت تۆلێن لەوە ئەچێت لە فیزنگوێ وەخت بە شێوەیەکی تایبەتی بژمێرن ئەو ژنانە ئاوێنەی گەنجی من لە سوید کاتێک ئەو ژنانە گەنج بوون من مناڵکارێک بووم بەڵام ئەم وڵاتە نوێ واد لێ ئەکات لە سفرەوە دەست پێ بکەیتەوە هەروەکو سزا بدرێیت وایە وا خەریکە لەم وڵاتە پیر ئەبم کەچی زۆر نییە وڵاتێکی نوێ بوو بارانەکە نایەوێت لێ بکاتەوە هەروەها منیش ئەم بەشە کۆتایی هات بەشی 25 ئەو ڕۆژە پیرۆزە هێشتان تەواو نەبوو دڵی ڕەشی دوورگەکە جارێ خۆی نیشان نەدابوو سواری ئۆتۆمبیلەکەم بووم و دەستم کرد بەلێ خوڕین جارێکی تر بێبیرکردنەوە بەو نیازەی تۆ ناتوانی ژیان بدۆزیتەوە بەڵکو ژیان تۆ ئەدۆزێتەوە خۆم دایە دەستی ژیانەوە بە شێوەیەکی سروشتی کاتێک هونەرمەندێک وێنەی کەسێک ئەکێشێت مۆدێلەکە بە ئارەزووی هونەرمەندەکە ئەجۆڵێتەوە بەڵام هەندێک جاریش ڕوو ئەدا هونەرمەندەکە بە خواستی مۆدێلەکە ئەکات ئەو ڕۆژە هەستێکی وام بوو بە دوای ژیان کەوتەبووم مەبەست و نیازەکانم لەگەڵ جیهاندا مانای نەمابوو هەرچی وێنە و هاتچەشنەکان هەبوو خستمە لاوە گەورەی جیهان لەوەدایە لە هیچ شتێکی تر ناکات لە خۆی نەبێت کاتێک گەنج بووم وەک زۆربەی ئەوانی تر بە دوای جەوهەری جیهاندا ئەگەڕام ئێستا تێ ئەگەم جیهان جەوهەری نییە بەڵکو قورسایی هەیە جەوهەرەکەی لە مرۆڤ پێکاتووە هەستم بە ڕوت و قوتی ئەکرد لەو کاتەدا بەدەم حەزی ژیانەوە لێم خوڕی تا چاوم بە تابلۆی ڕێگاکە کەوت کە لێی نووسرا بوو گۆڕستانی ڕووسی لەوەتەی بیرم بێ پەیوەندیەکی تایبەتیم هەبووە بە گۆڕستانەوە ئەگەرچی هەرگیز لێی ورد نەبوومەتەوە بۆچی وەک بڵی لەگەڵمان لەدایک بووە بەڵام وانییە وەک چۆن هەندێک کەس ئارەزووی کۆکردنەوەی پولیان هەیە منیش ئاوها ئارەزووی کۆکردنەوەی گۆڕستانەکانمە ئەو کاتەی نامۆیی شوێنەواری دیار نەبوو بە سەرمەوە ئەگەڕام بەناو ئەم وڵاتە تازەیە بۆ ئەوەی شوێنێک بدۆزمەوە تیایدا بنێژرێم ئێستا تێ ئەگەم ئەو کاتە لاوێکی خوێنگەرم بووم لاوێکی وا لە مردنی خۆی پێی وابوو ئەتوانێت تۆڵە لە وڵاتەکەی بکاتەوە کە بێ سنوور بێ هیوای کردبوو یۆنان وڵاتێکە عاشق بوونی ئازارت ئەدات لە پێناو یۆناندا بمری یان یۆنان بتکوژێ دووشتی جیاوازە وڵاتەکەم منی کوشت لە سەرەتاوە مناڵیمی ژەهراوی کرد دوایی تەمەنی هەرزەکاریم لاویەتیم و پیاویەتیم بێکاری و ناڕەوایی کۆمەڵایەتی بێسنوور گەندەڵی سەرتاسەری و ڕاونانی کەسانی سیاسی هونەر و ئەدەبیش بەدەست کۆمەڵە کەسانێکی داخراوەوە بوو ڕاستڕەوەکان ژیانیان لێدزیم و چەپەکانیش بەسەر هاتەکەم بە کورتی یۆنان لەو کاتەدا وڵاتێکی ترسناک بوو ئەگەر مرۆڤ خۆفرۆش نەبوایە منیش بابەتی فرۆشتن نەبووم پەیوەندی بە ئاکارمەوە نەبوو بەڵکو ئەو خۆم تیا نەبوو زۆرێک لە ئێمە ئەو خۆمان تیا نەبووە بەڵکو بەڕەوشتی ڕاست و ڕوونی کەسی جوتیار پەروەردەکرابووین کە لەوێدا هەنجیرە و تەشتی شتنە فێری ئەوە نەبووین خۆمان هەڵبخەڵەتێنن و دژی ئەوانەش بووین خەڵکیان فریو ئەدا کاتێک نەمانویست وڵات جێبێڵین بووینە مایە سەریەشە بۆیان ئەگەرچی سەرنجامەکەی ئەوە بوو زۆربەی وڵاتی جێهێشت لەگەڵ ئەوەشدا وڵاتەکەی خۆمان خۆشەویست دەمە و عەسران لەگەڵ برادەراندا لە ژێر دارەکانی گۆڕەپانەکەدا گلەیی و دەردەدڵی خۆمان بۆ یەکتر ئەکرد بزە و خەندەی سەر لێوی کچە نەشمیلەکانیش بەدەم ڕۆیشتنی نەرمیانەوە یەکەم ئارەزووی بەهێزی مرۆڤیان زیندووە کردەوە ئێوارانیش وەک کراسێکی شەوانە لە ئاوریشم بەسەر لە شولاری ئەو کیژۆڵانەدا شۆڕ ئەبوویەوە لە کۆتاییدا ئەو وڵاتەم جێهێشت بۆ وڵاتێکی تر لە پاش ماوەیەک لەم وڵاتە نوێ ئەگەڕام بە دوای شوێنی ناشتنمدا وا دەرکەوت لە سوێت شوێن زۆرە هەڵی بژێریت لە دوانیوەڕۆیەکی تەڕ و باراناویدا بچووکترین گۆڕستانم دۆزیەوە لە نزیک دەی کۆم لە شیرکبی فێلایەک بە تەنیشتی گۆڕستانەکەەوە بوو سەگەکان ئەوەڕین مناڵان یاریان ئەکرد جۆگەلەیەکیش بە بێدەنجی بە تەنیشت ئەو مردوانە تێ ئەپەڕی کە ببوون بە خاڵک و خۆڵ لە ژێر زەویەکەدا ئالێرەدا مرۆ ئەتوانێت بنێژرێت لە ناو خەڵکەکەدا ئەو شوێنم بۆ ماوەیەکی زۆر لە شوێنەکانی دی پێخۆشتر بوو بەڵام لە دواییدا شوێنی تازەم دۆزیەوە بە تایبەتی گۆڕستانە چۆڵکراوەکان ئەوانەی چیتر مردویان لێ نانێژرێ ئەمانە لە هەرە جوانترینیان بوون گۆڕستانی ئینگلیز لە فۆڕوێ
سەرچاوەی ئیلهامە، بە هەمووی دەمەترێک لە دەریاکەوە دوور بوو. بایەکە دارسنەوبەرەکانی لار کردبەوە بەسەر ئەو مردووە نەناسراوانەدا. نەورەسەکان پۆل پۆل بە ئاسمانی گۆڕستانەکەدا ئەفڕین. هیچ ماڵێک لەو نزیکانە نەبوو، تەنها خانوویەکی چۆڵ نەبێت، کاتی خۆی جوتیارەکان تیایدا ژیاون. ئالێرەدا مرۆ ئەتوانێت بنێژرێت لە نزیکەوە وەکو دراوسێ. لە فیسنگوێ لەو ڕۆژە باراناویەی ئۆکتۆبەردا گۆڕستانێکی چۆڵکراوم دۆزیەوە. بە سەدەها ساڵ لەمەوبەر ڕووسەدیلەکانی شەڕ لێرەدا نێژرابوون. ئەو دیلانەی کۆشکی براهایان پێ دروست کردبوون. کە ئەژمردن، لاشەکانیان ڕائەکێشرایە خوارەوە بۆ ناو ئەو شیوەی دارلیمۆکان بە بەرزی تیایدا ڕواون. کۆمەڵێک جەستە بێناونیشان بە دڵی نامۆوە، بەدەم نزا و نوێشکردنەوە بە ئاسپایی خرابوونە ژێر ئەو خاکە تەڕەوە، هەتا شارەوانی بڕیاریدا یادیان بکاتەوە بە دروستکردنی چێڵێکی بەردین بۆیان. لێرەدا چەند خولەکێک وەستام، چاوەکانم داخست و ئەو چەوم وشەک وت کە بە ڕووسی ئەمزانی. هەستێکی زۆر سەیرم بۆ هات، نەمزانی بوو تۆ بڵێ بە هەڵە ئەو وشە ڕووسیانەم وت بێت یان ئەم شوێنە هەڵە بوو بۆ وتنیان. چەند وشەیەکی ترم بە یۆنانی وت، ئەوەشیان هەر لە هەڵە ئەچوو. وا دیارە ئەم دیمەنە هیچ زمانێکی تر تێناگات سویدی نەبێت. بیرم کردەوە ئالێرەدا ئەتوانی بنێژرەی، وەک نامۆیەک لە نێوان نامۆکاندا لێرە مردن سویدیە. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 26ەم. بەڵێ وایە مردنی یۆنانیش هەیە. ئەو مردنەم لە ڕیچە بینی. ڕیچە دەیەکی شاخاویە، چەند کیلۆمەترێک لە دەیەکەی خۆمانەوە دوورە، بەڵام لەوانەیە هەزارها مەتر بەرزتر بێت. باوکم چەندین ساڵ لەو دەیە مامۆستایی کردووە. هەر لەوێشدا یەکەم ژنی ئەمرێت و کوڕێکی تەمەن 2 ساڵە لە دوای خۆیەوە جێ ئەهێڵێت. باوکم چەند جارێک مامۆستایی کردبوو لەوێدا. دوای شەڕی دووەمی جیهانیش هەرگەڕایەوە بۆ ئەوێ. ئەم جارەیان منیش لە قوتابخانەکەی باوکم قەید کرام و هەر لەوێشدا بوو شەقازلەیەکم بەدەستی خوارد لەسەر ئەوەی ئەرکێکی قوتابخانەم جێبەجێ نەکردبوو. لەبەر ئەو بیرەوەریانە بوو ئەمویست ئەو شوێنە ببینمەوە. ئەوە شمبیرە چۆن بۆ یەکەم جار لە بەردەم کڵێساکەدا پارتیزانێکم بینی بەسەر ئەسپێکی ڕەشەوە. ئەو وێنەیە لە پاش چەندەها ساڵ لە مێشکمدا بە جۆرێک کاڵ بووبەوە، وەک ئەوەی ماسی ببینی لە قوڵایی دەریایەکدا. کەچی وا دەرکەوت ئەو بیرەوەریەم هەڵەیە. ڕاستە کلێسایەک و گۆڕەپانی لە دەیەکەدا هەبووە، بەڵام لەیەکەوە زۆر دوور بوون. لە مێشکی مندا وەک لە ناو نەخشەیەکی سەردەمی ناوەڕاست بە تەنیشتی یەکەوە بوون. ئەمەوێت قوتابخانەکە و ئەو خوانوە ببینم کە تیایدا ئەژیان. پێم وابوو زۆر بە ئاسانی بیان دۆزمەوە، بەڵام سەهوو بووم. هیچ شوێنێکی دەیەکەم نەناسیەوە. من وێنەی گوندێکم لەو بەرچاو بوو، لە خەیاڵدا بوو، پڕ لە مناڵ و هاتوچە و قەرەباڵغی و پێکەنین. دەیەکە ئێستا لە مردوویەکی ڕاکشاو ئەچێت. هەندێک پیاوی پیر لەژێر تەنها دارەکەی گۆڕەپانەکە دانیشتە بوون. قەرەجێکیش خەریک بوو دۆشەکی پێ ئەفرۆشتن. مامەگیان تۆ دۆشەکێک بکڕە، دوای یەک شەو نووستن 20 ساڵ گەنج ئەبیتەوە. ئەی دانەیەکت پێیە بۆ پیرێژنەکەم؟ بەڵام هەرزانتر لە هەندێک پێکەنینی ماندوو بەولاوە دەیەکە کوپ و بێدەنگ بوو. نە لاوێک نە ژنێک لەو ناوە دیار نەبوو. من و ژنەکەم پێکەوە ئەگەڕاین بەو ناوەدا تا چاومان بە ڕووبارێکی وشکەڵات و کەوت. ئەو ڕووبارەم بیرە کاتی خۆی زۆر بەلامانەوە ترسناک و بەهێز بوو. تووشی پیاوێک بووین هەر لە تەمەنی خۆمدا بەرەو گۆڕەپانەکە ئەڕۆی. لێم پرسی ئەگەر بتوانیت ڕێگای قوتابخانەکەمان پێنیشان بدات. بە تێڕامانەوە لێم ورد بۆ و ئەو پرسیارەی کرد کە هەموو جارێک لێم ئەکرێن. تۆ کوڕی مامۆستاکە نیت؟ لە ژیانمدا کاتی وا هەبووە وەڵامدانەوەی ئەو پرسیارە وەک جیاوازی نێوان ژیان و مردن بووە. پەیوەندی بەوە بووە کێ ئەو پرسیارە ئەکات. زوو فێری ئەوە بووم گوێ لە دەنجی خەڵکی بگرم تا بیان ناسمەوە. فاشیستەکان لەو کاتەدا تۆڵەیان لە منداڵی مامۆستاژە کردەوە، بەڵام ئێستا پێویستیم بەوە نییە بیشارمەوە. بەڵێ کوڕەکەی مامۆستام ئەو پیاوە لە خۆشیاندا قوڕی پڕ بوو لە گریان، دەرکەوت هاوپۆلی یەکتر بووینە. ئەو کاتە هەردووکمان 7 ساڵان بووینە. سەیرە چۆن منی بیردێتەوە. ئەبێت لەبەر ئەوە بێت کە لە بەردەمی داوەستاوم و بچووک بوومەوەتەوە بەقەت باڵای بیرەوەریەکانی. هەندێک شتی بۆ گێڕامەوە لە بیرم نەماوە، وەک ئەوەی زۆر زیرەک بوومە لە پۆلەکەدا و هەموو ئەوانەی تر بەراییان پێم هاتووە. شتی وان بەبیر نایەتەوە. منیش ئەو شەپازلەیەم بۆ گێڕایەوە کە خواردبووم بەدەستی باوکم. نەخێر لەوە ئەچێت لە مەشدا هەڵەبم. ئەو بەباشی بیری دێتەوە ئەوە من نەبوومە شەپازلەم خواردووە. ئەی کەواتە چێ بوو؟ ئەوە من بووم. ئەوە بۆ جارێکی تریش دووبارە ئەبێتەوە. ناتوانی دڵنیابیت لە بیرەوەریەکانت. ئێکەواتە ناتوانم بڕوا بە بیرەوەریەکانی ئەویش بکەم. بەڵام یەک شت هەیە لە بەرژەوەندی ئەو برادرەیە. ئەو منی بیر دێتەوە، بەڵام من ئەوم بیر نایەتەوە.
ئەو دیدارە کتوپڕە لەوێ کۆتایی نەهات، بەڵکو کردینی بە میوانی خۆی و بردینی بۆ ماڵەوە. لە شەرابەکەیمان خوارد و گوێمان لە بەسەرهاتەکانی بوو، بۆی جێڕاینەوە چۆن کاتی خۆی لە دەیەکە ڕۆیشت بوو بۆ شاری پیریۆس. هەر لەوێش کارێکی باشی دەست ئەکەوێت وەک ئابووریزان لە کۆمپانیایەک. چەند ساڵێک لەمەوبەر تااقەتی شاری نامێنێت و ئەگەڕێتەوە بۆ دەیەکە. ئێستا ژوالێرە ئەژی و پەشیمان نییە لە گەڕانەوەی. ئەوەندە شت ڕوونادا لە دەوروبەری، بەڵام لای ئەو چەند شت کەمتر ڕوویدا باشترە. لێم تێئەگەی ئەگەر بڵێم تەنها ئاواتم ئەوەیە سبەینیش وەکو ئەمڕۆ بێت. من نەگەیشتومەتە ئەو شوێنە لە ژیاندا. چاوەڕوانی ئەوەش بووم بە بەردەوامی سبەینێ و ڕۆژەکانی دی پڕ بێت لە شتی تازە و نوێ، پڕ لە دیاری و میوەی نایاب. جارێک نەم ئەتوانی خۆم بۆ دوا ڕۆژ تەرخان بکەم. چەند ساتە وەختێک لە لای ماینەوە و دەنگ و باسی دەیەکەی بۆ باسکردین. چێ لە هەندەران ئەژی، چێ مردووە. ئەو قوتابخانەی باوکم تیایدا مامۆستا بوو، ئێستا بۆتە مۆزەخانە بە یارمەتی کەسێکی خەڵکی دەیەکە کە لە ئەمریکا ئەژی. ئەو پیاوە لە ناخۆشترین بارودۆخدا دەیەکە جێ ئەهێڵێت. فاشیستەکان باوکی ئەکوژن کە کوێخای دەیەکە بوو. ئیتر ئەو تەنها فریای ئەوە ئەکەوێت سەری خۆی ڕزگار بکات. دایکم دایکی گیانی ئەو پیاوە بوو. زۆر هەوڵمدا بیبینم کاتێک چوم بۆ مۆنەڤارسی. ئەو شوێنەی خانوویەکی بۆ خۆی و ژنە یۆنانی ئەمریکیەکەی تێدا دروست کردووە. داوام لە هاوپۆلە منداڵیەکەم کرد گۆڕستانەکەی دەیەکەم پێنیشان بدات. ماریا ژنی یەکەمی باوکم لەوێ نێژراوە. ژنی یەکەمی باوکم لەوە ئەچێت وتنی بەدەم ئاسان بێت، بەڵام وانییە. لە ژیانمدا زۆر بیرم لەو ژنە کردوتەوە. داوام لە باوکم ئەکرد بۆم باز بکات چۆن بۆ یەکەم جار یەکتریان بینیوە. ماریا چۆن بووە؟ باوکم وێنەیەکی ماریای هەبوو، تەنها وێنەیەک، کچێکی جوان بە نیگایەکی نەرم و زیندووەوە، وەک بڵێ ئەو کاتە زانیەویەتی چی چاوەڕوانی ئەکات. تەمەنی تەنها 22 ساڵ بووە کاتێک بە نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک ئەمرێت. ئەمیست گۆڕەکەی ببینم. ئەو برادەرەی قوتابخانەم ئەیزانی گۆڕەکەی لەکوێیە، بەڵام پێم وانە بوو لە دوای ئەو هەموو ساڵە شوێنەواری مابێت. ماریا لە ساڵی 1926 مردووە. گۆڕستانەکەش بچووک بوو. مردووە تازەکان شوێنی کۆنەکانیان ئەگرتەوە. ئەو برادەرە بردمانی بە ڕێچکەیەکی باریکی پڕ لە هەڵبەز و دابەست. لێرە و لەوێش وەک بەشێک لە زەوقی یۆنانی بەشێک لە ڕێیەکە قیرتاو کرابوو. پلەی گەرماکەش تۆزێک بەرز ببەوە. بۆڵە ترێکان سەریان دەرهێنا بوو، زۆری نەمابوو پێ بگەن. دارسەروەکانی گۆڕستانەکە ئێجگار بچووک بوون. چۆڵکردنێکی تەواو بە گۆڕستانەکەەوە دیار بوو. هیچ گوڵێکت نەدەبینی بەسەر گۆڕەکانەوە. لەوە ئەچوو لە مێژ بێ کەس نەمرد بێت. هاتینە سەر گۆڕەکەی ماریا. خاچەکەی کەوتبووە ژێر خاچێکی ترەوە، بەڵام بۆمان ڕاست کردەوە. نووسینی سەرکێڵەکەم خوێندەوە. بەڵێ ئەو بوو. دەست و خەتی باوکم ناسیە، بەڵام دیارە کەسێکی تر لەسەر بەردەکە هەڵی کەندووە. لە کۆنستاتین ئۆپێل لەدایک ببوو، لێرە مردبوو. سەفەرێکی دوور و درێژ بۆ ئەو ژیانە کورتە لێرەدا لە ناکاو لە کەسوکاری قوربانی ئەستۆنیا تێگەیشتم کە شوێنێکیان ئەویست تابیکەن بە کۆڕستانی ئازیزانیان. ئێستا ئەتوانم بڵێم ماریا لای من مردووە، مردنێکی یۆنانی. ئەم هەرێمە تەنها لە زمانی یۆنانی حاڵی ئەبێت. تەنانەت ژنەکەشم هەستی بەمە کرد، بۆیە هەتا چوینەوە ناو دەیەکە هیچی نەوت. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 27. ئەوەی مابوو لە دەیەکەدا بینیم ئەو خانووە بوو کاتی خۆی تیایدا ئەژیاین و شتێکی کتوپڕی تر. ئەو برادەرە بردمانی تا بەردەرگاکەی حەوشە. خانووەکە خەریکی دروستکردنەوە و چاکردنی بوون. ئەو شوێنە بەرزەم بیر کەوتەوە لە ناو باخچەکەدا بوو، بەڵام هیچ هەستێکی تیانە بزواندم. لە دەرگاماندا سەرسامکردنەکە لێرەدا بوو. پیاوێکی تەمەن مامناوەندی بە زەردەخەنەیەکەوە دەرگاکەی کردەوە. ئەو زەردەخەنەیەم بیرە، بەڵام لای کەمەوە 50 ساڵ ئەبێت نەمبینیوە. برادێک بوو زوو کۆچی کرد بۆ ئەمریکا. لەوێدا ببوو بە خاوەن چێشتخانەیەکی سەرکەوتوو. باوکی هەردووکمان هاوڕێی نزیکی یەکتر بوون. بەیەکەوە سەیرانیان ڕێگە خست. بەیەکەوە هەواڵنامەی دەیەکەیان دەرئەهێنا. بەرهەمی شانۆییان ئامادا کرد. بە کورتی ئەوان ڕۆشنبیری چەپی ناو دەیەکە بوون. باوکم بازێکی گەورەیدا لەسەر ئەو کارانەی. برادەرەکەی بازێکی گەورەتر. ڕاستڕەوەکانی یۆنان بە بەرچاوی خێزانەکەیانەوە کوشتیان. ئێستاژ ئەو برادەرە هاتۆتەوە خانووەکەیان ئاوەدان ئەکاتەوە کە باوکم کاتی خۆی بەکرێ گرتبووی. ئەوە کەسێکی تریشم بینی یادەوەری لە من باشتر بێت. ئەوە تا ئەو ژوورم نیشان ئەدات کاتی خۆی تیایدا نووسبووم. ڕەنگی بۆیەی دیوارەکانی کاڵ ببەوە. بنمیچەکەش پەڵەی گەورەی شێتەڕی پێوە بوو. هیچم بیر نییە تەنها ڕەنگی شینی دیوارەکان نەبێت.
دوایی چوینە باخچەکەی پشتەوە ئاودەستەکە لە شوێنی خۆی مابوو لە پڕێکدا هەموو شتەکانم هاتەوە پێش چاو دایکم کاتی خۆی ئەو ناوەی ڕازاندبەوە بە ئینجانەی ڕێحانە ئێستاش هەمان بۆنی جارانی هەیە تەنها بۆنەکانە بەڕوونی و بە بەرجەستەیی شتەکانمان بیر ئەخەنەوە هەموو ئەمانە ئەزانین بەڵام چەند جار پیایدا تێ ئەپەڕین ئەو برادرە نەیهێشت بڕۆینانی ئێوارەمان پێکەوە خوارد گۆشتی بەرخ و زەڵاتەی تەماتە و پەنیری مەڕمان بە ئیشتیهایەکی زۆرەوە خوارد وەک بڵێ ئەمانویست تۆڵەی هەموو ئەو ساڵانە بکەینەوە لە ناو بۆنی نامۆییدا لە دەستماندا بوو هەستی ئەو کاتەمان ئەوها بوو ئەجینا ژیربێژیمان لە ئاوازێکی تر ئەخوێن ئەو ماڵ و خێزانەکەی لە نیویۆرک و منیش لە ستۆکۆڵم ئەو نەی ئەویست بە یەکجاری بگەڕێتەوە و لێرە بژی تەنها هاوینان نەبێت بەدەم وردەگلەییەوە وتم بووینەتە گەشتەوەر لە وڵاتەکەی خۆمان نەخێر ئێمە گەشتەوەر نین ژنەکەت گەشتەوەرە ئێمە نامۆین لێرە هاوسەرەکەت خۆشی لە وڵاتە ئەبینێت کەچی منی تۆ شینی بۆ ئەکەین شەو داهاتبوو کاتێ دێی ڕیچەمان جێهێشت لەو ڕێگا پێچاو پێچانە بەهێمنی لێم ئەخوڕی شەوە زەنگەکە جیهانی بچوو کردبەوە و ئەوەندەمان ئەبینی کە گڵۆپی ئۆتۆمبیلەکەی بەرئەکەوت ڕوو لە خوار نەبێت چەند ڕووناچێکمان بەرچاو کەوت ئەو دەیی تیایدا لەدایک بووم کەوتۆتە ئەو خوارەوە دەی مولایی لە 7 ساڵیدا بارمان کرد بەرەو ئەسینا لەوێدا پێم شەرم بوو بڵێم خەڵکی ئەوێم ئەموت خەڵکی سپارتام کە لە دەیەکەی خۆمان گەورەتر بوو پێم وابوو زیاتر ڕێزم لێ ئەگرن ئەگەر بڵێم لەوێوە هاتووم پێویستمان بە خۆدەرخستن و خۆنیشاندان بە بەرچاوی کەسانی ترەوە گفتوگۆیەکی ئەنتیکیم بیر ئەخاتەوە تۆ ئەوەندە ناسراو نەئەبووی ئەگەر ئەسینایی نەبوویتایە کەسێک بە ئەلکیبادەسی وت ئەویش وەڵامی دایەوە تۆ ئەوەندە ناسراو نەئەبووی ئەگەر ئەسیناییش بوویتایە ئەو دوو بۆچوونە لەوە ئەچێ هەردووچی ڕاست بێت هەردووچی ئەناسمەوە گلەیەکە و وەڵامەکەش هەندێک جار ئەو پرسیارەم لێ ئەکرێت ئایا سەرکەوتنم وەک نووسەرێک و گرنگی پێدانم زیاد لە پێویست لەبەر ئەوە نییە بێگانم هەندێک جاریش لێم ئەپرسن ئایا لە وڵاتەکەی خۆشم ئەوها بایەق بە نووسینەکانم ئەدرێت ئەگەر وەڵامی هەردوو پرسیارەکە بە بەڵێ بێت هیچ شتێکم لە ڕیشەوە ئەگۆڕێت ئەو پرسیارانە هەستێکی فرە ناخۆشم لا دروست ئەکەن هەستێکی وا کە خۆم بە بلۆفلێدەر دێتە بەرچاو هەست ئەکەم وەک ساختەچی ئێستا نا ئێستا ئاشکرا ئەبم بە تایبەتیش کاتێک هەستێکی وام هەیە ئەوە من نیم ئەنووسم بەڵکو کەسێکی ترە لە ناخمدا و ژیانێکی سربەخۆ ئەژی بەدەر لە ژیانی خۆم ئەمە درۆ نییە بەڵکو ڕاستیەکی ڕوت و قوتە کاتێک ئەنووسم هەز ئەکەم وەک سوارێکی نەشارەزا کەسێک بەسەر ئەسپێکی پێشبڕکێوە دایناوم تەنها دوای ئەسپەکە ئەکەوم و خۆم ئەگرم تا ئەو شوێنەی ئەتوانم کاتێکیش کە گەیشتینە شوێنی دیاریکراو کەس ئەسپەکە نابینێت بەڵکو من ئەبینن بەشان و باڵی شکاوەوە دێمە خوارێ بێگومان هەر کەسێک لە شوێنی من بێت خۆی بە ساختەچیدا ئەنێت و ئەترسێت ئاشکرا بێت لە ناو خەڵکیدا خەڵچینە سەیری بکەن لەمە زیاتر نەبوو لە هەمان کاتدا ئەزانم ئەوانی تریش ئەترسن لەوەی بلۆفلێدەری ئاشکرا بکەن ئاشکراکردنی ساختە هەروە خۆڕایی نییە هەر ئەمەشە ناوەڕۆکی بلۆفلێدان بە ئارامیەکی زیاترەوە بەرەو گوندەکەی خۆمان لێم خوڕی هەر چۆنێک بێ لەوێدا ساختە نیم بگرە لەوێ خودی خۆشم نیم تەنها و کوڕە بچووکەکەی مامۆستام ئەم جاریان تااقتم نەبوو سەر لە نوێ ببمەوە بەو کوڕە بۆیە لێم خوڕی بۆ دەیەکی تر ئەم زانی لەوێدا ئوتێلی تازەیان هەیە وەرزی گەشت و گوزاریش بەرەو تەواوبوون ئەچوو پێم وابوو بە ئاسانی ژوورێکمان دەست بکەوێت کاتێک ناوی خۆمان نووسی و خاوەنی ئوتێلەکە ناوەکەی بینیم یەکسەر ئەو پرسیارە لێکردم کە ئەترسام لێم بکرێت تۆ کوڕی مامۆستانیت دوایی دەرکەوت ئەو پێی وابوو براکەمم ئەو دوانە هاوپۆلی یەکتر بوونە و باوکیشم مامۆستایان بووە بەهێمنیەوە پێم وت کوڕی مامۆستام بەڵام براکەم نیم بە ئاسانی وازی نەهێناوتی هەردووکتان زۆر لە یەکتر ئەچن ئەم بەشە کۆتایی هات بەشی 28م ئەو شەوە بە ناڕەحەتیەوە نووستم لە نیوەی شەودا بە ئاگا هاتم و ئەمزانی ئیتر خەوم پیادا ناکەوێتەوە لەسەر تەختی نووستنەکە زۆر ڕق بوو وەک بەرد ڕاکشابووم و بیرم لەوە ئەکردەوە چ وەڵامێکم ئەبێت ئەگەر یەکێک داوام لێ بکات پوختەی ژیانی خۆمی پێ بڵێم چەند مانجێک لەمەوبەر بۆ جارێکی تر برادێکی کۆنی سویدیم بینیەوە ناوی ئۆکەلۆفێگرێنە کاتی خۆی مامۆستان بوو لە ستۆکۆڵم لەم 20 ساڵەی دوایی داوانەی فەلسەفەی ئەوتەوە لە شاری کارلستاد ئەو ڕۆژەی بەشی فەلسەفەی جێهێشت لە زانکۆی ستۆکۆڵم زۆر کەس پێیان ناخۆش بوو یەکێک لەوانە من بووم ئێستاش زۆر نییە خانە نشین بووە لە کتێبخانەی کارلستاد کۆڕێکم هەبوو ئەویش هاتە بوو دوای کۆڕەکە ڕۆیشتین بیرەیەکمان خواردەوە لە چێشتخانە کۆنەکەی ناو سەنتەری شار
باسی ژیانی خۆمانمان کرد و بۆ یەکتر لێم پرسی ئێستا خەریکی چیت؟ بە سادەیی وەڵامی دامەوە هیچ ناکەم، ئێستا کاتی پوختەکردنەوەی ژیانمە. هیچ شتێکم لەسەر وەڵامەکەی نەوت، بەڵکو بەردەوام بووین لەسەر قسەکردن. شتمان زۆر پێبوو بۆ یەکتر، زۆر قەرزاری ئەو پیاوەم. هیچ کەسێک بەقەد ئەو یارمەتی نەداوم لە سەرەتای ژیانم لەم سویدە. بە خەندەی گەرمی هانی ئەدام و زۆر بەپەرۆشەوە گوێی لێ ئەگرتم کاتێک بەو سویدە شەڕ و شەقەی ئەوسا قسەمە کرد. یەکەم پارچە شەعرمی لە گۆڤاری بۆ ڤێتنام بڵاو کردەوە کە خۆی دامەزرێنەری بوو. هەر لەو گۆڤارەشەوە نووسراوی ڕەخنەی ئەدەبی کە ئێستا دەرناچێت هاتەکایەوە. ڕەخنەی ئەدەبی مینبەری ڕۆشنبیرە لاوەکانی ئەو سەردەمە بوو. ئۆکە بۆ خۆی مەکۆ و هەڵسوڕێنەری بوو. هەمیشە ڕووخۆش و دەم بە خەندە بوو. لە هەمان کاتیشدا ڕۆشنبیرێکی کڵپەدار بوو. دایک و باوکی ئۆکە لە گەڕەکی هۆدینگە لە ستۆکهۆڵم ئەژیان. هەمان گەڕەک کە هاوسەرەکەمی تیادا گەورە بووە. هەر لە سەردەمی خوێندنی ئامادەییەوە یەکێ بووە لەو گەنجانەی دەور و نەخشەیان هەبووە لە ناو گەنجەکانی گەڕەکدا. قوتابخانەی ئامادەییشی بە پلەیەکی زۆر باش تاو کرده بوو. باشە بۆچی ئەوەندە باسی ئۆکە ئەکەم؟ بۆ ئەوەی چاکەی بدەمەوە؟ نەخێر، ئەزانم ئەو هەرگیز باسی خۆی ناکات. لەوانەشە پێی خۆش نەبێت باسی ئەکەم، بەڵام پێویستە بکرێت. هەندێک کەس نابێت هەروە بە ئاسانی ون بن. ئێستاژ وا لەسەر ئەم تەختەڕەقە ڕاکشەوم لە ئوتێلێکی گەشت و گوزاری دەی ئێلیەس. ئەو کاتە دارزەیتون بیر لەو قسەی ئۆکە ئەکەمەوە. وا دیارە بۆ منیش کاتی پوختەکردنەوە و لە بێژینگدانی ژیانم هاتووە. ئەبێت ئەنجامەکەی چۆن بێت؟ چەند زیاد و کەمی بێنێ؟ کاتی ئەوە هاتووە دەفتەری حیساباتم دابخەم. ئەبێت ئەنجامەکەی چ جۆرە ژمارەیەک بێت؟ سووریان ڕەش، وا خەریکە کاتژمێر ئەبێت بە 6. هەموو لەشم بۆ کوپێ قاوە و پێکردنی سبیلێ هاوار ئەکات. پوختەی ژیانم جارێ با بمێنێ، ئەبێت قاوەخانەیە بدۆزمەوە. خۆم گۆڕی و بە بێدەنجی چوومە دەرەوە. ژنەکەشم لەو بەری تەختی نووسنەکەەوە خەوتووە و دەستی لە ژێر ڕوومەتی داناوە، وەک بڵێ ئەویش بیر لە چارەنووسی خۆی بکاتەوە. تۆ بڵێ هیچ قاوەخانەیەک بەم بەیانیە زووە کرابێتەوە؟ پێم وانییە، بەڵام دەی ئێلیەس تەنها دەی جوتیارەکان نییە، بەڵکو هی ماسیگرەکانیشە. ماسیگرەکان فێرن، بەیانیان زوو ئەگەڕێنەوە لە ڕاوکردنی ئەو ماسیە کەمەی ماوە لە دەریای ناوەڕاستدا. کە هاتمە دەرەوە لە ئوتێلەکە پێویستم بەوە نەبوو زۆر بڕۆم بە شەقامە سەرەکیەکەدا تا قاوەخانەیەکم بینی کرابەوە. ماسیگراکان پێکەوە دانیشتە بوون و بەدەنجی بەرز قسەیان نەکرد. کە هاتمە ژوورەوە تەماشایان کردم و بەو ڕووەخۆشەی سەیری گەشتەوەری پێەکەن بەسەر سەلامیان کرد. ئەمیست بڵێم منی ژیۆنانیم، بەڵام لە شوێنی سروشتی خۆیدا نەبوو. سەرباری ئەوەی تااقەتی وەڵامدانەوەی ئەو پرسیارم نەبوو کە ئەمزانی لێمەکرێت ئایا کوڕی مامۆستام؟ بۆیە بێدەنگ بووم و قاوەیەکم داوا کرد بە ئینگلیزی. خاوەن قاوەخانەکە ئینگلیزی نەدەزانی، هەرچەندە لێم تێگەیی داوای چیم کرد، بەڵام وتی ئێمە لێرە ئەڵمانی ئەزانین. لەلایەکەوە دانیشتم و گوێم لە دیالۆگە تازە یۆنانیە بوو کە ماسیگرەکان قسەیان پێە کرد. خەیاڵیش بردەمی بۆ لای پلاتۆن. مانۆڵی کۆنیاکێکم بۆ بێنە بەم بەیانیە زووە. بۆنا شەو تا بەیانی ڕەنجم داوە بۆ گرتنی 2-3 ماسی. تۆ هەر گلەی ئەکەیت کەچی لە هەمویان زیاتر ماسیاگریت. چونکە ئەوانە هەموو بێئەقڵن وەک بوتڵی شامپانیا. تۆ سەیریان بکە. بێئەقڵن وەک بوتڵی شامپانیا؟ ئەمە لێکچوونێکی بەتوانا بوو. ئەبێت هەڵی گرم لای خۆم. دەفتەری تێبینیەکانم دەرهێنا و تیایدا نووسیم. کوڕینە لەسەرخۆ ئەو پیاوە ئینگلیزە شت ئەنووسێت. یەکێکیان نەیتوانی دەمی خۆی بگرێوتی. منیش لەسەر پشتم ئەینووسم. ئەم پیاوانە تەمەنیان لە منەوە نزیک بوو، کەچی وەک هەرزەکار پێکەوە قسەیان نەکرد. پڕ بوون لە حەز و ئارەزووی ژیان. تۆ بڵێ ئێستا وەک ئەوان قسەم بکردایە ئەگەر یۆنانم بەجێ نەهێشتایە؟ کێ ئەزانێ؟ لەوانەیە. بە هەر حاڵ وا لە یۆنان نەمامەوە، بەڵام ئەم بەیانیە هالێرە کەچی وەک ئەوە وابوو نەبینرێم. چیتر پێمەوە دیار نییە یۆنانیم، بەڵام لە سوید هەموو کەس ئەزانێ سویدینیم. لەوانەیە ئاسانتر بێت یەکێک ببینی ئەوە نەبێت وەک لەوەی ئەوە بێت. بە هەر حاڵ ئەگەر بێت و بێگانە بیت لە شوێنێکدا. تیشتی هەتاوەکە پەخش بوو بە سەرچیاکەی بەرامبەرماندا. ماسیگرەکان تۆزێ بێدەنگتر بوون. منیش قوڵترینی کەنداوی نامۆیم لە ناخمدا دۆزیەوە. ئەویش ئەوە بوو تۆ نە ئەوەی پێشتر هەبوویتە و نە ئەوەشی ئێستا هەیت. ئەبێت ناوی بۆ ئەو دەربەندە بدۆزمەوە و ناوی لە بێجوڵەیی دەریا بچێت لە سەرمانگدا. ئەمەش ئەستەمە هەروەکو ژیان لەوێدا. سوێ دەرگرێن ئەڵێ ئەو وڵاتەی کەنیە. تۆ بڵێ هەر ئاوهاش بیری لەمان کرد بێتەوە؟ وەڵامی ئەو پرسیارە ناتوانین بزانین. یۆنانیە کۆنەکان ناوێکیان هەبوو بۆ ئەو وڵاتە، پێی ئەوترا ئۆتۆپیا. ئەو وڵاتەی نییە، لەوە ئەچێت ناوێکی گونجاو بێت بۆ دەربەندەکەم، بەڵام ناوێکی زۆر بەهادارە.
تا بتوانم بەکاری بێنم. ئەی چۆنە بەناوی خۆمەوە بانجی بکەم دەربەندی تیۆدۆ؟ نەخیر، وەک ئەوە وابێت خاوەنی بم، ئەمەش ڕاست نییە، بەڵکو ئەو خاوەنی منە. هەر چۆنێک بێت هەندێک لە ساتەکان ئەگەر چی لەوێژ ناتوانی زۆر بمێنیتەوە. ئەو کەنداوە بێناوەشم جێهێشت تا بۆ یەکەم جار لە ژیانمدا لە کاتێکی وا زوودا کە کاتژمێر تەنها تۆزێک لە دوای شەشی بەیانیەوەیە و داوای کۆنیاکێک بکەم، لەوانەشە خۆش بێت. خۆشی ژیان لەم وڵاتە کۆنەم تەنها دیاری نییە بۆ خەڵکەکەی، بەڵکو ئەرچیشە. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 29 کەلاو بووم بە دوای جەوهەری جیهاندا ئەگەڕام، وەک ئەو هەموو کوڕکچانەی ئەیانویست لە دنیا تێبگەن. بە دوای مانایەکی پوختەوە ئەگەڕام کە ژیان لە هاوکێشەیەک کۆبکاتەوە، هاوکێشەیەکی هاوسەنگ و دڵنیا وەک سەجێکی پیر. ئێستا گەنجەکەی جاران نەماوم، گەیشتمە ئەو قەناعەتەی جیهان و ژیان جەوهەریان نییە، بەڵکو قورساییان هەیە. هونەر لەوەدایە بتوانی ئەو قورساییە بەرز بکەیتەوە. لە هەندێک قسە و بۆچوون تێناگەم لەم ڕۆژانەدا کە وەک مۆدەی لێ هاتووە و باز لە ئاسانی ژیان ئەکەن. بۆ نمونە یەکێک لە کتێبەکانی میلان کۆندێراز کە ناوی ڤراتاس ئۆلدلیگە لێ تێتە توانای سادەیی نەگرتن، بە کورتیەکەی ئەڵێ ژیان سادە و سووکە. ئاسانی ژیان لەکوێدایە؟ ئەو هەست بە فرین و لەش سوچیە لەکوێیە؟ ئەگەر لە تاقیگەیەکی ئەنسترۆمیدا نەبێت. ئەگەر حاڵەتی واش هەبێت ئەوە ئاسان نییە. بە پێچەوانەوە ئەتوانین بڵێن بەرگەنەگرتن پەیوەندی بەوەوە هەیە کە شتەکان سادە و ئاسان نین، بەڵام کەسانی وەک کۆندێرا هەر لە خۆیانەوە ئەو قسە ناکەن. ئەوانە کەسی مێشک بەتاڵ نین، مەبەستی خۆیان هەیە، بەڵام چ مەبەستێک؟ با ئەومان لەبیر بێت لەوانەیە هەموو ئەو شتانەی ئەیڵێن بەشێک بێت لە ڕەوانبێژی، وەک سوکرات ئەڵێ مڕێیان لێوە دێت. مانای ئەوەیە تۆ شتێک ئەڵێیت و مەبەستت شتێکی ترە. لە هەمان کاتدا ئەوەی ئەیڵێ مانای خۆی هەیە. زمان مانا بەرهەم ئەهێنێت. بەشێکی زۆر لە زمانی سیاسی و ئەدەبی لەو بابەتەن. بۆ نمونە ئەوترێت سیستەمێکی خۆبەخێوکەرە. جارێک گوێم لە بوو کرێکارێکی پۆڵۆنی کە کاری ڕەشی ئەکرد ئەیوت با تووشی سەرسوورمان نەبین ئەگەر ڕۆژێک گوو ببارێ. ئەگەر کۆمەڵێ مانگا بەرین بۆ ئاسمان ئەو کاتە گوو ئەبارێت. ئەمە بەرگەنەگرتنی سادەییە. دڵنیا نیم ئەگەر کۆندێرا و ئەوانی تر لەگەڵمدا هاوڕابن. ئەگەر بێت و قایل بن بەوەی ئەیڵێم ئەوە هەموو سیستەمەکە هەرس دێنێت. نابێت چاوەڕوانی ئەوە بکەین ئەو کەسەی ئەیبەن بۆ لە سێدارەدان بەدەستی خۆی پەتەکە لەم لێ خۆی بکات. ئەم بارودۆخە بەڵێنی بەڕێوەچوون و بەردەوامی سیستەمەکە ئەدات لەگەڵ بەرگەنەگرتنی ئاسانیدا. هەروەها دەستەبەری جیاوازی نێوان باش و خراپ ئەکات لە نێوان کەسێکدا کە ئازار ئەچێژێت و کەسێکی تریش باز لە ئازار ئەکات. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 30 هەموو سیستەمێک مرۆکان ئەکات بە دوو بەرەوە، بەشێکیان لە ناوە و بەشەکەی تریش لە دەرەوە. لە ژوورەوە ئەبیتە مشەخۆر و لە دەرەوەش ئەبیتە نامۆ. لێرەدا لایەنێکی گرنگی نامۆیی ئەپێچین، ئەویش خۆکردنە پاڵەوانە. ئەو بێگانەیی خۆی بە پاڵەوان نەزانێ نوقمی خاک ئەبێت چیرۆکی تایبەتی خۆمان دروست بکەینەوە. لە هەمان کاتیشدا ئەبێت بزانین ئەوە تەنها چیرۆکە. بێگانە بوون هەندێک جار ئەوە ئەگەێنێت ئەبێت ئامادە بیت بە ڕۆژی ڕووناک درۆ لەگەڵ خۆتدا بکەیت. ئەمە وێنەیەکی سەیری پاڵەوانبازیە. بەگشتی ئێمە وا سەیری درۆ ئەکەین. ئاسانترین ڕێگایە بۆ چوونە دەرەوە لە بارودۆخێکی تایبەت. زۆربەی جارەکان ئەمە ڕاستە، بە تایبەتی ئەگەر درۆ لەگەڵ کەسانی تردا بکەین. درۆکردن لەگەڵ خودی خۆت شتێکی ترە، وەک بڵێ لە برینەکانی خۆت بڕوانی و لە جیاتی زام گوڵەباغ ببینی، یان وەک وتراوە خۆت بەرزگەیتەوە بە قژی خۆت. ئەمەش ئەستەمە، ڕوودانیشی وەک موعجیزە وایە. لە پشت هەر موعجیزەیەکیش کەسێک هەیە درۆی کردووە لەگەڵ خۆی، هەروەها کەسێکە لە دەرەوەی سیستەمەکە وەستاوە. باشە بۆ؟ وەڵامی ئەمە ئاسانە، چونکە سیستەمەکە پێویستی بە موعجیزە نییە، بەڵکو پێویستی بە شتە دووبارە بووەکانە. ئەوێت شتەکان بەبێ دەستکاریکردن بمێنێتەوە. باشتریش ئەگونجێ ئەگەر هەموو بەیانیەک هەمان خەندت لەسەر لێو بێت. ئێمە ئازاد نین لە ناو سیستەمێکدا ڕاستی داڕێژینەوە، چونکە سیستەمەکە بۆ خۆی ئەبێت بەڕاستی. بۆیە سەیر نییە هەر تازەبوونەوەیەک لە ڕاستی ژیاندا لە دەرەوەی سیستەمەکە ڕوئەدات. بۆ نمونە ئەگەر ئەدەبی سویدی وەرگرین، ئایا کەس بڕوا ئەکات تازەبوونەوە لە ئەکادمی سویدیەوە لەدایک بێت؟ ئەمە بۆ ئەوە ناڵێم تامەبەستی خۆم بپێکم، بەڵکو کاری نوێکردنەوە کاری ئەکادمی سویدی نییە. ئامانجی سەرەکی ئەوان ئەوەیە وەکو خۆیان بمێننەوە و هیچ شتێک نەگۆڕن. لەو هەڵوێستەیان تێ ئەگەم، چونکە هەر ڕێیەکی نوێ نیشانەی بوونی ڕێیەکی کۆنا. کاتێک هەندێک نووسەری سویدی دەستپێشخەریان کرد بۆ هێنانی ڕێڕەوی تازە لە نووسینی ڕۆماندا، هەر هەمویان لە دەرەوەی سیستەمەکە قەراریان گرتەبوو.
لە ڕاستیدا ئەبێت سوپاسی ئەوە بکەین هەموو ئەکادمیەکانی جیهان کاری خۆیان بە شێوەیەکی ڕێکوپێک ئەکەن، ئەویش ئەوەیە خۆیان لە هەموو شتێکی تازە و نوێ بە دوور ئەگرن. لە دەرەوە وەستانیش نرخی خۆی هەیە، ئەبێت بیدەیت کەسانێکی زۆر ئامادەنین ئەو نرخە بدەن، ئەیانەوێت لە دەرەوە بوەستن، بەڵام بەمەرجێ بەهرەمەند بوون لە دەستکەوتەکانی ئەوانەی ناوەوە وەک چۆن ئەڵێن گۆشتەکە ناخوات بەڵام گۆشتاوەکەی ئەخوات. ئەمەیە گرفتی گەورەی ئەدەب لە سویددا. کەم کەس هەیە توانای وەستانەوە و ئازایەتەیەکی وای هەبێت ئەو نرخە بدات و لە دەرەوە قەرار بگرێت. ئەوانە نەبێت ناچار ئەکرێن لە دەرەوەی سیستەمەکە بوەستن وەک ژنان و پەناهەندە. بۆیە ئەکرێت وەک نوێخواست ئەکرێت لە ناو ئەوانەوە سەربێنیتە دەر بەمەرجێک ئەگەر لە ئاستی ئەو کارەدا بیت. ژنان لەم پەیوەندیەدا زۆر بە ئاشکرا لە پێشەوەی پەناهەندەن. فێمینیزم هەتا توندڕەوەکانیشیان کاری پاڵەوانەتەکەیان لە ئەستۆ گرتووە. وەک پێشتر باسکرا خۆ بە پاڵەوانزانین سەر و سیمایەکی زۆر گرینگە. ژنان ئازاد و یەکسان نابن هەتا خۆیان لە چاوی خۆیاندا نەبنە پاڵەوان. پەناهەندە تا ئێستا لەمە تێنەگەیشتووە، هەر خۆیان بە قوربانی ئەزانن و بەزەییان بە خۆیاندا دێتەوە، بەڵام ڕۆژێک دێت لەمە تێبگەن وەک ئەڵێن بۆن هەمیشە بڵاو ئەبێتەوە. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 31. پلاتۆن ئەڵێت جوانی تەنها شتێکی مانادار و ئابڕووداری بەرچاوە. ئەی باشە پلاتۆن ئەوەی بە خەیاڵدا نەهاتووە جوانی ئەکرێت شتی تریش بێت؟ جوانی ئەتوانێت لە دەرەوەی خۆی ڕادگرێت و بێبەشت بکات لە کاتێکدا خۆی لەو پەڕی گەورەبووندایە. هەر کاتێک خۆم لە بەرامبەر کەسێکی جوان یان دەشت و دەرێکی دڵڕفێندا ئەبینمەوە، هەست بەڵاڵی و بیناتەنجی ئەەکەم، یەکسەر بە دوای پەڵەیەکی ناشریندا ئەگەڕێم لەو جوانیەدا، نەک لەبەر ئەوەی بەرایم دێت، بەڵکو بە هیوای نزیکبوونەوەی زیاتر لەو جوانیە. ئەگەر بێت و ئەو پەڵە ڕەشە نەدۆزمەوە، ئەوە ئیتر وەک ئاوی ساردم بە ساردا بکرێت، ئاگام لە خۆم نامێنێت. هەر ئەوەش ڕنگدانەوەیەکی پەیوەندیمە لەگەڵ سروشتی سویددا. جوانی سروشتەکەی هی من نەبوو تا نەهاتم بۆ ناوچەی گۆتلاند. جوانی ئەو سروشتەی لێرە بینیم زۆر لەو سروشتە ئەچێت لە دوای خۆمەوە جێم هێژ لە یۆنان. دەریا ئاسمانێکی بەرین، داری باڵاکورد، بۆنی گژوگیا، کلێسەی سپی، مانگای لاواز، ئەیمەڕەکان بۆ ناڵێ. ئەو باعەباعەی لەدە هەموو دەنگێک زیاتر کارم تێکات، چونکە هەمیشە هەمان دەنجیان هەیە. ئالیکیان بۆ ئەبەی ئەڵێن باع، ئەیانبەی بۆ سەربەڕین هەر ئەڵێن باع. بۆ یەکەم زار لە ساڵی 1970 هاتین بۆ بەشی سەرەوەی گۆتلاند نزیکی فۆر ئیستۆن. بێ هیچ دوودڵیەک ڤێلایەکی کۆنمان کڕی. کاتی خۆی بۆ کرێکارەکانی بەرهەڵکەن دروست کرابوو. لە دوای چۆڵکردنیان ئەو خانووە هەر لەوێ مابەوە. بۆ هاوینی ساڵی 1972 هاتینەوە. ئەو کاتە کوڕەکەمان لەدایک ببوو. لە ناو باخچەکە پشتمدا بوو بە دارسێوێکەوە و خەریکی نووسینی ڕۆمانی بۆیندەر ئۆک هەرەر جوتیار و ئاغا بووم. کوڕە کۆرپەکەشمان لە ناو بێشکەکەیدا لە تەنیشتمدا بوو. هەرگیز لەوە کاتە دڵخۆشتر نەبوومە. نووسینی ڕۆمانەکەش وەک ئاوی جۆگەڵەیەک ئاهاتە خوارەوە. کوڕەکەمان فێری ئەوە بوو سەری لە لێواری بێشکەکە بەرز بکاتەوە، وەک بڵێ ئەویست بزانێت من چی ئەنووسم. ژنەکەشم خەریکی دروستکردنی یەکەم زەڵاتە بوو کە بەدەستی خۆی چاندبووی. وەک شێت هەر ئەم نووسی، تاوای لێهات نەم ئەتوانی بخەوم. ڕۆمانەکە بە قۆچەکانی هەر پێوەی ئەژەندم. زۆر جار بیر لەو هاوینە ئەکەمەوە بۆچی شتەکان ئەوەندە خۆش و پڕچێژ بوون. پێم وایە ئێستا وەڵامەکەی ئەزانم. ئەو کاتە لەگەڵ نامۆییدا ئاشت ببوومەوە، بۆ هەتا نا، بەڵکو بۆ ماوەیەک. پەیوەندی بە لەدایکبوونی کوڕەکەمەوە هەبوو. 3 ساڵ دوای ئەوەی کە کچەکەمان بوو، هەمان هەستم هەبوو. نامۆیی بوون مانای نەبوو. ڕەگ و ڕیشەم بۆ دروست بوو لەم وڵاتە. بە شێوەیەکی سروشتی دایک و باوک ڕەگ و ڕیشەی مناڵن، بەڵام بە پێچەوانەوە مناڵەکانم بوونە ڕەگ و ڕیشەم لە سوید. ئەمەش کۆڵێکی سوگ نییە بەسەر شانیانەوە. ئەبینم چەند پێیان ناخۆشە ئەگەر تووشی دڵشکاندنم بکەن. ئەمەش هەمووی جارەکان باری ژیانیان سوکتر ناکات. ئەی چی بکەم؟ بەبێ ئەوان وەک دەوەنێک وان بە ئاسمانەوە شین بوو بم. نووسینی ئەم وشانە هەروە ئاسان نییە، بەڵکو لەسرت ئەکەوێت. کاتێک ئەم قسانە لەگەڵ هاوڕێ سویدیەکانم ئەکەم، یەکسەر ئەڵێن ئەی ژنەکەت. لە ڕاستیدا هیچ کاتێک ئەو هەستەم نەبووە ژنەکەم مڵکی منە. ئەو کەسێکی سربەخۆیە، لەبەر چەندەها هۆ کە هەمووی دیار نییە. بڕیاری داوە بەشی زۆری ژیانی خۆی لەگەڵ مندا بژی. لەوەندە زیاتر نا، تا ئەو شوێنەی خۆی ئەوێت و منی بەدڵە. بەڵام منداڵەکانم هی منن. ئەوان منیان هەڵنەبژاردووە، من تووشم کردوون. ئەوانیش منیان تووش کردووە. منداڵەکانم ئەم بەستنەوە بە ژیانەوە. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 32. لەم ڕۆژانەدا لە دوانیوەڕۆیەکی تاریک و باراناویدا پیاسەیەکی ناو سوێدەرم کرد لە ستۆکۆڵم.
لە شەقامی بێلمانزگاتانەوە بۆ سەر گۆڕستانی ماریا ماگداڵێن. لەوێدا لۆسیدۆرە و تۆبەی گۆرانی بێژ ڕاکشاون بەرامبەر یەکتر وەک بڵێ نۆژ لە یەکتر ئەکەن. لە دوای ئەوە لە شەقامی ڕاگڤالدزگاتانەوە بۆ سوێدەرلاتین، پاشان بۆ خوارەوە هەتا هۆڵی سۆلۆ هاڵن. لەوێدا بورجەکەی سوێدەر ڕوبەڕووی گلۆبن ئەبێتەوە و لەو بەرەوە. میدرۆبۆلۆپلاستان زۆر قەرەباڵغ بوو، بۆیە بەپەلە پێیدا ڕۆیشتم، بە بەردەم باڕی کاڤانن تێپەڕیم کە ڕەتێکیان لەگەڵ هاوڕێیەکی یۆنانیدا کە تازە دکتۆر بە مێردەکەی وتبوو سەرەتانی هەیە لەو باڕە دانیشتبووین. بیرمە بوو ماوەیەکی درێژ دەستی لە ناو دەستمدا بوو، تاوا هەستمان کرد لەوێ نەماوین و دەستەکانمان لە دوای خۆمانەوە جێهێشتووە. مێردەکەی دوای مردنی نامەیەکی کورتی بۆ جێهێشت بوو، تیایدا نووسی بووی نازانم ئەو شوێنەی بۆی ئەڕۆم پەنجەرەی لێیە یان نا، بەڵام ئەگەر لێی بوو لە بەردەم یەکێکیان ئەوەستم و بیر لە تۆ ئەکەمەوە. ئەو پیاوە لە کۆتایی نەخۆشیەکەی نەی ئەتوانی قسە بکات، نان بخوات یان بخەوێت، بەڵام ئەیتوانی ژنەکەی خۆش بێت. دوای مردنی هاوڕێکەم سویدی جێهێشت. بەدەم ئەو بیرەوەریانەوە هەنگاوەکانم تا ئاهات خاوتر ئەبوونەوە و نیگاشم بە زەویەکەوە نووسابوو تا خۆم کێشا بە پیاوێکی بەڕێزی کڵاو لەسەردا. ئەو خۆ پێداکێشانە بە باوەشێکی گەرم کۆتایی هات. دەرکەوت برادرێکی کۆنی خۆم بوو، ناوی ئەلیاس بوو. لە سەرەتای هاتنمەوە بۆ سوید ئەیناسم. ئەو کاتە کۆمەڵێک گەنجی یۆنانی لە کتێبخانەی ناوەندی ستۆکۆڵمدا کۆ ئەبووینەوە بۆ ئەوەی پێکەوە بخوێنین. 5 کەس بووین، یەکێکمان مرد، دوانمان گەڕایەوە بۆ یۆنان، دوانیشمان لێرە ماوین، من و ئەلیاس. بەڵام بەدەگمەن چاومان بە یەکتر ئەکەوێت. تۆ بڵێ لەبەر ئەوە بێت ئەمانەوێت ئەو سەردەمە لەبیرکەین یان ئەمانەوێت وەک بیرەوەری بمێنێتەوە. ئەلیاس بەڕێوە بوو بچێت مێز بگرێت بۆ ئێوارەی سەری ساڵ لە ڕێستۆرانتێکی یۆنانی نزیک لەو ناوە. بۆی باس کردم چەند تەلەفۆنی کردووە و گەڕاوە، بەڵام شوێنی دەست نەکەوتووە. سرم بۆ لە قاند و وتم ئای لەو بەختە، کاتێک پارە لە جیرفانمان هەیە ئەو جا شوێن دەست ناکەوێت. ئەلیاس وەڵامی دامەوە وتی جا هەروانە بووە؟ ئەزانی پێشینان ئەڵێن چی؟ کاتێک دەریا بوو بە ماست پیاوی هەژار کەوچکی پێنەبوو. هەنووکە یەک قسەمان کرد لەگەڵ یەکتردا و دوای ئەوە بەو هەستە خۆشەی جارانەوە جیابووینەوە. هەندێک پەیوەندی هەیە هەرگیز ناگۆڕێت. قسەکەی کە کردی زۆرم پێخۆش بوو، لەش و گیانم پڕ بوو لە خۆشی ئەوەی یۆنانیم، یان باشتر بڵێم لەوەی بەشێکم لە زمانی یۆنانی. بۆ چەندین جار لەبەر خۆمەوە وتمەوە کە دەریا بوو بە ماست پیاوی هەژار کەوچکی پێنەبوو. خەندەیەکم بەسەر لێەوە بوو وەک بڵێ شتێکی خۆشم بیرکەوت بێتەوە. لە پڕێکدا شتێکم بە مێشکدا هات. زمانە یۆنانیەکەم لەوەی ڕۆژێک لە ڕۆژان ژیانم بووە، ئێستا بووەتە بیرەوەری. بە زمانەکەی خۆم هەز ناکەم، بەڵام ئەیناسمەوە. لە دوای 36 ساڵ دووری لەو زمانە وا سەر لە نوێ ئەیدۆزمەوە. ئەمە پیرۆزیەکە بۆ خۆی. لێوەکانم بە ئاسانی ئەجوڵانەوە، دەنگەکان قوڵ بوونەوە بۆ ناو سینەم، هەر وەک چۆن مەلەوانێکی ژێر ئاو بگەڕێت بە دوای مەرجانەی ونبوودا. نازانم چیتر بڵێم بۆ وەسفکردنی ئەو هەستە تایبەتەم. باجارێکی تر هەوڵ بدەم بۆتانی باز بکەم. هەستێکی وام هەبوو خەریک بوو ئەکەوتم، کەوتنەکە لەوە ئەچوو قوڵ و مسۆگەر بێت. لە پڕێکدا ئەو هەستی کەوتنە نەما، وەک چۆن چەتری پەڕەشوتێک بکرێتەوە. ئاوها بەو شێوەیە کەوتنەکەم وەستا. ئێستا ئەتوانم بڵێم هیچم نەدەوەڕاندووە تا ئەو کاتەی زمانەکەم لە ناخمدا پشکۆی هەیە، ئەگەرچی لە دووریشەوە بێت. کە بژمرم شکۆ و عیزەتی خۆم لەگەڵدایە. هیچ مرۆڤێک لەو کەسە دڵنیاتر نییە کە زاڵ بێت بەسەر زمانێکدا. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 33. بێگومان جیاوازی لە نێوان زمانی سویدی و یۆنانیدا هەیە. گرنگترین جیاوازیش بۆ نمونە ئەوەیە چۆن پێناسەی کەلتورێک ئەکرێت. ئەویش بۆ خۆی دوو شتە، ئۆنتۆلۆجی و لۆجیک. جیهان چۆن ئەبیندرێت لەو دوو زمانەدا؟ ئەمە پرسیارە ئەنتۆلۆجیەکەیە. جیهان چۆن ڕێکخراوە لەو دوو زمانەدا؟ پرسیارە لۆجیکیەکە هەتاو لە یۆناندا وەسف ئەکرێت بە کوڕێکی لاوی قشکورتی لول و زەرد، بەڵام هەتاوی سوید کچێکی گەنجی قشدرێژی زەرد و خاوە. زۆر جار بیر ئەکەمەوە ئەگەر بێت و ئەم دوانە ببن بە هاوسەری یەکتر چ مناڵێکیان لێ دەرەچێت. ئەم دوو وێنە جیاوازە هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە. بە دوای ئەو تایبەتمەندیانەشەوە جوانیەک دروست ئەبێت، لەو جوانیەش ڕەوشتی لێ دێتەکایەوە. دیارە ئەمە بە ئاشکرا دیار نییە، بەڵام ئۆنتۆلۆجی جوانی ڕەوشت بە زادەی زماندا ئەندرێت. ئۆنتۆلۆجی یۆنانی بە ئاشکرا دیارە لە ڕێیبوونی پاشگرەکانەوە کە نووساوە بە کۆتایی وشەکانەوە. ئەو پاشگرانە شایەدی پایەی ئۆنتۆلۆجی وشەکان ئەدەن. لە سوید داوانیە. ئۆنتۆلۆجی بە وشەکانەوە دیار نییە. پاییز چییە بە سویدی؟ مێ یان نێر؟
یان شتێکە لە نێوانیان یان هیچ کۆتایی وشەکە شتێکی تایبەتیت لەسەر ڕەگەزەکەی پێناڵێت. بەڵام لە زمانی یۆنانیدا پاشگرەکان لە هەموو دنیادا ئەژین. لە هیچ سوچێکی ئەم جیهانە تەنها نین. پاییز لە یۆناندا پیاوە و پەیوەندی بە جیهانەوە جیاوازە. ئەتوانێت شەڕی خۆی لەگەڵ بەهاردا بکات کە کچێکی ناسکی گەنجە. لە سویددا پاییز ناتوانێت ئەمە بکات. بەڵکو تەنهایە لە جیهانەکەی خۆی. سێبەرەکان بێمەبەست ئەبینێت یان مەبەستەکان بێ سێبەر. پاییز لە سوید لە دنیایەکی بێبەزەییدایە. پوختەی ئەمە ئەوە ئەگەیەنێت ئێمە لە دنیای جیاوازدا ئەژین. بۆیە زۆر جار لە بەها و نرخی ئەدەبی یەکتر تێناگەین. دێڕێکی بەناوبانجی ستانگنیلۆس هەیە بە سویدی ئەڵێ شەو دایکی ڕۆژە ئاژاوەش دراوسەیە لەگەڵ خوددا. ئەمە لە یۆناندا هیچ مانایەکی نییە. بە هەمان شێوە یەکێک لە بەرزترین لووتکەی پۆشاکی شێعری شاعیرێکی یۆنانی خۆشەویست کۆنستانتینۆس کاڤافیس لە سویددا ئەبێتە جلێکی وەرزشی بۆر و ناشرین. ئەتوانیت وشەکان وەربگێڕیت. بەڵام جیهانێکت پێ وەرناگێڕدرێت. بۆیە کاتێک شێعری وەرجێڕاو ئەخوێنیتەوە ئەو تام و چێژەت پێ نابەخشێت. وەک ئەوە وایە بەدەم خەوەوە خۆشەویستی بکەیت. بنەمای لۆجیکی هەر زمانێک مانە و ناوەڕۆکی خۆیان هەیە. لە هەمووی گرنگتر ئەوەیە هەندێک شت هەن لە زمانێک ئەتوانی بیکەی بەڵام لە زمانێکی تر ناتوانیت. یۆنانیە کەسێکی وەک من لەوە تێناکات بۆ کچە میوانداری ناوفڕۆکەکە هیوای بەردەوامی سەفەرێکی خۆشم بۆکات. بۆچی؟ لەبەر ئەوەی سەفەرێکی بەردەوام سەفەرێکە ڕووی داوە. ئەتوانم بڵێم سەفەرە بەردەوامەکەم خۆش بوو نەک ئەوەی سەفەرە بەردەوامەکەم خۆش بێت. لێرە دامەبەستم ئەوە نییە پلە دابەش بکەم بەسەر زمانەکاندا. تەنها ئەمەوێت ئەوە بخەمە بەرچاو کە جیاوازن. زمانی سویدی پشووی درێژە لە بەرامبەر دەربڕینی لەم سەرلایی و وەک لە زمانی یۆنانی. هەموو جارێکیش ئەو دەربڕینانە بێسوود نییە. وتنێکی بەهێزی نییە. لە زۆر شوێنی گونجاودا پڕ بە پێستی خۆی دەتوانرێت بەکار بهێنرێت. ئەو تایبەتمەندیە لە زمانی سویدیدا لەگەڵ ڕۆژگاردا بووەتە ئاکارێک لە کولتوری سویددا. هیچ وڵاتێکی ترم نەبینیوە وەک سوید ئەوەندە بەگەرمیەوە لەگەڵ ئەو دەربڕینانە ڕەفتار بکات. بۆ نمونە وشەی بێدەنجی. هەندێک جار بۆ پیاهەڵدانی کەسێک ئەڵێن فڵان کەس لە دوای 20 ساڵ بێدەنجی گەڕاوەتەوە. زمانی سویدی ڕێگە ئەدات لۆجیک بشکێنیت بە مەرجێک لە ڕێکەوتی زمان نەچیتە دەرەوە. جارێکیان لە ڕۆژنامەیەکی هەفتانەدا ئەمەم خوێندەوە. هەموو کەس ئەیتوانی ئەوە ببینێت ئەو دوولاوە تەنها چاویان بۆ یەکتر هەبوو. تا هەفتەیەک هەر پێکەنینم ئاهات کاتێک ئەم هێنایە بەرچاوی خۆم چۆن دوولاو هیچ ئەندامێکی تری لەشیان لە چاو زیاتر بەڵام لە ڕووی زمانەوە بۆت هەبوو بەو زۆرە بنووسیت. خەڵکی سویدی بەهڵە لەمە تێناگەن. ئەوە من بووم یان ڕاستتر زمانە یۆنانیەکەم بوو دوای جیاوازیەکی ڕوونی ئەکرد لە نێوان ئەو دوولاوەدا کە تەنها چاویان هەبوو بۆ یەکتر لەگەڵ دوو کەسی تر کە تەنها چاویان هەبێت. خۆشی جیاوازیەکانی ڕادەی ئۆنتۆلۆجی و لۆجیکی لە زمانی سویددا ئەوەیە ئەتوانیت فێریان بیت بەڵام ناتوانیت تایەدا بژیت هەرچەندە لەگەڵیشیان بژیت. ئەمە لە حاڵەتێکدا ئەگەر بێت و زمانەکە بە گەورەی فێربیت وەک خۆم ئاسا مێشکم مۆری لێدرابوو لە یۆنان دروست کراوە. بێگومان هیچ گلەیەکم لەسەر ئەمە نییە بەڵام ئەوە ئەگەینێت چەند ئارەزووشم لێبێت ناتوانم ببم بە سویدی. بۆ منداڵەکانم شتێکی تر بوو. ئەوان لەسەر مێشکیان نووسراوە لە سوید دروست کراون. هەر بۆیەشە هەوڵم نەداوە بیان کەم بە یۆنانی. ئەگەر هەوڵیشم بدایە سەرکەوتوو نەبووم. زمانی ماڵەوەیان سویدیە. هەروەها هی منیش ڕۆژەکەم بە خوێندنەوەی ڕۆژنامەی سویدی دەست پێەکەم لەگەڵ ژنەکەم بە سویدی قسەکەم بە سویدیش ئەنووسم. زمانە یۆنانیەکەم ئەبێتە مێرجێک وەک لە ئامڕازێک. جاری وا هەیە بە دەنجی بەرز گۆرانی ئەڵێم بە یۆنانی چیرۆک بۆ خۆمە جێڕمەوە جنێو ئەدەم بە یۆنانی ئەحەسێمەوە ماندوێتی خۆم ئەشکێنم بە یۆنانی. هەر ئەمەش پێویستە بیکەی لە ناو مێرجێکدا. هەندێک جار ئەتوانی یاری بە ئیتمۆلۆجی وشەکان بکەیت تا چەند لە ڕێگ و ڕیشەی ئیتمۆلۆجی وشەیەک نزیک بیتەوە ئەوەندەی ترچیان سادەتر و بچووکتر ئەبێتەوە. نهێنی ژیان لە وشانەدا بەردەوامە کە بەڕاستی لێیان تێناگەین. وشەی وەک خۆشویستن بەهار یان مردن ئەو وشانە بۆ ئەو ناوانەیان هەیە کە هەیەە. منگەنەی ئیتمۆلۆجی هیچ گرفتێکمان بۆ دروست ناکات ئەگەر بێت و بێگانە نەبیت چونکە کەسی بێگانە زۆر جار لە نێوان منگەنەی زمانەکەی خۆی بەسەر دەبات. ئەم بە 6 کۆتایی هات. بەشی 34 لە قوتابخانە زۆر باسی حەوت موعجیزەکانی جیهان ئەکرا لە یۆنان. ئێستا بیرم نەماوە کامانن بەڵام ئەزانم هەندێکیان لە ناو چوونە. بۆ نمونە باخچەی هەڵواسراوی بابلیەکان
ئەو سامانە ونبوانە زۆرتر ئەی بزواندم لەوانەی ماون. هەمان پەیوەندیم هەبوو بە گوندەکەمەوە بەیۆنانەوە بەگشتی. بەردێکی کۆم بەلامەوە بە نرختر بوو لەو پەرستگای لێوەی هاتووە. هەموو کاتێک وردەکاری شتەکان زیاتر سەرنجی ڕاکێشاوم وەک لە شتەکە خۆی. لە کاتی عاشقبوونیشدا هەروە بووم لە شتێکی وردەوە دەستی پێکرد. تەقاندنی ملێک، نوشتانەوەی ئانیشکێک، وتنی ناوەکەم بە شێوەیەکی تایبەت. بەڵام کە ئاهاتە سەربینینی کەسەکە بە تەواوی ئەوە هەمیشە کۆششێک بوو وەک نووسینەکانم. گەڕان بە دوای سامانە شاراوەکەدا ئەوە بوو بە مەبەست و پاڵپێوەنەری سەرەکیم. هەندێک وردەکاری هەیە لە دەموچاوی وڵاتی سویددا بە تەواوی دڵیان دزیوم، وەک ئەو کوڕەی پشتگوێ خراوانەی بە بەردی سپی دروست کراون لە بڵێسی لە گۆتلاند، تافگەی مردوو لە ڕاگووندا، ئەو قەتانەی بە نیوەچڵی دروست کراوە لە تڕۆهێڵێتان، درێژترین تەختی دانیشتن لە جیهاندا لە ئۆسکار هامن، قازەکانی دەریاچەکەی دەرەوەی شاری ئۆیربرۆ، کلێساکەی شاری سونا، ڤێلای سپارتا لە گوندی ئێلڤس بوێ، کتێبخانە کۆنەکەی سکارا. ناوەڕۆکی ئەم شوێنانە مەرج نییە مانایەکی وایان هەبێت. بۆ نمونە کورە سپیەکان بەر لە هەموو شتێک مۆنومێنتی پەناهەندەیە. کەشتیەک لە دەرەوەی بڵێسی نوقم ئەبێت، پیاوێک لە خنکاندن ڕزگاری ئەبێت و ئەگاتە وشکایی. ئەڵێن ئەو کورانە لەلایەن ئەو پیاوەوە دروست کراوە. جوانی تافگەی مردوو سەرسامت دەکات. ئەمە وای کرد لە خەونی سویدیەکان تێبگەم لەو هێزە لە بنەهاتووەی ناخی مرۆڤ. قەناتەکەی تڕوهێڵتان لە بەیانیەکی باداری ئەیلول دابینیم کە بوو بە نمونەی ویستی لە بنەهاتووی مرۆڤی سویدیە بۆ کارکردن و داهێنان. درێژترین تەختی دانیشتنی دنیا لە شاری ئۆسکار هامندایە. لەوێدا خەڵکی بەڕێزەوە دانیشتون لە چاوەڕوانی ئەو کەشتیەی لە دەریا گەورەکانەوە دێن. لە دوانیوەڕۆیەکدا لەوێ دانیشتە بووم و چاوەڕوانی کەسێکم ئەکرد، هەر نەهات، بەڵام سوور بووم لەسەر ئەوەی شوێنەکەی خۆم چۆڵ نەکەم. قازەکانی دەریاچەی تیۆلۆسنگوێی لە بەیانیەکی ڕووناک دابینی. ئەو باڵدارە گەورانە بەسەر ئەو ئاوەتەنکەدا بە نەرمی ئاهاتنە پێش وەک کەشتێکی ڤیکینگ. کاتێک ڤێلایەکی قەشەنگم بینی لە ئیلسڤبوێ بە ناوی سپارتا بە دەنجی بەرز پێکەنیم و بەخۆم وت پێویست ناکات زۆر بیری یۆنان بکەم. بۆ منێک کە لە دەیەکی نزیک سپارتا لەدایک بوومە، بۆ یەکەم جار کلێسەکەی شاری سوونەم بینی. تێگەیشتم وێنەیەکی دی هەیە بۆ خۆپیشاندان. یەکەم کلێسەی بەرچاوی ناوچەی هەموو ڤارملاندا، لەوانە شەهرە هەموو سوید بێت یان هەموو دنیا. لە گشت سوچەیەکەوە ئەو کلێسە دیارە. ئەوانەی بە کەشتی دێن، بە پیادە، بە ئۆتۆمبیل، بە خشکە، تەنانەت ئەوانەی بە پشتاوپشتیش دێن هەر ئەیبینن، چونکە وێنەکەی لە ناو دەریاچەکەدا ڕەنگ ئەداتەوە. لەم گەشتەدا ڕێزێک لە ساتی زێڕینم کۆکردەوە وەک یۆنانیەک چۆن پێویستی بە بەکارهێنانی تەسبیحە. منیش ئاوها پێویستیم بەو ساتە ئاڵتونیانەیە. ئەزانم چۆن ساتەکانی پێبژمێرم. ساتەکانی ژیانێک وا گەڵاڵەی کردووە لە پشت پێڵووی چاوانمدا. سەفەرێکی سەرکەوتوو لەلام ئەو سەفەرەیە شتێکی وردی تیادا بدۆزمەوە و خۆشم بێ. ئەمەش ئەوەندە ڕوو ئەدا لە ژیانمدا تاوم لێ بکات لە داهاتووشدا بە چاوی مەراقی زانین و سەرسامیەوە لە سوید بڕوانم. خۆگونجاندن لەگەڵ وڵاتێکی نوێدا مانای ئەوە نییە لێگەڕێی وتوویەکەت بەسەردا بێنن. خۆگونجاندن ئەوەیە فێری ئەوە بیت ئەو شتانە بدۆزیتەوە کە خۆشت بوێن. ئەم بەشە کۆتایی هات. بەشی 35 کە دەستم بەم نووسینە کرد مەبەستم ئەوە بوو بزانم لە دوای 36 ساڵ ژیانی نامۆیی لە سوید چیم بەسەر هاتووە. نەبوومەتە سویدی. ئەگەرچی ئەو یۆنانیەی جارانیش نیم کە خۆم پێم وابوو هەم، تەنانەت سەد لە سەدیش بێگانە نیم. بە کورتیەکەی ناتوانم بڵێم بوومەتە چی. ئەسکەنتی یۆنانیم هەر ماوە، بەڵام لە چاوەڕێی مندا نییە. ناشمەوێت سەفەری گەڕانەوە بکەم. ڕێگایەکی ترم گرتوۆتە بەر. درەنجیش نییە بۆ گەڕانەوەم، بەڵکو زووە. هەندێک ساتەن لە ژیانمدا وا حەز دەکەم لەو کاتە ڕوت و قوترم کە تیایدا لەدایک بووم. هەر چۆنێک بێت ئەو کاتە بە ناوچی دایکمەوە بەسترا بووم. خەمبارم وەک کەسێک لە دوای عەشقێکی سەرنەکەوتوو شیوەم بکات. لە لایەکی تریشەوە ساتی وا هەیە حەز بە ئارامیەکی قوڵ ئەکەم لە ناخمدا، چونکە فێری ئەوە بووم شتێکی ترم خۆش بێت بەدەر لەوەی لە بەردەستمدا هەبوو. هەندێک جار بیر لەوە ئەکەمەوە چۆن ملیۆنەها کەسی تر لە ئێستا و لە داهاتووشدا هەمان چارەنووسی منیان ئەبێت، بەدەر لە زمانی خۆیان، بەدەر لە مردنی خۆیان. هیچ شتێک هەیە بتوانێت ڕزگاریان بکات لەو چارەنووسە؟ لەوانەیە زانیاری و تێگەیشتن بێت لەسەر ئەو پاڵەوانانەی زیانی گەورەیان لێکەوتووە. لەوانەیە ئەمە ڕێگە خۆش بکات بۆ دروستکردنی میتافیزیکێکی نوێ، وایان لێ بکات چیتر بە دوای مانای ژیاندا نەگەڕێن، بەڵکو بە دوای خودی ژیانە ڕاستەقینەکەدا بگەڕێن. ئەگەر دوور بڕوانین
ئەوە ئەگەیەنێت ئەو کەسانە ئەبێت جیهانێکی نوێ بۆ خۆیان و کەسانی تریش دروست بکەن. لە پەیوەند بە خۆمیشەوە چاوەڕوانی موعجیزەی هەشتەمی دنیام، بەیانیەک لە خەو هەستم و دنیایەکی نوێ لەو دیو پەنجەرەکەمەوە ببینم. ئەم بە 6 کۆتایی هات. ژیانی وەرجێڕ. بەیان ناسیح محەممەد لە گوندی حەساری گەورەی سەر بە شاری کەرکووک لەدایک بووە. لە ساڵی 1990 بە کالۆریۆسی لە بەڕێوەبردن و ئابووری زانکۆی بەغدا تەواو کردووە. لە ساڵی 1995ەوە لە وڵاتی سوید ئەژی. لە ساڵی 2005 بە کالۆریۆسی لە کاری کۆمەڵایەتی لە زانکۆی ستۆکۆڵم تەواو کردووە. کاری پیشەیی توێژەری کۆمەڵایەتیە لە بواری ژنان و منداڵدا. کتێبی وڵاتێکی نوێ لە دەرەوەی پەنجەرەکەمدا لێرەدا کۆتایی هات بە هیوای سوودبینینی هەموو لایە